بەڕێزان لەکەن سڵاتانە بێ خوشحاڵم بۆ جارێکتر دێمە دیداری و بەڕێز و خۆشەویست ئەم پرۆگرامە سەبارەت بە بوومە لەرزە لە ڕێگای ڕوودا و ئەزانن پێشکەش یەکەین ئەم شەو بە ئامادەبوونی خەڵکانێکی شارەزا. هیوادارم ئەمە هەوڵێک بێ بۆ ئەوی کە بزانین هەلومەرجی بیناسازی لە هەرێمی کوردستان لەکوێدایە و کەم و کورتیەکان چین و چۆن چارەسەری کەم و کورتیەکان بکەین، چۆن نەخشە ڕێگایەکی ورد و ڕوون دابنین بۆ ئەوەی کە لەمە بەدووە بیناکانمان چۆن دروست بکەین و بەرگەی دوور بە کارەسات و نەهامەتیەکان بگرێت. بێگومان ئێستا بەهۆی ئەو ڕووداوەی لە تورکیا ڕوویداوە ئەوەی کە بەسەر کەس و کار و خوشک و براکانمان هاتووە لە ڕۆژئاوا لە باکوور خەمێکی ئینسانی گەورەیە. خەڵکێک لێرە هەموو ئەو پرسیاریان لا دروست بووە وەکو ئێوارەش جارێکی تر لە ژانرەکانی ڕوودا و هەمان پرسیارەکانی ئەوە وتەوە ئایا ئەو شقانەی کە ژین حسابی مۆلەرزیان بۆ کراوە، چۆن بزانین خانوویەک یەک قاتەکەمان یا خامی دوو قاتمان سێ قاتمان بەرگەی بوومە لەرزاگرێ، چۆن بزانین ئەگەر دوور با و خوا نەکردە بە هەمان گۆڕی بوومە لەرزەکەی کە لەوێن دەرێ لە باکووری کوردستانیان لە تورکیا ڕوویدا هەژانێکی زەوی ڕووی لە شارەکانی هەرێمی کوردستان کرد، بیناکانی ئێمە ڕەوش و بەرگری و توانای مانەوە و بە پێوەسانیان چۆن دەبێت. پرۆفسۆرەکانی بواری ئەندازیاری و بوومە لەرزە وەڵامیان چییە؟ ئایا ئەمەی لە تورکیا ڕوویدا چ پەیامێکی تێدا بۆ ئێمەوە کرێ، چ دەرسێکی لێوەربگرین؟ بیناسازیمان بەرەو چۆ بەرین لەمە بەدووە نەکخان و وەکو ئێوارەوەتم ئایا بۆ دروستکردنی کولانەی مریشکەکانیشمان نابێ بوومە لەرزە لەبەر چاو بگرین، هێز و گوڕی تنی بوومە لەرزە لەبەر چاو بگرین. بیناکانی هەولێر لە ڕوانگەی توێژینەوەکانەوە حاڵیان چۆنە؟ ئەی توێژینەوەی بەردەست چیەڵێ لەسەر دهۆک؟ حاڵی سلێمانی چۆنە لە ڕوانگەی شیکردنەوەی داتاکانی دەربەنی خانەوە؟ ئەی لە کاتی ڕوودانی بوومە لەرزەدا کام قاتی خانوەکەمان سەلامەتە؟ قاتەکانی سەرێ یان قاتی یەکەم؟ ئەگەر فریایی دوور بە دەرچوون و دەرکەوتن نەکەوتین کوێ سەلامەتترین شوێنە لە ناو ماڵەکانمانە؟ ئەی بەگشتی شوقە سەلامەتترەیان خانوو؟ زیاتر قاتەکانی سەری شوقە سەلامەتن یان ناوەڕاست و خوارێ؟ ئایا ئەکرێ خانوو پرۆژەکانی نیشتەجێبوون؟ ئەگەر حسابی بوومە لەرزەیان بۆ نەکرابێ ئێستا ئەتوانین جارێکی تر بەهێزیان بکەین، تەقوێیان بکەین، پاڵپشتیان بۆ دروست بکەین. ئێستا نەخشە و دابشکاری زۆنەکان لەسەر نەخشە چی دەڵێن؟ هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان کامیان زۆرتر مەترسی بوومە لەرزەیان لەسەرە؟ لەمە دووە چۆن خانوو بکڕین؟ حەقەی تر دیدگامان بۆ کڕینی خانوو بە تەواوی بگۆڕین. ئەبێ ئەندازیارەکە بناسین ئەو شەریکەی کە نەخشەکەی بۆ کردووە، کێتەنفیزی کردووە. هەموو ئەمانە گرنگترە لەوەی کە هەتاوەکو ئێستا ئێمە ڕووکەش پەرست بووین، ئەمە ڕووکەش خواز بووین، ئەگەر نەژڵەن پەرست بوو کەش خواز بووین. واتە زۆر جار بە ڕووکاری دەرەوە ئەوەی کە بە عەرەبی پێڵەن واجیها هەڵ خەڵەتاوین. بەڵام بەڕاستی پێتان بڵێم وەکو هەندێک لە ئەندازیارەکان پێمەڵێن زۆر جار لە دوای ئەم بوومە لەرزەیە ڕووداوەکان پێی وتین هەندێک جار واجیها ئەبێتە هۆی ڕوخانی خانووە بێتە هۆی سەرێشە و کوشتنی خەڵک. لەبەرەوەی زۆر بێ حساب و کتاب بەبێ هەزاران ساڵی تشکی دوورە لە هەندەسا زۆر بینا و بیناسازی لە هەرێمی کوردستان. اینجا چاوپێکەوتنم لەگەڵ پرۆفیسۆرێک کردووە، نەوەڵا با سەیرێکی ئەرشیف بکەین، دیارە ئەمە یەکەم بەرنامە نییە بە هیچ جۆرێ بەنگ و باسی بوومە لەرزە لە ئارایە نەبووە. ئەمە چوارەم بەرنامەیە لەسەر بیناسازی بەندە و هاوکارەکانم پێشکەشی یەکەم و هاوارەکانی خەڵک باسەکەیت. ئێستا ئاوڕێک بۆ ئەرشیفینەوە و ئەچمە لای میوانەکانم. فەرمون بزانین ئەو مواد و کەرەسە و بیناسازیانە کەس ئاگای لێتی کواڵەتی چۆنەکە دێتە وڵاتەوە؟ فەرمون. ئەپرسم بیناسازی لە هەرێمی کوردستاندا بە چ سیستم و بنەما و یاسایەک بەڕێوە ئەچێ و چی تێدا ڕەچاوەکرێ؟ ئێمە هەر خانوەکانمان خراپن بەم لۆجیکە بێ یان شارەکانیش لە ئێستادا هەڕەمەکی گەشاکەن؟ تا چەندە دام و دەستگا پەیوەنددارەکانی وەکو شارەوانی و هاوکات مەرجەکانی وەبەرێنان ئاگای لەمەیە کەلارەکانی حکوومەت نەخۆشنیا بینای خەڵکیش هاوڵاتی یاسایی کۆڵانەکانیش؟ بینای خەڵک زۆر سەقەترە لە بینای حکوومەت. ئەگەر ڕێوشێنێکی تەواوی تەندروست بۆ ئیجازەی بینادا بنین بە سیقەوە دێڵێم لە ١٨ خانوە سەکەنەکانی کوردستان ئیجازەی بیناوەرناگرن. وڵات چاودێری بینا کەمە لە ڕووی کواڵیتیەوە.
زۆر کەمیشە بە تایبەتی موادی ئینشایی کەوتۆتە سەر ویژدانی خەڵک خۆی ئەمە ڕەنگەوەکو شتێک مستر نییە. 10 ساڵی تر من باسی کەم یا خەڵکێک گوێ بگرێ یا بەڕێزە بیڵێ ئەگەر لە خلاری زیارەتی تۆ بۆ چەند دۆستێکی لە چەند مجەمەعێکی جاجیا ئەم حەقیقەتەوە بۆ دەرەکەوێ ڕاستە لە بینیانە باش و باشتر هەیە بەڵام خراپ و خراپتریشتایە دەم سەردەمی گەشەکردنی زانستەیە دەملین و نیو بە کورد بفرۆشتێ بە 11 و نیو بەم هەموو فلتەرەیە بێت بەم هەموو گومرگەیە بێت کوا کوالەتی کۆنتڕۆڵەکەتان هەموو مناڵێک فێری وشەی کوالەتی کۆنتڕۆڵ بوو کوا کوالەتی کۆنتڕۆڵەکەتان بینا ئەڕوخێت مهندسێک ئەمەی بە 12 ملیم حساب کرد بێت ئەو چنینەی ئەیکا بۆ سەقفی شیشەکە ئەگەر ئەمە 10 ملیم بێت کاریگەری لۆ دەکا زۆر خراپ نابێت لە سەرم شیشە و سبەینە احتیمالی ڕوخانی نییە جەنابی پرۆفیسەر لە باڵەخانەکان کاوانەی با بڵێن کۆنتترۆلیان لەسەر نییە فەحز ناکرن خانوەکان خەڵک دەگەڕێ بە دوایەوە بڕک پارەی کەمتر سەرفکە عاقبەتەکەش نازانین سڕۆدات مەترسی ڕوخانی باڵەخانەی گەورە دروست نابێ بەتاکید لەبەرەوەی بڕی شیشەکەی کەمتر دەبیتن ئەکیید دەڕوخێ لە کێشەکەیە فێڵ لە خەڵک بکەی من چوزانم لە ڕۆی کیمیاویشەوە فێڵە نەکردووە کێ ئەڵە ئەمەش زوو ناشکێ من مەترسیە و کاتە شەقبوون و کەوتنی کۆنکرێت هەیە بەسەر خەڵکە باڵێ ئەگە کاربۆنی زۆربی زوو دەشتێتن جای ڕەب العالەمینی سە من خەڵک چوزانت کاربۆنی زۆرە کاربۆنی کەمە آخر چوزانی تۆ بینا واللهی بینا لە کوردستانی سە بۆ بە منافەسەی بەرزکردنەوە بۆ بە منافەسەی بەرزکردنەوە چۆن بزانین خوا ئەمە کیمیای چەنە بۆ ئەوەی کە کاربۆنی چەنە بۆی کە سبێنە نەڕوخێ بەسەر مناڵی کووردا چۆن بزانین تەوزیحێکی بەسیط مەسەلەن تۆ ئەیزانیت ئەمن بەخۆم نەخێردەوی فەحسیکەین بە چاو نایزانین ئەنجا وا تۆ شەریکەت هەیە و ئەم شیشە فەحسەکەیت و ڕای کێشی و ئەی کێشی ئایا هەموو کەسێ ماکە لە کوردستان نەخێر بەڵێ بەڕێزان 10 ساڵ لە مۆبەر ناوەندێکی توێژینەوە پرۆفیسۆرێکی ئەڵمانی کە ئێستا لەگەڵ گرروپێک لە مامۆستایانی کورد لە شاری هەولێریش سەرقاڵی توێژینەوەن سەرقاڵی سەردانی مەیدانین بۆ لێکۆڵینەوە لە پێکهاتەی بیناکانی هەرێمی کوردستان لە هەولێرەوە دەستیان پێکردووە ئەم پرۆفیسۆرە ئەڵمانیا کە سەرپەرشتی نامەی ماستەر و دکتۆرایی چەند مامۆستایەکی کوردیش دەکا 10 ساڵ پێش ئێستا ئەوەی کە لە تورکیا ڕوویدا لە شاری هاتای لە هەندێک لەو ناوچانە بە توێژینەوەی مەیدانی و تیۆری بە شارەوانیەکانی ئەوەی وت کاکە ئێوە ئەم دەردانەتان هەیە ئەگەر چارەسەری نەکەن کارەساتی گەورە ڕووتان تێدەکات بەڵام بەداخەوە گوێیان لەم پرۆفیسۆرە نەگرت با گفتوگۆکە ببینین هەموو ئەم بەرنامە تەلەڤیزۆنانش کە ئێمەیکەین ئینشاءڵڵا قەت کارەسات ڕوو ناکاتە ئێمە هیچ بەرنمێکی تەلەڤیزۆنی بۆ کەمالیات نییە بۆ خەمێکە ئەم مێزەی ئێوەی بینن خۆتان شایەتن زۆرێک لە خەمەکانی ئەم نیشتیمانەی لەسەر باس کراوە کە لە هەر وڵاتێکی دنیا بێ ئەوە هەمووی بە پارا کڕێت چونکە هەر کەسێک کە داوەتی سەرم مێزاکەم ئەوانە پاریان سەرف کردووە بۆ ریسێرچ تابوون بە عەقڵ تابوون بە توێژەر هیوادارم گویان لێ بگیرێ ئەو نمونانەی پیشانممان بەرنامەی 2 ساڵ پێش ئێستی تێدا 2014 تێدا لە 2014 هەندێک لەو خەمانە باس کراوە کە ئێستا لە ئەنجامی گوێنەگرتنی لە تورکیا کارەساتی دروست کرد ئەوەی کە پرۆفیسۆرەکە وتۆتی ئەو دکتۆرە کوردانی من داوەتم کردبوون لەگەڵ ئەو سەرمایهدارانە 10 ساڵ پێش ئێستا وتویانە لەسەر کوردستان ئێمە بەس هەوای بوومە لەر زەمان بەرکەوتووە بەس هەواکەی خەڵکێکەیە لە هەولێر ماڵەکەی تەقیوە شپەکەی تەقیوە اینجا خوا نەخواستە کارەسات ڕوومان تێ بکات خوا نەخواستە با بچمە لای ئەو پرۆفیسۆرە ئەڵمانیا فەرمووی بەڕێزان سلااوتان لەبێ دیارە وەکو پێم ڕاگەاندن ئەمەوێ لەگەڵ بەڕێز دکتۆر لارس ئەبراهامچ پرۆفیسۆر و ئەندازیاری ڕایۆشکار قسە بکەم کە جەنابیان لە زانکۆی باوهاز ڤایمار لە ئەڵمانیان سەرپەرشتیار و ئەندامەتی چەندین توێژینەوە و لێکۆڵینەوەی
مەیدانی کردووە لەسەر ئاستی ناوچەیی و نێودەوڵەتی بۆ و ناوچانەی کە بوومەلەرزە لی داون یا مەترسی بوومەلەرزەیان لەسەرە. دکتۆر ئەمەوێ بە بینەرەکانم بڵێ ساڵی 2011 لە ئەنجامی توێژینەوەیکی تیۆری و مەیدانی کۆمەڵی ڕاستپاردەتاندا بە هەندێک ناوچەی تورکیا لەوانە شاری هەتای ئەگەر بە قسەیان بکردایە مەترسی گیان لە دەستدان چەند کەمتر ڕووی دەدا، مەترسی ماڵکاولبوون و ڕووخان چەند کەمتر دەبوو. ئەوەی بۆ ئێمە دەرکەوت لە ساڵی 2011 ئەوەیە کە بەشێکی زۆری بیناکان لە ئەنتاکیا لەرزۆکن، بەڵام ئەو زیانەی کەم جارە بینیمان زۆر زیاترە لەوەی ئێمە پێشبینیمان کردبوو. ئەوەی ڕاستی بێت. بۆ گوێیان بۆ نەگرتن لەکوێ بڵاوتان کردەوە توێژینەوەکەتان؟ داتان بەلایەنی پەیوەندیدار لە ماس میدیا قسەتان لەسەر کرد؟ بەڵێ بەداخەوە ئێمە وەرکشۆپێکی باشمان کرد و کەسانی شارەوانیەکان و بڕیار بەدەستمان بانگهێش کرد و هەموو ئەم ئەنجامانەمان خستنە ڕوو لەگەڵ ژووری ئەندازیاراندا قسەمان کرد. وا دیارە زۆری پێدەچێت تاوەکو شتەکان ببنە ڕاستەقینە. ئەوە شڕونتر دەبێت کاتێک دەزانیت کارێکی یاسان نییە بیناکۆنەکان بگۆڕیت بۆ نوێ، بەتایبەت کە تێچوویەکی زۆری دەوێت. بەداخەوە ئەم جارە ئەمە بووە هۆی قوربانیەکی زۆر. ئێوە 2011 تێبینیەکانتان دابەوان، پێتان وتن ئەگەر کارەساتێک بوومەلەرزەیەک ڕوو لە باکوور بکات، ڕوو لەو ناوچانەی تورکیا بکە، ئەم کارەساتە مەزنەی لێ دەکەوێتەوە. کێشەکانی بیناسازیتان یەک یەک دەستنیشان کرد بۆیان؟ بە وردەکاریە نا. ئەوەی ئێمە کردمان لێکۆڵینەوەی هەڵسەنگاندنی ڕیسک بوو بۆ ئەنتاکیا. لە لێکۆڵینەوەکەدا ئەو ناوچانەمان دەستنیشانکردن کە دەبێت شتەکان باشتر بکرێن. هەڵبەت ناتوانیت پێشبینی ڕووداوێک بکەیت، ناتوانیت لە 10 ساڵی داهاتوودا پێشبینی بۆ مەلەرزەیەک بەو پلەیە بکەیت. تاکە شتێک وەک ئەندازیار دەتوانیت بیکەیتەوەیە کە دەکرێت هەیکەل باش بکرێت، ئەویش ئەگەر پارە و کاتی پێویست بەردەست بێت. وەک باسم کرد ئێمە ئەو زانیاریانەمان خستنە ڕوو، ئەنجامەکانیش لەم ناوچە ئەوە بوون کە شتگەلێکەن دەبێت بکرێن. بەڵام ئەمە ئەو شتەیە کە ئێمە وەک زانا دەتوانین لەو کاتەدا بیکەین، بەڵام ئەوەی چۆن شتەکان بکرێن ئەوەیان لە دەستی ئێمەدا نییە. ئێستا لەگەڵ زانکۆی تیشک لەگەڵ گروپێک لە هاوکارانت لە هەرێمی کوردستان لە عێراقی فیدراڵ سەرقاڵی داتاکۆکردنەوە و ڕووماڵێکی مەیدانین لەسەر چەندێتی و چۆنێتی بیناکانی هەرێمی کوردستان و چەند توانای بەرگریکردنیان هەیە لە بوونی خوانەخواستە بوومەلەرزەدا. ئەو داتانەی کە کۆکراوەتەوە بڕیارە شیکاری بکەن، چیمان پێ دەڵێ؟ هاوڕێ و هاوکارەکانت دەڵێن خاڵی لێکچوو جیاواز چییە لە نێوان بیناسازی لە هەرێمی کوردستان، بیناسازی لە ناوچە کارەساتبارەکانی تورکیا؟ سوپاس بۆ ئەم پرسیارە. ئەوەی ئێمە ئێستا دەیکەین پرۆژەیەکە لەگەڵ ئەم زانکۆیە. ئێمە پاڵپشتی قوتابی دکتۆرا دەکەین بۆ ئەوەی بڕوانامەی خۆیان وەربگرن. بەڵام بۆ پرۆژەکە دەبێت چاومان لەسەر نەخشەیەکی هەڵسەنگاندنی ریسک بێت. بۆیە ئێمە توێژینەوەی بیناکەمان کردووە بۆ ئەوەی نەخشەیەک دروست بکەین. هەڵبەت لە کۆتایی پرۆژەکەدا بە شێوەیەک بتوانین لە کاتی بوومەلەرزە دەستنیشانی بکەین کام ناوچانە مەترسی زیاتریان لەسرە و دەکرێت ئەنجامی بوومەلەرزەکەش چی بێت. بۆ مانایەی ئەوەی لە تورکیا فێربووین لە دوای پرۆژەکەمان لەوێ ئێمە هەڵدەدێن ئێستا میتۆدێکی نوێ لێرە لە عێراق بەکاربێنین، ئەویش لەگەڵ هاوبەشەکانمان. ئەوەی تا ئێستا بۆمان دەرکەوتووە ئەوەیە ئێمە هێشتا لە سەرەتای توێژینەوەکەداین.
ڕووپێوی بیناکان لە مانگی کانونی یەکەمی ڕابردوو دەستی پێکردووە ئەوەی بینیومانە هەیکلێکی زۆری بەردین هەیە هەیکەلی لەرزۆک هەن بۆیە وا دیارە ئەندازیارەکان کە لەوێن پێویستە هەندێک کار بکەن بۆ ئەوەی ئەم جۆرە هەیکەلانە پتەو بکەن بۆ ئەوەی بەرگەی بۆ ملەرزەیەکی بەهێز بگرن کە ئەگەری هەیە لەم ناوچەیەش ڕوو بدات. ئەو داتایانەی کە هاوپیشە و خوێندکارەکانت کۆیان کردوتەوە ئەوەی بینی و تەوای لە تۆ کردووە کە هەمان مەترسیت هەبێکە لە ڕابردوودا لە توێژینەوەکاندا هەتبوو بۆ تورکیا؟ بە جۆرێک دەزانین چونکە ئەوەی بینیومانە لەبارەی باڵەخانەکانەوە باڵەخانەی زۆر هەن لە خشتیان لە کۆنکرێت دروست کراون کە تا ڕادێک لە کاتی ئەگەری بوومەلەرزەدا لەرزۆکن هەروەها چەند نەگونجانێک لە هێڵی ئاسۆیی ستونیدا هەن کە ئامیش لە کاتی جوڕەی بوومەلەرزەدا زۆر باش نییە بۆیە لەو ڕوانگەیەوە باڵەخانەکان لە بەرامبەر بوومەلەرزەدا لەرزۆکن کە دەکرێت لە کاتی بوومەلەرزە بە پلەیەکی دیاریکراوی ببێتە هۆی زیانیان داڕوخان لە ڕوانگەیەوە لە پێکاتەی بیناکاندا هەندێک لێکچوون هەن و بەدڵنیاییەوە هەندێک جیاوازیش هەن. هیوادارم بەردەوام بن و حکوومەت یاریێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان و دەسەڵات و ناوەندە معریفی و ئەکادیمیەکان بەردەوام بن لەگەڵتان و زانکۆی تیشکیش ئینشاءالله لەگەڵتانە سەرکەوتوو و مۆفەقە بێ بۆ ئەم پرۆژە جەنابی پرۆفیسۆر. کاتێکی خۆش و ئارام بۆ جەنابەت. بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت. ئێستا ئەچمە ئەڵمانیا بۆ شتیکردنەوەی ئەو داتانە بزانین حاڵی پایتەختە شیرینەکەمان هەولێر چۆنە. دکتۆر پێشەوا لوقمان توێژەر لە سەنتەری هەڵسەنگاندنی زیانەکانی بوومەلەرزە لە ئەڵمانیاوە لەگەڵما کە ئەندامێکی ئەو گروپەشە کە زانکۆی تیشکی نێودەوڵەتی ئێستا دڵسۆزانە یانەوێ دەستنیشانی کێشە و گیرروگرفتە و ڕسکەکانی بیناکانی هەولێر بکەن. مامۆستا پێشەوا وەکو توێژەرێک ئەو داتانەی کە لە لاتانە چ ڕیسکێکتان پێڵێ؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سوپاس کاکڕند بۆ بانگێشکردنتان بۆ ئەم بەرنامە و ڕوژاندنی ئەم بابەتە گرنگە. جارێک ئێمە بۆ ئەوەی لە ڕۆژی بوومەلەرزە تێبگەین پێویستە مەترسی بوومەلەرزە بزانین، پێویستە مەترسیەکان بخەڵێن و خاصیەتەکانیان دیاری بکەین، چونکە لە کوردستان بە شێوەیەکی زانستی پێشکەوت و مەترسیەکان نەخەڵێراون. بۆی لەو کێشانە تێبگەین هاتوین پرۆژەیەکمان دەست پێ کردووە لە سەنتەری هەڵسەنگاندنی زیانەکانی بوومەلەرزە لە زانکۆی باهاوس. ئەم پرۆژەیە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بودجێ بۆ دابینکراوە بە هاوکاری لەگەڵ زانکۆی تیشک بەڕێوە دەچێت. ئیشی ئێمە کۆکردنەوەی زانیاریە، چونکە ئەزمون زۆر گرنگە بۆ ئەندازیاری بوومەلەرزە. وەڵا لە هەموو ژیانە کۆکردنەوەی زانیاری زۆر گرنگە. لە شارەزابوون بە مێژوومان ئەتوانین پلانی باشتر بۆ داهاتوودا بنین، ئەتوانین لە ئەزمموی خەڵکەوە ئیسفادە بکەین. جا لەگەڵم پرۆژە چەند ئامانجێکمان هەیە. یەکەم دەمانەوێت ئەو ناوچانە دووبارە دیاری بکەینەوە کە زۆرترین کاریگەری کارەساتە سروشتیەکانی وەکو بوومەلەرزەی لەسرە و خاصیەتەکانیان دەستنیشان بکەین. مەبەستم لە چیە لە خاصەتی کاریگەری بوومەلەرزە؟ بوومەلەرزە تەنها پلەی ڕێختەر نییە، ئێمە هەر ئەمەمان گوێ لێ دەبێت لەسەر میدیا. بەڵام بوومەلەرزە چەند لایەنێکیە کە حەزەکەم کەمێک ڕوونی بکەمەوە پێش داتاکەن. یەکەم بوومەلەرزە فرێکانسی هەیە. شەپۆلی بوومەلەرزە کاتێک بە ڕووپۆشی خاکە بڵاو دەبێتەوە ئەم شەپۆلانە خاصەتی فریکوانسیان هەیە، یعنی دووبارە بوونەوەیان هەیە لەگەڵ هێزی لەرزین. لەگەڵ هەموو مادەیە کە خوای گەورە دروستی کردووە خاصەتی ئایگن فریکوانسی هێواتە جوڵەی تایبەتی هێواتە هەموو مادەیەک فرێکانسێکی تایبەت بە خۆی هەیە، جوڵەی خۆیی هەیە. ئەم فرێکانسانە لە کاتی دیزاین و بە مەیدانیش لە ڕێگەی بەستنی جیهازێکی بوومەلەرزە لە بیناکان دەپێورن. کەواتە هەم بوومەلەرزە فرێکانسی هەیە، هەمیش بینا فرێکانسی هەیە. لە زانستا زۆر بەربڵاو و ناستراوە کاتێک دوو فرێکانسی بە یەک دەگەن ئەگەر یەک ژمارەیان هەبێ ڕێزۆنانس دروست دەکەن. بۆ منە کاتێک ئەگەر ئەمە بە نمونەیەک بۆ ئێوە شی بکەمەوە، کاتێک مایکرۆفۆنێک لە بڵندگۆیەک نزیک دەکەیتەوە سەڵتێکی زۆر ناخۆش دروست دەکات. بڕوا ناکەم کەسمان هەبێ ئەو دەنگەمان گوێ لێ نەبوو بێ. ئەمە دەنگی ڕێزۆنانسە، لەرزینێ لەگەڵ یەکتریە، لەرزینێکی زیادە لە ڕادەبەدەر.
کەواتە ئەگەر بوومەلەرزەیەک بە فرێکانسێک هات و کاری کردە سەر بینایەک ئەو بینایش هەمان فرێکانسی هەبێ مەگەر خوای گەورە دەستیتیا هەبێ دەجینە ئەو بینایە دەڕۆخێ. ئێمە دەین چی دەکەین؟ هەڵسەنگاندین بۆ چەندین بوومەلەرزە دەکەین کە لە کوردستان ڕویان داوە، نمونەی فرێکانسی بوومەلەرزە لە کوردستان دیاری دەکەین، دوای ئەوە لە ستانداردی کوردیان وەک ڕێنمایی بە ئەندازیاران دەڵێن کە کاتێک بینایان دروست کرد پێویستە لەم فرێکوانسانە خۆیان بپارێز. دووهەم ئەندازیار عادەتەن بە پلی ڕێختەرکە لەگەڵ تینی بوومەلەرزە ناکەن، بەڵکو سێری پیکراون ئەکسلەرێشنەکەینێمە، واتە بەرزی ڕێژەی تاودان یا سپێکترال ئەکسلەرێشن، واتە ڕێژەی سپێکتراری بلومەلەرزە دەکەن لە ناوچەیە کە جێگەی سەرنگە. بۆ ئەمەش ئەندازیاران دێن زانیاری چەندین بوومەلەرزە کۆ دەکەنەوە بۆ هەر ناوچەیەکی کوردستان، دوای ئەوە لەسەر نەخشە دیاری دەکەن کەچی شوێنێکی کوردستان زۆرترین ڕێژەی بوومەلەرزە چاوەڕوان دەکرێتە. ئاوکارانم ڕەنگین لەگەڵ هاوڕێکانی لە ساڵی 2007 لە تاقیگەی لۆرەنس لیڤەرمۆڵ لە ئەمریکا ئەم کاریان کردووە. ئەگەر هاوکاران بتوانن وێنەی ژمارە 7 و 8 بێنە بەردەم بینەران سێر دەکەی بەشی زۆری کوردستان لەژێر کاریگەری بوومەلەرزەیە، یعنی پێویستە لەم ناوچانە لە کاتی ڕێزانە و وێنانەی کە مامۆستا باسیەکە دیارە یاوێتی بە سێهەمەرەکەبی خەنە سەر شاشە بۆی وێنەی ژمارەنەوە. دەستی خۆش بێ کاگڕنج. سێم پێویستە ڕەچاوی ئەو ئەرزە بکرێت کە بیناکەی لەسەر دروست دەکرێت. باسی چەند مەترێکی ئەساسی بیناکە ناکەم من، باو ئەندازیار 30 مەتر زۆر گرنگە، 30 مەتری ژێرخان زۆر گرنگە بۆ ئێمە، چونکە هێزی شەپۆلی بوومەلەرزە لە خاکێکی نەرم لەگەڵ خاکێکی ڕق جیاوازە. هێزی بوومەلەرزە لە من خاکێکی نەرم زیاد دەبێت زیاتریش دەمێنێتەوە، لە خاکێکی ڕق کەم دەبێتەوە. من لە سلێمانی هەندێک جار دەبینین لە گەڕەکێک هەستکردن بە بوومەلەرزە زیاترە وەک لە گەڕەکێکی تر. ئێمە داتامان هەیە کە ئەم شتە بە واقعی ڕووی داوە. ئێستا خەریکی کارێکین لەگەڵ داتا سنتەری بوومەلەرزەی سلێمانی، هاتوین بە چەند ئامێرێک ژێرخاکی سلێمانیمان لە چەندین نقطەی جیاواز تاقی کردوەوە تا بزانین ئەو شوێنانە خراپە لای ئێمە یەکەم جار باش لەکوێ کەمترە تا لەسەر نەخشا و شوێنانە دیاری بکەین و بڵێن لێرە دەبێت ڕەچاوی شەپۆلی بوومەلەرزە زیاتر بکرێت، چونکە خاکەکەی نەرمە، شەپۆلی بوومەلەرزە زیاد دەبێت لێرە، وا دەکات کە بیناکان بڕوخن. ئامانجی دووهەمی ئەم پرۆژەی دەمانێت بزانین ئەو هێزانەی کار لەسەر بینا دەکەن لە کوردستان لەگەڵ کۆڕانی کەشوهەوا بۆ 100 ساڵی تر چیان لێ بەسەر دێت، واتە ئەو هێزانی کە ئێمە حسابێکن لە کاتی دیزانی خانووە پێویستە بۆ 100 ساڵی تر چۆنچۆنی بن هەتا لەگەڵ گۆڕانی کەشوهەوا لەگەڵ گەرمبوونی هەوایە لە کوردستانە بگونجێت. خاڵی سێهەم کە ئامانجی سێهەممان ئەمانوێت دەمانێت پەیڕەوی سیستەمێک بۆ کوردستان پەرە پێ بدەین کە لە دوای ڕوودانی بوومەلەرزە بە کەمترین کاتزیانەکان دیاری بکرێن و بدرێنە لایەنی پەیوەندیدار، واتە زانیاری لەبارەی زیان بەرکەوتن دەدات. چوارم کە ئەم خاڵە گرنگە ئێستا ئیشی لەسەر دەکەین بە چۆن بڵێ بە حەی، ئەمانەوێت بە وەرگرتنی چەند نمونەیەک ژێرخانی بیناکاری لە کوردستان دیاری بکەین، هەروەها خاڵی بەهێز و لاوازی بیناکاری لە کوردستان بە شێوەیەکی زانستی ڕوو بکەینەوە، پەیڕەوێکی سەرەتایی بنووسینەوە بۆ بەهێزکردنیان. بۆ مەبەستەش هاتووین لە شاری هەولێر لە چوارچەوەی ئەم پرۆژەیە بە هاوکاری لەگەڵ زانکۆی تیشک و قوتابیەکان لە بەشی ئەندازیاری سەردانی مەیدانیمان ڕێخستووە. هەولێرمان بەش کردووە بۆ چەند زۆنێکی جیاواز، لەم زۆنانە چەند خانوویەکمان وەکو نمونە وەرگرتووە، 1500 بینامان هەڵسەنگاندووە، ئەمە بینای تیجاری تایە، بینای سەکەنی تایە، هەموو جۆرە بیناکانی تایە، وێنەیان گیرا و چەند زانیارێکمان لێکۆکردنەوە. لێرە چەند کێشەیەکمان دەستنیشان کردووە کە دەکرێت زۆر بە ئاسانی لە ڕێگەی پەیڕۆ و ستانداردی بیناکردن چارەسەر بکرێن. بۆ نمونە هەنێک لەو کێشانە دەخەمە ڕووەکرێت لە درێژایی بەرنامەکە زیاتر قسە لەسەر بکەین، بەڵام ئێمە لەو کێشانی کە بیریمانە هەبوونی چەندەها بینا کە ئەندازیار کاری لەسەر نەکردووە، واتە بینایەک کە بە بێ نەخشەی ئەندازیاری دروستکراون تەنها وەستا کاری تیا کردووە، ئەندازیارێک سەرپەرشتی نەکردووە، نیوەی زیاتری نمونونەکان وان، یعنی ئەو داتایانی کە کۆمان کردوەوە لەسەر شاشە ئەیبینن لە یەکێک لە وێنەکانە نیوەی زیاتری ئەو بینانە ئەندازیار دروستی نەکردو و نەخشەی ئەندازیاری نییە. خەڵکی تر هەموو گەڕەکانمان بیناکانیان بە تەنیشت یەکۆن، کامە لە ڕووی هەندەسە و لە ڕووی هەندەسی ئەندازیاریەوە هەڵەیەکی گەورەیە، چونکە لەرزینی بیناکان لە کاتی بوومەلەرزە داوا دەکات کە بەر یەک بکەون، حاڵەتێک دروستە بێ پێڵین کلاپینگ گەڕەکانی ئێمە هەمووی بیناکانمان بە تەنیشت یەکەوە، لە کاتی بوومەلەرزە هەمووی وەکو چاپڵە نیە بەر یەک ئەکەون،
ئەم بەریەکەوتنە زەرەری زیاتر دروستەکە و غەڵەتێکی گەورەتر ئەوەیە کە بۆ نمونە بینامان هەیە 4 قاتە بیناشمان هەیە 2 قاتە ئەم دوو بینایانە هەردووکیان بە تەنیشت یەکۆن فرێکانسی ئەم بینایانە جیاوازە لەبەرەوە لەرزینیان جیاوازە بە جیاواز ئەجوڵێنەوە بەم بەرکەوتنە زەرەری زۆر گەورە ئەدا کێشەی هەر هەولێر وانە ژان هەر کوردستان هەمووی وە بە پێی گیرفانە بەرزەکەیتەوە نزمێکەیتەوە بەتەشید کاکڕەن چونکە بیناکانی کوردستان هەمووی لە یەک شێوە دروست دەکرێت تۆ لە هەولێر بێ یا لە دەربەندیخان بە بیناکانمان هەر یەک جۆرن یعنی شتێکی ئەوە معقەد و زیاترمان نییە وەکو ئێستا بە پێی توێژینەوەکەتان بە پێی شیکاری داتاکان مەترسیتان هەیە لەسەر کوردستان لەسەر ئەو 1500 عینەیەکی کەم نییە سامپڵێکی کەم نییە لە توێژینەوەداوە جەنابی دکتۆر مەترسیتان هەیە ڕیسک زۆرە یا دڵنیایی من ئاوا بڵێم بینای زۆر چاکمان هەیە و بینای زۆر جوانمان هەیە یعنی بینامان هەیە بە دوو چاودڵت نایە سێری بکەین نەکەر من هاوکارە ئەڵمانیەکانیشم سەرسام بێ بەس بینای خراپیشمان زۆرە ئەم کێشانی کە من باسیەکەم ئێمە بینیومانە یعنی ئەگەر ئیجازەم بدە ئەتوانم کێشەکانی تریش باس بکەم کە هەر هەمویانی یەک خاڵ بە خاڵ کە من لەم نمونانی کە وەرمان گرتووە بینیومانە لەمانە ئەگەر مەسەلەن کێشەیەکی بربڵاو کە شتێکە زۆر بە ئاسانی بە ستانداردێکی بیناسازی ئەتوانێت چارەسەر بکرێ ناڕێکی لە پلانەکانەیە بۆ نمونە کە ئەمە زۆر دژ بە ستانداردە چۆن مەسەلەن ڕێنمایی بوومە لەرزە پێمان دەڵێت کە دەبێت پلانی بینان لا کێشە بێت نابێت 4 گۆشە و لار و لەوێر بێت نابێت بەرزی قاتێک لە بەرزی قاتێکی تر زیاتر بێت بەسەلەن لە سەدا دەی بیناکان دەیبینین ناڕێکی لە پلانەکانیانە هەیە لە ئەساسەوە لە وێنەی ڕقم 4 ئەو داتایەمان پیشانداوە یعنی ئەم خانوانە ناڕێکی لە بەرزی قاتەکانیانە کە هەیە لە کاتی بوومەلەرزەیە ئەگەری ڕوخانیان زۆرە پرۆژەی بەرز هەیە پرۆژەی بینای بەرز هەیە کە بیناکەی لە شێوەی ئێڵە یعنی دوو بەشی بیناکە دوو لاکێشە بە یەکەوە بەستراونەتەوە عادەتەن ئەمە پێمانەڵێن کە لە بینیانە بۆشایەک بەجێ بێڵین بۆشایە کە سازمیک جوینتی پێڵە شتێکەوە بەسیت نیە و تێچووشیتیانە کە ئەم زەرەرە کەمەکاتەوە یەکێک لە هەڵە گەورەکان کە لە زۆر بینای تیجاریە لەوانەیە هاوڵاتیانیش بینی بەتیان و ئێوەش بینیوتانە ئەو بینانی کە لەسەر جادەکانن بۆ نمونە قاتی خوارەوەی ئەکەن بە دووکان و بازار قاتەکانی سەرەوەی خانووە یان هەر شتێکی ترە بۆ نمونە ئەمە کە ئەم بینایی خوارەوە با بڵێن ئەندازیارێک نەخشەی کێشاوە قاتەکەی خوارەوەی کردووە بە دووکان و بازار دوایی خاوەنی بیناکە دێت ئەم دیوارانی بینی کردو بۆ دوکانەکان ئەیان ڕوخێنێ ئەمە حاڵەتێک دروستەکە کە پێڵێن سۆفت ستۆری لە هەندەسەیە یعنی قاتێکی نەرم دروستەکە ئەم قاتە لە کاتی بوومەلەرزەیە کە بە ئاسۆی جوڵە ئەکات ئەگەری ڕوخانی ئەو قاتە زۆرە ئێستا سێری ئەو بینانە بکەن کە لە تورکیا بەم بوومەلەرزەی ئاخیر ڕوخانیان تیا دروستە بێت سێرەکەی زۆربەی ڕوخانەکان هەموو بیناکە بە یەک جار بەسەریەکە ئەپسێکە پانکێکی پێڵێن ئەمە ڕوخانی پانکێکی پێوترێ زۆربەی زۆری ئەو ڕوخانانە بەهۆی ئەو سۆفت ستۆریەوەیە بەهۆی ئەوەیە کە قاتی خوارەوە بۆ ئەوی مارکێتێک بێ بۆ ئەوی مەساحەیەکی گەورە بێ بە بڵاوی بەکراوی ئەهێڵرێتەوە لە بینا تیجارەکانە ئەبێتە هۆ ئەوەی کە بەتەواتی بڕوخێسە ئەو داتایی کە لەسەر شاشەکەیە بینەرانەی بیرن ئەو خانوانی کە ئێمە ئیرمان کردووە ئەوەمان ویستومانە بزانین ئەم بینانە بۆچی بەکارەهێنرێت مەسەلەن سەیری خاڵە سەوزەکە بکەن ئەوە هەمووی مەسەلەن بۆ بینای تیجاریە لە ساعت 14 ئەم بینایانە تیجاری و بەشێکی زۆریان سۆفت ستۆریان هەیە کە ئەگەری ڕوخانیان زۆرە ئەمە کێشەیە کە زۆر بە ئاسانی چارەسەرەکرێت یعنی شتێکی ئەمنە معقەد نییە بێ دوعا بکەین لە کاتی بوومەلەرزەیە لەو مارکێتانە نەبین وەڵاهی ئیتر بە دوعا ئەبێ بەڕاکردنە بێ ئەبێ لەو مارکێتانەیە نەبین یەک خەڵەتی تر ئەی سەرەوەشی ماڵە هەندێکی بەڵێ هەندێکی سەرەوەی ماڵە و قاتی خوارەوەی وەکو مارکێت دروستکراوە ئەمە هەموو بیناکان وا ناڵێن با خەڵکی ترس لە مارکێتەکان دروست نەبێ هەمویان وانین بەشێکیان وان بەشێکیان ئەو مارکێتیشە بەڵام بەپێی پێویست ڕەچای بوومەلەرزەی بۆ کرا و هیچ ڕوخانێک ڕوو نادا لە هەر حاڵەتێکا بێ باشە ئەمە دوای ئەم ناوبڕەوەڵامم بەرەوە ئەمە بە بوومەلەرزە مەترسی ڕوخاندنیان لەسەرە یا بە فریکۆنسی تریش یا بە
کە بوومە لەرزە لە شوێنێکی وەکو باکوورە کاریگەریەکانی لە هەولێر دەرەکەوێ یا لە سلێمانی لەوەشە ئەگەری زیان پێگەاندنی هەیە واتە کەمتر لە حەوت و دوور بە نۆ و ئەوانە بەوەش زیانی هەیە پاش ئەم ناوبڕەوەڵام بیتەوە سپاسە دەکەم بنەران ێژا گەڕێمەوە. مامەسا پێشەوە ئێستا ئەم بەرنمەیە پەیوەندی بە بوومە لەرزەوە هەیە منەمەوێ کاک محەممەد لە ماڵەوە پورەمەنیچ باجی ئافتا و هەمویان تێبگەن 1500 بیناتان شیتەڵ کردووە بێ زەحمەت بە پێم 1500 بینایە چەنی سەلامەتە لێرەوە لە زۆنی بیناکانی پایتەختی کوردستان چیتان هەڵهێنجاوە سەلامەتین چۆن تەشخیصی دەردەکەمانەکەی دەردمان هەیە دووربە وڵات دەردەکەمان زۆر گەورەیە کاگڕنج دەردەکەمان زۆر گەورەیە ئێمە ئەو بینانی کە دروستێکن پێش هەموو شتێ زۆر بە هەڕەمەکی دروست کراون بەبێ هیچ ستانداردێک و بەبێ هیچ پەیڕەوێک دروستکراون من لە ئەڵمانیا بۆ ئەوەی بینایەک دروست بکەم بۆ ئەوی بینا دروستکردنێک لە ئەڵمانیا پەیڕۆ بکەم کتێبێکم هەیە بەم شێوەیە ئەمە کتێبی دروستکردنی بینایە لە ئەڵمانیا کە بەکارە هێنرێ هەموو لایەنێکی لە دروستکردنی بینا لە بڕوەکەیەوە هەتا بزمارەکەی هەتا شیشەکەی هەتا کۆنکرێتەکەی ستانداردێکی بۆ نووسیوەتەوە یعنی هەچی کەسێک هەمووی شیشم پیشان نای دەیان کرد 10 ملیمیان بە 12 ملیم فرۆشتووە بەڵێ ئەوە لایەنی ماتێریاڵەکەیەتی ئەمە من باسی لایەنی ئەندازیاری و ستانداردیەکە یەکەم لایەنی ماتێریاڵەکەی گەرێکێک لە میوانەکان لە ماتریاڵە زیاتر شارەزایی هەبێ و کاتە ئەوەی کە ئێوە توێژینەوەتان بۆ کردووە 1500 بینا کەم نییە بۆ لێکۆڵینەوە ئیشەڵا تا ساڵێکی تر ڕەنگە زۆربەی هەولێر لەبەردەستانە بێ باشە ئەمە بۆ بوومە لەرزە خەتەرن یا هەر بۆ فریکوێنسی کەمتر لە بەرزەکانی ڕێختەریش خەتەرن بۆ بوومە لەرزە خەتەرن بۆ بوومە لەرزە زۆر خەتەرن بۆ نمونە من جۆرە بینایەگەیە کە لەوانەیە هەمومان بینی بێتمان جۆری بینای مەیزنەری کە بینای هەڵچنین بە بلۆک زۆربەی ئەو میوانانی لەوێ شارەزاییەن هەڵچنینی بلۆک لەسەریەک یا خشت لەسەریەک بەبێ بەکارهێنانی شیش و کۆنکرێت ئەمە یەکێکن لەو بینایانی کە لە بوومە لەرزەیە ئێمە فێرمانەکەن کە لە مەرزەیە زۆرترین لاوازیان هەیە بەرامبەر بوومە لەرزە واتە بە ئەمە لە سا هەشتای بینای کوردستان وایە لە سا هەشتای بینای کوردستان هەر بلۆکە و خشتە و هیچ شیشێکی لە بینانیە خۆزگە کاک ڕەنجەگەر ئەمە خراپە ئەگەر کاک ڕەنج وەڵاهی بۆ ئێمە بەپێی ئەو پەیڕە و ئەو شتارێک کە ئێمە خوێندومانە خراپە جایتر ئەگەر من هەڵە بم و میوانەکان ڕاستم بکەنەوە ئەوە گەورە مەکەن زۆر لە خزمەتیانە بەس بۆ ئێمە ئەوەی کە ئێمە خوێندومانە ئەو پرۆفیسۆرانە کە فێرمانەکەن لەو ناوچانی کوردستانە لەبەر ئەوەی لە زۆنێکی بەرزی بوومە لەرزەیان هاتنی بوومە لەرزە لە کوردستان پرسیارێکی ئایا بوومە لەرزە هەیەیانیە نییە ئایا بوومە لەرزە دێتیانیە نییە داتای بوومە لەرزەی کۆن بوومە لەرزە یەک خاصیەتیە کاک ڕەنج بوومە لەرزەی ڕابردوو لەگەڵ بوومە لەرزەی داهاتوو بە یەک شێوە دێن یعنی ئەگەر بوومە لەرزەیەک چەند ساڵە لەمە پێش ڕوویدابێت دووبارە ئەبێتەوە هاتنەوەی هەیە چکە ئەو پلێتانە لێگە خشێن و بوومە لەرزە دروست دەکەن یعنی پرسیاری ئایا بوومە لەرزە ڕوئە نییە پرسیارەکەوەیە کەی ڕوئەیە قدرەتەکەشی نییە قدرەتەکەشی بەقوەتە مۆزوعەکەوەیە کەی ڕوو ئەدات ئەم بۆ ئەم کەیە پێویستە ئێمە خۆمان ئامادە بکەین ئەوەیە کە ئەو بینانەی کە پێویستەکە بیناکە دروستکرا بەڕای ئێمە یعنی ئەمە وەکو پێشنیازی ئێمەیە کە ئەمە زۆربەی بینای بازرگانی و بینای هاونیشتیمانیانە لێکۆڵینەوەتان لەسەرکردەوەیە بینای ئیستثمار و بینای حکومیش بیناکان تێکەڵن ئەم 1500 بینایە بە تێکەڵی هەڵبژێراون تەنها بینای خەڵک نییە تەنها بینای تیجاریە بینای ئیمارەیە بینای شوقەکانە بینای ئاپارتمانی گەورە باڵەخانەی گەورەتان بینیوە مەترسی هەبێ
وەکوتم مەسەلەن زۆربەی ئەو ئەپارتمانانی کە لە کوردستان هەن بە شێوازێکی جوان لە ڕووی هەندەسەوە و لە ڕووی بوومەلەرزەوە کاریان بۆ کراوە ڕاستی و حەقەت بڵێم بەڵام هەندێکیان هەیە کە خەلەلیان تیا دروست کراوە ئێستەوە لە هەندێکە تۆزە لە پێش ڤیددیۆ تاپشانە کە لە تورکیا بوومەلەرزە بووە دەردی خۆ دەڵی هەواکەی بەرئێمە کەوتووە لە هەولێر درز لەو بینایانێ دروست بۆ کێشەیەک هەیە یعنی کێشەیەک هەیە کە پێویستی بە توێژینەوەی زیاترە پێویستی بە هەڵسەنگاندنی لە نزیکەوە هەیە پێویستە بە سیستەمێکی ڕێکوپێک هەڵسەنگاندن بکرێت ئێمەش ئەو ئیشە ئەکەین ئێمە هاتوین بەڕێ بە چۆن بڵێ بە بچووکترین شێوە کە بتوانین کە لە توانای ئێمە بە و بودجەی کە بۆمان تەرخان کراوە هەڵسەنگاندنێکی چۆن بڵێ سەرەتایی ئەەکەین ئەگەر بۆ ئەوەی بمەوێت لە نزیکەوە ئەم شتانە سیر بکەین پێویستمان بە هەڵسەنگاندنێکی زۆر جددی هەیە پێویستە دەستخۆش دواترە ئەگەڕێمەوەلات وەکو نوێنەری وەبەرهێنان تا چەندە دڵنیایی ئەدەن بە خەڵک کە کاکاردۆکە بینا بەرزەکانی کە بۆ بەرهێنان دروست کراوە بەرگەی بوومەلەرزاگرێ و ئایا بەرگەی چەند دەگرێ؟ زۆر سپاس کاک ڕێز بۆم دەرفەتە بەخێراتی میوانە بەڕێزەکانیش دەکەم خۆشبەختانە لە دوای ساڵی 2017 کە ئایسی کۆدی ئەمریکی مەسەلەن باسی کوردستانی کرد کە چووە ناو زۆنی بوومەلەرزەوە لەو کاتەوە ئێمە لە پرۆژەکانی خۆمان لە ئێستادا بۆ بەرچاوڕوونی برادران و میوانە بەڕێزەکانیشتان و بۆ هاوڵاتیانیش هەر پرۆژەیەک لەوە بەرهێنانەوە مۆڵەتی پێ نادرێت تاکو پشکنینی خۆڵی بۆ نەکرێت کە پشکنینی خۆڵی بۆ کرا بێرین کاپاسیتی خۆڵەکە دیاری کرا دوای بێرین کاپاسیتی خۆڵ لەسەر ئەساسی ئەوە مەکتەبێکی ئیستیشاری تصمیمی مەشروعەکە ئەکات لەسەر ئەساسی ئەو بێرین کاپاسیتیە واتە تصمیمی ئینشائیەکەی پرۆژەکە لەسەر ئەساسی ئەو بێرین کاپاسیتیە کە لە خۆڵەکە دەرەچێت ئەو بابەتانش هەمووی دوای ئەوەی کە دەگاتە مەرحەڵەی مۆڵەت و کە بیناکە دەچێتە قەیدی تەنفیس لە پاش تەنفیزیش مەکتەبێکی ئیستیشاری کە مەجموعە خۆبەرا و مهندسی لەگەڵە ئیشرافیەکەن ئێمە شوک و دایرەوە بەرهێنان متابعەکەین ئەوانش ملزمن بە وەرگرتنی هەموو فحوساتێکی مختبەری چ لە شیش لە کەرەستەی بیناسازی لە کۆنکریت لە هەموو ئەو بابەتانەی کە خاص بەتابەتی لە بینە باڵەخانە بەرزەکانیش هەموو بابەتێکی فحوساتی مختبەری و ئێمە تعامل لەگەڵ مختبەری ئەهلیشان ناکەین بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران کە بە نووسراو بۆمانەتەوە تەنها لەگەڵ سێ تاقیگە ئێمە کۆنتڕۆڵ بیناکانی هەرێمی کوردستان بەرگەی چەند پلەی ڕەختەرەگرن وڵاهی ئەو بابەتە ئەوەی کە من بۆ مەبەستم بەرگەی بوومەلەرزە ئەگرن ئەم پرۆسیجەرەی فەرمووتان گرنگە بۆ بینەران بەڵام وەڵامی ئەم پرسیارە لای ئەوان ڕەنگە گرنگتر بێ خۆی حسابی کراوە حسابی چەند کراوە ئەوەی کە حسابی بۆ کراوە لەوانەیە من ئێستا پێ بڵم لەوانەیە هاوڵاتی تینەگە مەسن باسی ئەو PGA کە بۆ کراوە لە پوین 2 هەتا پوین 24 بۆ کراوە PGA یعنی ئەوەی کە خۆمان دەزانین زۆنی هەولێر بەپێی ئەوی تۆژینەوە کە کراوە من لە چەند سەرساوەیەک تەمشام کرد دەڵێ پوینت 8 هەتا پوین 16 کە مۆدرێتە بەڵام ئەوەی کە حسابی بۆ دەکرێت بۆ ئێمە هاتووە لە تقریری توربە دەتوان برادران دوای سێری بکەن ئەوەی کە لە زۆرێک لە پرۆژەکان بۆمان هاتووە حسابی پوینت 2 بەسەرەوە کراوە پوینت 2 چیە ئەتوانی مەسەڵەن بینەران بە پلەی ڕەختەر و ئەوانە بە پلەی ڕەختەر پوینت 2 لە نزیکی 6 پلەی ڕەختەرە وەکو ئەوەی من لە تا 6 پلەی ڕەختەر دوور بە هیچ بینایەکی شوقە مەترسینیە بەپێ و توێژینەوانەی کە کرا ئەو داتایی کە نووسیوانە چکە بەڕاستی من اختصاصم زلزال کاغڕنج وەڵام ئەوەی کە من خوێندومەتەوە کە PGA علاقەی چیە بە دەرەجەی ڕەختەرەوە نووسیانە 5 هەتا 5.9 ئەوەی کە نووسیانە بەڵام خۆی زۆنی هەولێر لە پوینت 8 تا پوینت 16 ئەو توێژینەوەی کە کراوە لەلایەن چەند جەنابەت وەکو ئەوەی کە لێرە نوێنەری وەبەرهێنانی بۆ نمونە من ئەبێت جهتێکە بێ پرسیاری لە بکەم لە ئێوارەوە ڕکلامەکەم بە خەڵکەڵم ئەمە هێشتا ئێستا خەڵک بۆ منووسێڵە ڕەنجێشتا نەمانزانی قاتەکانی سەرەوە ترسناکن یا قاتەکانی خوارەوە من هێشتا نەمزانیوە بیناکان خۆی مقاومەی چۆنە ئەتوانن چی بە خەڵکی کوردستان بڵێن ئەو بینایانەی کە لە ژێر ئیشراف و سەرپەرشتیەوە و مۆڵەتی وەبەرهێنانیە بەرگەی تا چەند پلەی بوومەلەرزاگرێ دوور با ڕوو بکاتە پایتەختەکەمان کاگڕنج ئەو اختصاصی من نییە من ئەو وەڵامە بدەمەوە کە بەرگەی چەند دەگرێت بەس بینایەکانی ئێمە وەکو پێم وتی بۆ پرۆسەسە تێدەپەڕی حسابی بوومەلەرزەشی بۆ کراوە بە پرۆسی کە لە بیداتەوە لە فەحسی توربەوە هەتا تەنفیز دەکرێت هەموو ئەو بابەتانەی بۆ کراوە باشە ئەمە وەڵامێکە لە علمی هەندەسەیە بۆ نمونە بۆ دەوڵەت مەقبولە
تۆی دکتۆر ئیقناعەکە کە حسابی بوومەلەرزەی بۆ کراوە یا زانستی هەندەسە وا ورد بۆتەوە ئیتر مەجای گریمانەی زۆر کەم کردوێتەوە. زۆر سپاس کاکڕۆن لە ڕاستیە باسی شتێکی کرد PGA با بڵین پێوەرێکە قۆی بوومەلەرزەکە ئەپێوێ باشە لە کۆدی عێراقیە تاوان دوو کۆدمانێنەوە حەو بڵاو بۆتەوە لەگەڵ 2017 لە 1970ەکەیە عێراقی دابش کردووە بۆ 4 زۆن سەر و زۆنی 4 کە دووهۆک و هەندێک منتیقاگرێتەوە دوایی یەتە سەر هەولێر و سلێمانی و بەشێک لە کەرکووک و گەرمیان و ئەوانە ئەبن بە زۆنی سێ ئەوانی تری تر وردەور دەبن بە زۆنی 2 کە زۆر خەتەر نین زۆنی سێ کە دووهۆکی شیتیانە پێویستە بەپێی کۆدی عێراقی ئەگەر دیزاین بکرێ پێویستە لە پۆین 24 بۆ پۆین 32 جی بێ جی بریتە لە هێزی تاودانی زەوی ئەوەی کە ئەمەڵێت چەنە پۆینت 2 بۆ نازانم شتێک پۆین 2 ئەبێ لە پۆین 24 بەسەرەوە بێ ینی سا 24 هێزی تاودانی زەوی حسابی بۆ کرابێ بەسەرەوە ئەمە زۆنی چەند زۆنی سێ زۆنی 4 ینی مقاومەی کە ئەم باسیەکە بە زەعیفی دەزانی بەڵێ بەدڵنیایەوە بۆی بزانی بینەکانی ئێمە لە چه ئاستیەکان پێویستە هەڵسەنگاندن بۆ تەواوی یەک بەیەکی بیناکانی هەرێمی کوردستان بکرێت ئەو کاتە ئەو وەڵامە دەسەکەوێت ساچەنی هەرێمی کوردستان لەژێر خەتەرایە ساچەنی ئەڕوخێ ساچەنی بە کەڵکی ژیان نایە چون لە ڕاستیە کاکڵەن ئێمە مەرجنیە خان و بڕوخێ ئیتر خراپ بێ ینی خراپی خان و جاری وا هەیە تۆ بە کەڵکی ژیان نایە ئیتر خراپە بێ بێ خۆبی ڕوخێنی دێ خانومان هەیە ئێمە ئێستا لەو لە هاتایی و لە ئەنتاکە ئەوانە خانومان هەیە کە نەڕوخا بەڵام بە کەڵکی ژیان نایە دەیەبێ خوبی ڕوخێنی ئەو جارە ینی بەڕاستی بۆ ئەوەی بزانین ئێمە لە چه ئاستێکین پێویستە لە ڕۆ نیشتیمانیەکەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە کۆمیتیەک چوزانم لیژنەیەک لیژان پێک بهێنرێ بۆ سەر تاسەری هەرێمی کوردستان دانە بەدانە ئەم بینایانەی کە دروست کراون هەڵسەنگێنرێن ئەگەر نا هەمان کارەسا چاوەڕێمان ئەم پرۆسیجەری ئیجازە پێدان و هەڕەمەکی و وەستایەک ئیشی مهندیسەکە و مهندیس زۆر جار هەر لەوێ نییە و ئەمە چیت پێڵێ ینی ئستنتاجێک ناکەی یعنی جەنابەت بۆ نمونە ئێستا بۆ وەڵامەکەم دێم جەنابەت نەچیتەتە سەر بینا و باڵەخانەکە دەستکاری خەریتەی شیشەکەی کراوە تاکیت بێگومان ئەوەی بینیوتە چییە لە واقع حالا کاگڕەت لە سەرەتا دەست خۆش بۆ بەرنامەکەت ئەوەی کە ئەمن وەکو کێشەی دەبینم کێشەی گەورە هەندێک جار لەوانەیە نەخشەکان بە تەواوەتی دروست دەکرێن هیچ کێشەیەکیانی هەم لە ڕووی تەلارسازی لە ڕووی شارستانی میکانی کارەبە بەڵام ئەوی کە لە پاژەوە کێشە دروست دەکات نەبوونی متابعەیە بۆ نمونونەکە پرۆژەیەکی گەورە دروست دەکرێت زا پرۆژەی وە بەرهێنان بێت یان هیشارەوانی بێت کە متابعە نەبوو یان ئەوەی کە لەسەر ئەرزی واقع گۆڕانکاری بەسەر کرا و خاوەن ماڵ یان ئەوەی کە لە پرۆژەکەی کە لەوانەیە ئەندازیارش نەبێ کە دەستکاری ئەو نەخشانە دەکاتن ئەوەیە کە کێشە دروست دەکە ینی خۆم نمونەم بینیوە لە باڵەخانەی 4-5 تابق کە ڕوبەرێکی زۆر گەورەشی هەیە شیشی قادرمە بەستراوە تەنها بە یەک تەبقە بەستراوە کەەوە لە ڕووی ئەندازیاری و هەر کفری هەندەسەیە ئەوەیان بەڵام ئەوە کراوە ویشەکە ڕۆیشتیش بووە 5 تابق ینی لە 5 تابق لە 5 هۆم بەو شێوەیە قادرمەکە ببەسترێتن یانیەوە لەوانەیە کێشەی زۆر بچوک بێت جا ئەوە چمان پێ دەڵێن نەبوونی متابعە زۆر جار هەر هەمووی ئیرەتە دەست وەستایەکی بێگانە لەم شارە بەداخەوە ینی ئەم حاڵەتت نەبینیوە بەڵێ بە تایبەتی لە دروستکردنی خان و یان ئەو باڵەخانە بازرگانیانەی کە لە 5 تابق و 6 تابق ئەوانە پێکدێن کە لای خەڵکیێمەوە پرۆژەی بچووکن ئەوانە دەدرێتە دەست خەڵکێک کە نەشارەزان یان مقاولێکە ئیشەکە جێبەجێ دەکاتن متابعی ئەندازیاری لەگەڵ نییە کاوانە هەمووی کێشەی زۆر گەورە دروست دەکات ینی بەرنامەکە لەوانەیە بەس ئێستا لەسەر بوومەلەرزە بێت بەڵام ئێمە بەس کێشەی بوومەلەرزەمانی و حەزش دەکەم لە درێژی بەرنامەکەی ئیشاڵڵا برادران قسەی خۆیان بکەن باسی ئەو پرۆسیسە بکەین ینی دانیشتنی ئێمە لێرە ئەوە نیە ببینە دوو بەرەی دەبێت پێکەوە هەمومان بتوانین چارەسەری ئەو کێشانە بکەین کە هەیە کێشەکان لەوانەیە کێشەی زۆر گەورەمان هەبن کێشەی زۆر بچوک بەڵام لە کۆتایی هەموو کێشەیەک قابلی چارەسەرە بۆیە دەبێت ئەو چارەسەرە بدۆزینەوە ینی بۆ ئەمڕۆ نەکسبی جا وەڵامی پرسیارەکەم چییە وتم ئەو پرۆسیجەری مۆڵەت پێدان و ئەو حاڵەتانەی کە مامۆستا باسی کرد یعنی شتێکی لێ هەڵ ناهێنجن ئێوەی ئەکادیمی کاکڕەن دەزانی چۆنە تۆ
پرۆسەکە چۆن دەست پێەکە تەقدیمێک هەیە موافقە ئەکرێ دیزاین ئەکرێ نووسنگەیەک دیزایانی ئەەکە من لە دیزاینەکەەوە دەست پێەکەم نووسنگەیەک چێکێکاتەوە واتە دوو نووسنگە لەم بینێ هەیە نووسنگە یەکەم دیزاینەکە نووسنگەی دووەم چێکەکاتەوە دوو مۆری بەسەرەوەی باشە دوای ئەم دوو مۆرەیەتە لای نەقابەی مهندسین پرۆژەیەکی زۆر هاتووە تاوا من لەگەڵیان قسم کرد لە ڕاستیە ئەڵێ کاکە ئێمە پرۆژێکی زۆر هاتووە تەنها پەڕێ یەکەم چێکەکەین شیشەکەی چییە؟ قۆی کۆنکریتەکە چەنە قۆی شیشەکە چەنە چەند تابقە کۆمەڵێک زانیاری بیدایی لە ڕاستیە تەفاسیل چییە؟ کەس نازانێ و ناشتوانن چێکیکەنەوە لە ڕاستیە و قدرەتی ئەوانیش نییە چێکیکەنەوە لیژنەیەک دانیشێ هەفتەی 4 ساعت لە نەقابە دانیشێ ئەو هەموو پرۆژەیە چێکاتەوە کاک ڕەنجاری وا هەیە تۆ اختصاسێکی تایبەت ئەوێ لە شوێنێکی تایبەتە بەڕاستی ئەوان پێیان ناکرێ ئەبێ لیژنەیەک هەبێ لە هەموو بوارەکانە باشە لە هەمووی خۆشترە زانی چێ کاک ڕەنج لە ئاخیرە نەقابەی مهندسین لە پشتی ئینەکە نووسێ یەکێتیان زازیاران نازانم چێ نەقابە بەرپرس نییە لە هیچ شتێکی ئەمین ئەم دیزاین ئەیکێ بەرپرسە نووسنگەی دووەم بەرپرسەوانە چێکی کردوێتەوە نووسنگەی یەکەمە بێ بەرپرس بێ ئایا بەڕاستی ئەم نووسنگانە هیچ تەعهودێکی محکەمەیان هەیە کە بچنە ژێرباری هەموو ئەو ئەگەرانەی کە ڕوئەدا هەیەە بە تعلیمات بێمەوتراوە و لەگەڵ من مەکاتبی استشاری و ئەو بکەن و نازانم هەیەە لە محکەمەیان کاک ڕەنجەزانی چۆنە جاری وا هەبوو باوەڕم پێ بکە کەیسی وا هەبوو تاوان بۆم باس کراوە من لەوێ نیم و نازانم خەڵکانێک بۆی باس کردوون کە جاری وا هەبوو سێتێکی 50 پەڕەی 100 پەڕەی هاتووەتە بەردەستیان دوو مۆری پێوە ئەو باوەڕم پێ بکە ئەوە نییە پرنتەرەکە لە پڕێکە دوو پەڕی سپی دەرکردووە و دوو پەڕە سپیەکەشیان مۆر کردووە اینجا نردویانەتەوە اینجا کاک ڕەنج بەڕاستی زۆربەی زۆری پرۆژەکان کۆپی پێیستن لێرە کۆپیان کردووە لەوێ پێیستیەکەنەوە کۆپیسیان لێرە پرۆژەی ئێرەیە لەوێ جێبەجێەکەیتەوە هەر ئیشە مەدەنیەکەشی کۆپی پێیستە بە تایبەت ئیشە مەدەنیەکەی کاکڕن لەو ئەخیرانەیە قسەش پێ بڕم لەو ئەخیرانەیە لە سۆران ساڵی پار بە بەفر جەمەلۆنێک کەوتە خوارەوە طبعا قەناعەتی زۆر زۆرە دیزاین نەکراوە یاخود دیزایانی کۆپی پێیستی ناوچەیەکی کەلار بۆ هێناویانە کە حسابی بمەرزە نەکراوە لەوێ دروستیان کردووە ئێستا چه جەنابەت چه کاکاوار ئێمە من خۆشم کەمپینەکەم بۆ دەربەنی خان کرد باوکاری خەڵکی کوردستان هەموو خانەوە ڕووخاوەکانمان چاکردەوە الحەمدلله ئێوە بینیوتانە مەیدانی بینیوتانە و هەندێک بووە بە بابەتی توێژینەوە بووە بە مۆدێڵێکیش بۆ ئێوە ئێمە ئەتوانین لە خلالی ئەمەوە مقاومەی بینایی کوردی هەڵبسەنگێنین توێژینەوە هەیە توێژینەوەکە لە بەردەستی جەنابتانە دەست لە دهۆک بۆ نمونە بەو هەموو باحیسا ناتوانین بۆ نمونە وەڵامی پرسیارێکی خەڵک بنەوە کە وەزعی ئێمە چۆنە بۆ مقاومەی بوومە لەرزە چونکە ئەمەوێ شتێک هەڵبهێنجم کە ئینشاءڵڵا ئیجابی بێت نەموجامەلە بێ نەترساندنی خەڵک بێ واقعەکە چییە دوای ئەوە هەندێک پرسیار لە ڕێوشێن بکەم مادەم هەمووتان متفقن لەسەرەوەی کە ئێمە زۆرێک لە شارەکانمان لە زۆنی بوومە لەرزەدایە اینجا پرسیاریەوەتان لێکم خەڵک چۆن خۆی پارێزێ ئایا شوقە سەلامەتە خانوو سەلامەتە کام جۆری خانوو سەلامەتە ئەگەر فریای دەرەوە نەکەوتین بەخواتەوە منە ترسان وتە قادرمەکە لە بری دوو حەسیریەک شیشە خەریک بڵم چینە ژەر قادرمەوە نە ئەوە ناچینە ژەر قادرمەوە نەچین دەت پاشان ناوڕاگەڕێمەوە پێتان ئەڵێم چینە چوە سڵاوتان لەبێ بەڕێزان برایانم ئێستا بەپێی قسەی کاک پێشەوا لوقمان ئەڵێ بلۆگ نابێ بخرێتە سەر بلۆک و جێی دەرگا بەجێ بهێڵڕێت و بەبێ شیش و پاشتی وا نییە ئێ باشە زۆربەی بینای کوردستان ئەمە نییە ماڵەکی کە خۆتیاژی ئەوە نییە ماڵی من ئەوە نییە ماڵی زۆربەی خەڵک ئەوە نییە ئەمە یعنی چی باڵە هاتووە کاک ڕەنج ئێمە لە 50 ساڵی ڕابردووە بلۆکمان نەبوو بلۆک لە چیەوە هات بلۆک لە ئەوەی کە ئاسانە و ئیشکردنی خێرایە و هەرزانە کولفەی کەمە بەڕاستی بلۆک لەوە هاتووە بلۆک لە هیچ کۆدێکە نەهاتوە هەتا لە کۆدی عێراقی ئەڵێگەر حاڵەتی یەکەمەڵێ ئەگەر بینایەکەمان زۆر سیمپڵ بوو زۆر سادە بوو یعنی تەنها بلۆکی تیا بەکار هاتبوو تکایە با زۆر خەریتەکەشی سادە بێ بە
کۆمەڵێک شیکاری هەیە بۆی بکرێ ئەگەر نا ئەمە بەکەڵکی ژیان نایە ینی بڕوونی لە کۆدی عێراقینەوە حوت و لە 2017 ئەم باس کراوە ئێمە لە 2010 حەڤە لە 2017 پێش بوومە لەرزەکە ئەبدەیتێکی تازە بڵاو بۆتەوە ڤێژنێکی تازە ئەم خانوانەی کە دوو قاتن سێ قاتن هەمووی بلۆکە دوایەوە سەقفێکە خرێتە سەری قاتی سەروتر هیچ پەیوەندیەکی نییە بە قاتی خوارەوە یەک پاکێج نییە هەموو زۆربەی خانووی کورد ئەمە نیە کاکڕنج بە کەمێک ئاسانتریکەمەوە کە لە ئەشکەوتەکانەوەدا بەزیمان پێویستمان بە خانوو بوو بۆ لەبەرۆیمان پارێزێ لە خۆر و لە باران و لە بەفر چیمان کرد هاتین ستونی ئاسۆی پاراستینی لەوە ئێستا باوی ئەوە نەماوە ئێستا کۆمەڵێک هێز هەیە هێزی لەیترۆڵن وەکو ڕەشەبا وەکو LPG تەقانەوەی LPG کە ئەو کارەساتەی لێکەوتەوە وەکو بوومە لەرزە وەکو بەریەکەوتنی سیارەیەک بە دیوارێکە ئەمانە هێزی لەیترۆڵن پێویستە بینایەکانمان دیوارەکانمان بتوانن بەرگەی ئەم هێزە بگرن بلۆک نەخێر بلۆک بە هیچ شێوەیەک خشتیش هیچ فەرقێکی نییە ئەسڵەن خشت توێژینەوەیەوێ بۆی کە بڵێن ئێمەوە زەحمان باش نییە نەوەڵە ئەگەر بەڕاستی پێت بڵێم ینی ئێمە ناتوانین ڕێژە بین ڕێژە ناتوانین ڕێژە بەڵام ئەزانین کە بینایەکانمان حاڵیان باش نییە بەڵام ناتوانین ژمارە بین لێرەیە هەرچەنە لە ڕاستیا بەپێی ئەم توێژینەوەیە بێ حەزەکەم ئەمە بخەمە ڕوو ئەمە توێژینەوەیەکە لەلایەن دکتۆر عەبدولحەمیدەوە وابزانم لە زانکۆی دهۆکە و حەزەکەم ناوی جۆرناڵەکەش برم بۆی بزانین کە لە کورسانە ئەکادمیک جۆرنال ئۆف نەورۆز یونیڤرسیتی لە زانکۆی نەورۆز جۆرناڵی زانکۆی نەورۆز بڵاو بۆتەوە ئەمە فراجڵتی کێرڤە فراجڵتی کێرڤ یعنی چی فراجڵتی کێرڤ پێتەڵێ کاکە گیان نازانم ئەگەر کامیرەکە ڕووی لێرە بێ پێمان ئەڵێ کاکە ئەمە هێزی بوومە لەرزەکەیە ئەمە احتیمالی ڕووخانێتی چەنە احتیمال ئێستا پێتەڵێ ئەمە لە دوهۆکە بڵاو کراوەتەوە نازانم سامپڵەکەش دیارە هەر لە دوهۆکە وەرگیرەوە بەڵام ئەمە بریتیە لە نمونەی هەموو ماڵەکانی ئێمە چونکە ئەگەر سەیری بکەین لێرە فەرم سەیرەکەین لێرە ڕسمێکی داناوە ئەم ڕسمە بلۆکە وایە بەو بەرنامەی ترێمۆریە کراوە کە من پێشتر بەکارم هێناوە بۆ ئەسسمنتی بینا بۆ سەنگاندنی بینا ئەمە لێرە کردوێتی بە چەند ئاستێکەوە ئاستی یەکەم لە زانستی بوومە لەرزەیە لە ئەسسمنت و هەڵسەنگاندنی بوومە لەرزە و چاکردنەوەی بینایەکانە ئەڵێکی ئەڵێ حاڵەتی سەرەتایی ئەوەیە کە تۆ بینایەکە چۆڵکەی ئەمە ئەبینی بینایەکە چۆڵێکەی چووکەزانی خەریکە وردە بەرەو خراپێکی حاڵەتێکی تر ئەوەیە کە بۆ نمونە ئیمیدیت ئۆکوپانسیمانەیە حاڵەتێکە کە ئیتر بەڕاستی وردە ئەچێتە ئەوەی کە خەریکە ئەڕوخێ حاڵەتی ئەخیرمان هەیە کە ئەڕوخێ باشە با لە حاڵەتی یەکەمەوە دەست پێ بکەین کە لێرە لە حاڵەتی یەکەمە سەیری بکەین ئەڵێ لە PGA باشە ئەو ڕێژەی کە بەکارهێنرێ ڕێژەی تاودانی زەوی ئەڵێ لە پۆین دووە ئەحتیمە ئەم بینایە 160 پێویستە چۆڵ بکرێ 160 پێویستە خەڵک خۆی کۆکاتەوە باشە هەر هەمان شت ئەگەر بچینە پۆین 4 باشە ئەڵێ چی ئەڵێ پێویستە 160 احتیمال هەیە ئەم بینایە بە کەڵکی ئەوە نەمێنێ کە بۆ چەند سەعاتێک بەکار بهێنرێ و دوای ئەسسمنتی تری بۆ بکرێتەوە ئەمەعنی لە چەند پلەی بوومە لەرزەی ئەوەی کە جا ئەویان زۆر مهمە ئەم پلێ بوومە لەرزەی کە دراوە کە ئێستا لە تورکیایەوە پۆینت حوت جیە جی تاودانی زەویە ئەمەڵێ بلۆگ لە پۆینت چەند زەرەرەگەێنە پۆینت 2 لە پۆینت 2 با زۆر مەگەرم شەو لە خێما کاکڕنج لە پۆینت حوتە لە ڕاستیە ئەگەر ئەخرەگە لێمان بە لە پۆینت حوتە بەڕاستی بینایەکانمان پێویستە ناڕوخێن بەڵام ناتوانین لە ناوێنە بژینە بێ خۆمان بەدەستی خۆمان بیڕوخێن ینی ئەو بوومە لەرزەی کە لەوەیە پۆینت حوتجیە چکە 8 ڕێکتەرەکە کاتە 8 جی هەرچەنە کۆڕلیشنێکی زۆر گەورە لە بینیانە نیە زۆر بەخۆت لە بینیانە نیە ئێمە ئەو بینانەی هەمانە لەم جۆرە کە بلۆکە ناتوانین تیانە بژین لە ڕاستیە و باشترین نمونەش ئەو کارەساتە بوو کە لە 2007 بە سەرمانە هات لە دەربەنی خان لە کەلار خاڵی لێکچوو لە بینی بیناکانی دەربەنی خان و هەموو کوردستان چەندە وەڵاهی کاکڕنج ینی زۆر شتێ پێویستە ئێمە وەکو ئەندازیار زۆر هەڵبەستەی لەسەر بکەین لە کورسانە یەک مۆدێلی بینامان هەیە مۆدێلە گەورەکانی تۆ بێنە پێشاوی خۆت چەند لە سەدی خەڵک لە شوقەیە ئاژی چەند لە سەدی خەڵک لە بینایەکە ئاژی کە دنگەی هەیە و
جسری هەیە ینی پایە و جسری هەیە بەڕێەوە سەتا چەند کاگاوار زۆربەی خەڵک لە بلۆکانیە بە بێپایە زۆری لە بلۆک من وای بۆچم ساهشتای خەڵک لە ژێر ئەم بلۆک و وایە لێرە شتێکی کەشەیە لێرە دایری شارەوانی ڕێگا نایە کە بە کۆڵۆم و جسر بکرێت لەبەرەوەی بەحساب ئەیکا بە شوێنیشی بازرگانی ئەمە خۆی معقولە ئەوەی سەبرادرە نامی نردوواڵە من ئەمێ بە پایەبی کەم نایاڵن دکتۆر هەیە ینی ئێستا ینی بەدیلی دیکە هەیە مەرجنیە ئیلا بە جسر و بە دنگە دروستی بکە ئەکرێ ئێمە مۆزوع چییە بۆیە کە باسی مەیزنریەکەین باسی بلۆکەکەین باسی خراپی خشتەکەین لەبەرەوەی بەستنەوەیەک نییە بۆندێک نییە بە هۆریزەنتەڵی ئەبەسرێنەوە مەسەلا ئەوە بۆندەکان بۆندی خۆی هەیە بلۆکەکان ینی یەکترێ بەستنەوە بەڵام بە ڤێرتیکاڵی بۆند نییە لە بینیانە ینی تۆ ئەبێ ئەو کوتلەیە کە چواردە چین بلۆک دروست دەکەی یەک پاڵی پێوە بنێ هەر چواردەکەی پێکەوە ڕوخێ غیر ئەبێ بە شاقۆڵی شیشێک هەبێ بیبەسێتەوە لێرە شتێک هەیە ئەبدەیتی تازەی وەزارەتی شارەوانی کە ڕێنمایەکانی لە بسوەشتی 11 2022 دەرچووە زۆر دڵنیانیم لەم قسەیە بەڵام پێم وایە لە دوای ئەوەی کە تەقینەوەی LPG غازەکە لە هین دەرچوو چکە هۆکاری سەرەکی مردنی ئەو خێزانەوە گەشتووە وابزان لە وێبسایتەکەی خۆشیانە لە ڕاستیان من داونلۆدم کردووە ئێستا ڕێگە ئەدا بەداخەوە تا پێش ئەو بەروارە سەکەی جەنابتان بۆ ڕێگەی نادا ئەی باشە ئێمە چەند ساڵە کۆلێژیان دەسەمانەیە ئەم هەموو دکتۆرا و ماستەرەمان هەیە ئەم هەموو خەڵکە بە تواناسازی چووە دەرێ لە پەنجاکانەوە هەندەسا خوێنرێت یعنی معقولە ئێستا کە خەریکە ڕوبەڕووی کارەساتە بینەوە اینجا پێمانەڵەن کاکە زۆربەی خانۆکانی کە بە بلۆک دروست کراوی کۆڵۆمیتیانە لە 2 پوینتە ئەگەری ڕوخانی هەیە زۆر ماوتوە ئێخڕقەینا بەس ئەبێ بیرێتە یعنی میلەتێک ئەبێ بیرێتە دەست ئەوەی کە خۆی فەقیرە نایزانە دەوەرە با هەموو کەون هەستێ بڕۆ بزانە مێرکڵ توانێت خانوویە دروستکا ببێ ئەو کۆدەی کە ئەڵمانیا دایناوە ئەبێ ئەوە هۆشیاری کۆمەلگایە واعکا کەسێک لەو پلەشا بێ نەتوانێت ئەوە بکە ئێمە هۆشیاری کۆمەلگامان نییە کاکڕنج قسەم لەگەڵ خەڵکا کردووە لەگەڵ نووسنگایە کردووە با بڵێن نووسنگەی ئەی باشە ئەڵێ هاتووە بۆ لای من بینایەکی ویستووە بینایەکە تیجاری بووە پێویستی بە دنگە بووە توێتی حسابی بوو مەلەرزەم بۆ بکە طبعا من نازانم ئەم ژمارەیە تا چەند لە ڕووە ئەندازیارەکەەوە تەواوە 6 بۆ 7 تەن چیمەنتۆی شیشی زیاتری ویستووە بۆ ئەوەی حسابی بوو مەلەرزەی بۆ بکە چووە بۆ لای نووسنگەی بی بە کولفەیەکی کەمتر لی دەرچووە هاتوۆتەوە صاحب کارەکە هاتوۆتەوە بۆ نووسنگەی ئەی دوی کاکە بۆ تۆ کە تەسمیمی بۆ کردوم ئەوەندە زیاد بۆ نووسیم و توتە کولفەکەی ئەوەندەیە کەچی من نووسنگەی بی بۆی کردم و بە کەمتر لەوە ئەوەندە تەن شیشیشم بۆ مایەوە و هیچ کێشەیەک نییە کاکڕنج ئێمە ئەبێ یاسامان هەبێ ڕقابەیەک هەبێ ئەمانە جێبەجێ بکە ئەگەر نامانە نادرێت بە برادێکی وتووە کاکە ئەگەر بە بوو مەلەرزەوە بۆ بکەم گرانترە بەڵێ کاکڕنج کولفەی زیاترە کاکڕنج کولفەی زیاترە وتۆتی من نەخشەکە و گرانتر بۆکەم کاکە گەر بوو مەلەرزەی تێکەموازانە خۆی مقاومەی لەگەڵ ڕێزمانی بەڕاستی لەوە کەسێکی دەست نەکەوێت کە دیزاینەکەی بۆ بکە یعنی کاکڕنج باسی نووسنگەکانەکە یەک شت هەیە کە زۆر سەرنجی ڕاکێشاوم لە هەموو کورسانە من نمبینیەوە نووسنگەیەک لایسنسی هەبێ ئەزان لایسنسیە لایسنسەوەیە کە بەرنامەیەک ئەکڕی 2500 زۆر بەڕاستی خۆشحاڵم کاکتۆر یعنی کراک بەکارێنن کراک یعنی ئەم لە ئەولا ئەوەی چەکە لە هەرە کارەساتەکان کە کراکەزانی وەکەواتانێت تۆ ئێستا حاسیبەیەکە بەمێ بڵێ 2 زائیدەن 2 بکاتە 8 ڕێک ئەوە هەیەت ئەزانن ئەم مناقەشانەی کە ئێستا ئێمە لێرە دایکین ئەلفوبەیە بەڵێ ڕۆڵا ئەبواە ئێمە بۆ نمونە ئەم ڕێنمایم بەدەستەوە بواە نووسی وە کاکە یان ئەم ئەسڵان ئەم سۆفتوێرانەی کە ئێمە بەکاری هێنین سۆفتوێرە کۆمپیوتەریەکان هەشتە بۆ یەک ینی هەر سۆفتوێرە بۆ مەبەستێ بەکارهێنرێ کابرا هاتووە سۆفتوێرێکم بۆ بەکارێنن لە ئەسلی مەسەلەکە ئەم سۆفتوێرە بۆ سەقف بەکارێ هاتووە بەکاری هێناوە بۆ جەنابەت بەم یعنی بینەرانی بەڕێز تازە بە ئێماڵێن وەڵا کاکە لە ساهشتای بیناکانی کە بلۆکە و پاییتیانە مەترسی گەورەی لەسەرا ینی باوەڕم پێ بکە ئەمە کە مەترسی گەورەی لەسەرا ئەوانە قسەی خەڵکی عتیادی نییە جەنابی دکتۆرای لە بوومەلەرزە و تەقینەوەدا هەیە و توێژینەوەی هەیە ئەمە ئەبێ ئەبوایە حکوومەت نەی هێڵا ئێمە بیکەن
و بێجگە لە وەڵامی پرسیارێکی تر کە بۆ خەڵک گرنگە حەزەکەم کاگاوەرجەنا بتقسەی لەسەرکەی پێشەوەی بچمە ئەمریکا بۆ لای دکتۆر سامان. ئایا بیناکانی ئێمە یەک پاکێج نین؟ قاتی سەرێ لە ئاوازێکە خوێنێ، قاتی خوارێ لە ئاوازێکە خوێنێ، قاتی سەروتر لە ئاوازێکە خوێنێ. ئەمە شتیوە لە هەندەسەیە ئەبێت هیچ جۆینێک نەبێ، هیچ یەک پاکێج نەبێ بینا؟ سەیکەم بە لەوە دەست پێ بکەین. ئێمە بینای بلۆک بە هیچ شێوەیە مڕەخەز نییە کە بتوانێت بەرگەی بوومە لەرزە بگرێ. ئیتر ئەمە خەڵک بترسێ لێ نەترسێ ئەمە ڕاستێکەیە. بەرگەی بوومە لەرزە ناگرێ. بینای بێرینگوڵ بینایەکی گراڤیتیە تەنها تەحملی وەزنی خۆیەکە. بۆ ئەوە ناکرێ هیچ جۆرە هێزێکی ئاسۆیی بەرەوڕی بێتەوە. ئەمەیەک. بەنسبەت ئەو بینایانەشەوە کە خەڵکەکە خۆی کردوێتی بە هیچ فلترێکی هەندەسیان نەڕۆیشتووە، ئەمە لە بینایەکی احتیادیش خەتەرترە. کە ئەسڵەن جاری وا هەیە ئەمە بەلای بینایەکە ئاڕۆین بۆکو ناحەی ئەوەی کە تەحملی وەزنی خۆشی بکە خەتەرە، نەخوازە بوومان لەرزە لێی بە. ئەمەش بابەتێکی کێیە هەر لە مەسەلەی بێرینگوڵە کە هەمووی بەڕاستیەکەی خەتەرە لێرە بیناگۆڕین مەسەشوایکە بە مەکتەبەیکا بە بەڵێ شتی تر. مەزوعەیەک بینا لە کوردستانە ئێستا کراوە کە خانووە ئێستا لەم ساڵانی ئەخیرا کە بە هەیکەلی ئیکەن و لە ڕێگای مەکتەبە ئیستیشارەکانەوە بە شێوەیەشی تەندروست بیلەوە کرێتەوە کە ئەم دیزاینە بۆ ئەو کراوە کە تەحملی بوومە لەرزە بکە. سەیفە ئەتوانی بڵێ بینایەکی کوردستانە تەسەور ناکەم 105 بێت. تەسەور ناکەم هەموو ئەو سیتیانەی کە بە هەیکەلی کراوە بە دەست پەنجەی دەسەژمێرێ. یعنی ئەوەی کە هەندەسیەن ئێوە بەدڵتانە و معایرەکانی بینایتە لە 105 بەڵێ زیاتر نییە. ئەوەی کە بەشەمە وەزارەتێکی شارەوانیمانەیەکێک لە قەرەباڵغترین و پڕکارمەندترین وەزارەتەکانی ئەم وڵاتەیە. یعنی چەند ساڵە نەئەبوو ئێمە ئەمانەمان چارەسەر کردە؟ ئەگەر ینی بینە سەر ئەوە ئەمە هەمووی یەک پاکێزە، ینی ئەبێ هەمومان بە یەک ئاواز بخوێنین بۆ ئەوەی شتێک پەیڕەوێک دروست ببێ کە ئیتر هەمومان لەسەر ئەو پەیڕەوە ئیش بکەین. ینی ناکرێ مەسەلا وەکو کاراوار باسی کرد مەیزنەری ئەوە قەراری لەسەر دراوە هەمومان ئەزانین کانی ئەلفوبێی هەندەسە پێمانەڵێ کە بەرگەی هێزی ناگرێت. ئیتر ئێمە بەڵام سیرەکەی هەتا ئێستش هەر دروستەکە. باشە مامەستایەکی زانکۆی کەنت لە بەرنمەکانی پێشوو کە ئێستا لێم مایەوتی وەڵا لە سا هەشتای بینای ئەم وڵاتە ئەگەر بە پرۆسیجەرێکی هەندەسی وردا پیاە بچیتەوە بەکەڵکیەوەە هەڵیا بژیت. بڵێ بۆ قسەکەی تەزدیقەکەیت 100% تەزدیقەکەم چونکە ئێمە ینی ئێستا ینی پاکێجێکمان هەیە کە لە بیدایە دەست پێکە لە کوێوە کە تۆچ ئیجازە وەرەگری بیدایەت ئەبێ کەشفی شوێنەکە بکەیت. کەشفی شوێن یعنی چی؟ یعنی پێوترێت تەقریری سۆیل تەقریری توربە، یعنی ئەبێت تەقریری توربە لە ئەلفەوە بۆ زیێت چونکە ئێمە هەمومان بیستومانە ینی بێرین کەپاستیمانەیە خۆی ئەو خاکە بەرگەی چەندێ تەن ئەگرێ، ینی لە مەتر مڕەبعێکا بۆ منە چەند تەنی بخەیتە سەر ئەو خاکە بەرگە ئەگرێ 10 تەن 20 تەن 50 بۆ کرێ. ئەمە توێژینەوەی ینی ئەبێ تێز بکرێ فەحز بکرێ ئەکرێ ئێستا خۆشبەختانە. بەڵام لەگەڵ ئەوەش تۆ بێ فەحسی چی بۆ بکەی؟ ئێمە کە بوومە لەرزە دروستە بێ قسەیەکی لە ناو مهندیسەکانە ئەڵێن بوومە لەرزە نییە کە خەڵک ئەکوژێ بەڵکو بینایە خەڵکە کوژێ، ینی کەواتە ئەگەر خەڵک بکوژرێ بەبێ مهندیس تاوانبار بێ. بەڵام ئێمە بەس بە تەنها مهندیس لە کەوانەیەەکە یەکێک نییە لەو نەفری کە ئەم بینایە دروستەکات، چکە لەو بینە دنیای نەفری دیکایە. تۆ کەسێک مختصد ئەوێ بە جیۆتەکنیک، کەسێکی مختصد ئەوێ لە معماری کە نەخشەیەکی ڕێک و جوانت بۆ دروست بکە کە شارەزای لە بوومە لەرزە زانیا هەبێ. تۆ ئەوڕانەری هەموو تیمەکە بێ ئەندازیارەکە بێ ئەندازیارێکی شارستانی بێ. ئەندازیارە شارستانەکە هێت خەریتەی ستراکچەری شوێنەکە دروستەکە، دیزاینێکی بۆ کا بە گوێرەی ئەو بوومە لەرزەیە ئەو هەژانەی کە هەیە لەو شوێنە دروستە بێ. لەسەر و هەموو ئەمانەوە تۆ ئەبێ بێیت ئەم شتانە کە کراوە بێ وەکو خۆی تەطبیقی بکەیت. و بێزگەلەوە ئەبێ مهندسی داما و چوزانە کوواڵەتی ئەم کەرەستەیە ئەم کەڵە چیمە ئێستا کارڕەنج ئەم شیشە ئەم دوو شیشەمان هەیە، ینی بۆیە هێنامانە بەرنامەکە بۆی تر یانی بە زمانی زۆر سادە باسی بکەین. ئەمە مەوزوعی تەنفیزە، قۆناغی تەنفیزی ئیشکردن کاتێککە تۆ چتە سەر مەوقع ئەگەر ئەم شیشەت بینی باشە ئەم شیشەت بینی یعنی ئەو ئەمە لە ناو جسرەکەدا ئەنرێ یاخود لە ناو دنگەکەدا ئەنرێ بۆی شیشەکان شیشە
ئینەکان پێکەوە ببەسێتەوە ئەوانەی کە بە شاقۆلی دانرێت ئەگەر بێت و ینی وەکو وایە تۆ پشتێنێک قایشێک ببەستی قایشەکە کونەکە دەرزیەکە نەکەی بە کونەکەیە ئەو وەختە بۆ خۆی ئەکرێتەوە وانە ئەجا ئێستا لێرە ئەمە بۆ خۆی ئەکرێتەوە کە کرایەوە چکە ئێمە زەخت زیاترەکەوێتە سەر جسر سەر دنگە ئێمە ئەڵێن چی ئەڵێن ئەمە کامیان بەرگەی بوومە لەرزا ئەمەیانە ئەمە بە گۆشەی 135 خوار کراوەتەوە کە ئەبێ بەم شێوەیە بێ ئەمە ئێستا سبێنە بڕۆ سەر مۆقیعەکان بیبینە بزانە چەند شیش ئاها دروستەکرێت چەند قەفیز ئاوا دروستە وڵی بینەرانی بەڕزیتر خۆتان حکم بن ئێستا لەو شوێنەی ئەمە کەم نییە لەو شوێنەی خۆزگە ئەوەش هەبواە ئەمەش ئەوەش هەبواە تاوان بمبورە حەزەکەم ئەم ڕسمە پیشان بم ئەمە بینایەکە لە دەربەنی خان ڕووخاوە لە 2007 باشە ئەگەر کامیرەکە بێتە ئێرە و جەنابیشتان شایەتی بن کە ئەگەر قەنفیسێکتان لەم مەسافەیە بینی کە نزیگەی 70 سانتیمە ئەزانی کۆدی عراقیڵەچی لە نزیک سپۆرت هەرتیانیتر چۆن ناڕانی بەڕست سەیریکەن 70 سانتیم نە لەمەی تێدایە نە لەمەی تێدایە کە ئەمەیان بەرگەی بوومە لەرزاگرە کەواتە هیچ نەبێبات تۆزە ئەو تۆزە سوودەم بۆ بینەران هەبێ بینەرانی بەڕێزیتر هەر بیناتان دروست کرد بڵێن کاکە لەمەیان کاگرانج ئێستا قەفیزەکە چی لەکەن ئێستا وەستا بۆ حەزی لەوان ئەوە تۆزێک زەحمەترە دروستکردنیوان ئاسان ئەنجام مۆزوعەکە لێرە چییە ئێستا فێربوون چیەکەن من هەر لەو شوێنی کە ئەم سامپڵم لێنە ئەچ یەک دانیان والەیەکە ئەویان ئاوهالەیەکە نیوەیەکە ینی ئەزانی چۆنە ینی مراقبە باش ئەمە وەزیفەکەی کە ئاوا وەکو ئەمەنەی کرد وەزیفەکەی خۆی جێبەجێەکە یەکەم شتە زەری بەبەرەکەوێ ئەو دنگە یەکسەر دنگە کە کرایەوە سەقف دانی شێت و ئەوی لە ژێر ئەمە بەبێ استثنا لە بینای حکومی و بەرهێنان و هەمووی هەیە یعنی ئەم غەڵەتە هەیە بەڵام ئەو بینانی ینی الحق مەشارع هەیە من مەشروع ئەزانم 45 مهندسی بەسەرەوەی لەوش مەشروعەیە زۆر زەحمەتە شتی وا ڕەت بێ غەڵەتی وا ڕەت بێ بەڵام مەشروعیش هەیە بڕۆ بەیانی تا ئێوارە مهندیز نبینیتەوە دراوەتە دەست وەستایەک کە لە دەرەوەی وڵات هات و هیچ دڵی ناسووتێ بۆ وڵاتە سبێنێ هەر لێرە نابێ پارەی ئێرە وەرەگرێت و ئەڕاتەوە هەر مهندسی لەسەر نییە ینی لەو بڕۆ سبێنێ بۆ خۆت لەگەڵ یەکێک لەو کامێرەمانانە بگەڕێ بزانە یەک بە ئەطرافی هەولێرە بزانە چەند مەشروع هەیە ئاوها بێت چەند مەشروع هەیە ئاوها بێت یعنی هەر بۆ نمونە ئەگەر ئێمە کەسێک لە علمی هەندەسەش نەزانێ ئەمە یەکێک لە ئاماژەکانە ئەگەر ئەمەی تیان نەبوو کەواتە حسابی بوومە لەرزە نەکراوە ینی وەکو تەسمیم کراوە وەکو تەسمیم وەکو تەنفیز وەکو جێبەجێ تەنفیز بڵێ وەکو تەنفیز بڵێ نەکراوە بە هیچ شێوێک نەکراوە کەواتە لابد ئەبێ ئەمە جێبەجێ بکرێت لە ناو دنگا بە تەکید کاگرنج لە جسرەکانی حتا شیشی جسر ئێمە ئەبێ وەکو هوکی بکەین بیچەمێنینەوە ئێمە هەمومان نەزانین کە کۆنکریت آخر جسم لەکوێ بۆیە هوک زۆر بیمە هوک یعنی ئێمە جسرێکی درێژمان هەیە ئەم جسرە لە کۆنکریت و لە شیش پێگێت کۆتایی شیشەکان نابێ بە قرتێ ئەبێ هوک بکرێت بنووسێنرێتەوە ینی زۆر بە زمانێکی سادە ئەگەر بیڵین کۆنکریت تەحملی هێزی پەستانەکە کۆنکریت بەڵام شیش تەحملی هێزی چیەکە ینی ئەچەمێتەوە ئێستا بۆ ئەمانەمان بۆ باسەکەن یعنی ئەمانەتان بینیوە کە جێبەجێ ناکرێ مامەسا هاوار لە وڵاتەدا سەیریکە کاکەڕانس خۆی دوو ئالێت هەیە ئالێتیشیان هەیە تا ئەو مەرحەلەی کە تەسمیمەکرێ ئالێتیشیان هەیە چێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە لە هەر یەکێک لەمانە خەلەل هەبێ لە کاتی بوومە لەرزە زیانەکان زۆر زیاترە بێت لە حەدی طبیعی لە زۆر بەشیان خەلەل هەیە طبعا ئەمەی کرد کاکە باسێکە ئەمە کێشەیەکە کە لە ئالێتی تەنفیزە هەیە لە ئالێتی تەسمیمیشە کێشەمان زۆر هەیە کاکە ئاماژەی بە شتێکی زۆر باش کرد کە هیژەوەیە کە لە یازال مەکتەبی استیشاریەکان بەنابەنە بەر پرۆگرامی هاکراو کڕاکراو بڵین ئەم پرۆگرامانە هیچ جۆرە سیقەیەکی لەسەر نیە و هەر لەسەر ڕۆژەڕوا و ئەمانە هیچ ئەپدەیتێکی لەسەر نییە هیچ سیقەیەکی لەسەر نییە کە تیاشایەتی ئەوەی کێتە بەردەستی من تایەتی بینایی زۆ بەرزی پێکراوە کە زۆر خەتەرە کە هەر ئەزمموی ئەوەشی نییە و پێشی جێبەجێش کراوە تیاشی جێبەجێش کراوە کەواتە ئالێتی دیزاینا ئێمە خەلەلمان زۆرە
لە ئالێتی تەنفیزیشە هەمانە لە هەردووچیا ئەگەر بین ئێمە تەواوی قسەکانمان بۆ بێ کە هەنگاوێک بەرەو باشتر بینین ئەبێ دەستکاری هەردوو ئالێتەکە بکرێ بەڕاستێکی تصمیمیش و تەنفیزیش لە تەسمیمیشە و لە تەنفیزیشە تەسمیم لە کوردستان ئێستا چی لێ هاتووە بە تەواوەتی لە ناو دایرەکانە قۆڕخ کراوە دایرەیەکی معنی لەمەشا گەندەڵی بەڵێ دایرەیەکی معنی بە تایبەتی ئەبێت تەسمیمەکانی لای مەکتەبێکی استیشاری بێ دایرەیەکی کە بێ لای مەکتەبێکی کە بێ ئەگەر ئەم قسانی من وانە ئەتوانەوە دایری وەبەرهێنانە داوای لیستێ بکەن بڵێن لەم چەند ساڵی کە یەوە ئیشی وەبەرهێنانتان کردووە لیستێکمان بنێ بۆ ئەو نووسینگە ئەندازیارانەی ئاگاتان لەمانە هەیە لیستێکمان بنێ بڵێ ئەو نووسینگە ئەندازیارەی کە تەسمیمیان کردووە بەڵێ ینی ئاگادارکردنیان نردووە بۆ ئۆفیسێکی ئیستیشاری و تویانە معقول نییە لە یەک شار 23 مەشروعی ئیستیسمار هەیە پرۆپۆزاڵەکەی 21 دانەی یەک ئۆفیسی ئیستیشاری حاضری کرد ئەگەر ئەو احتیکار نەبێت چییە؟ لەسەر کاک دکتۆر ئێمە لە نووسینگەی خۆمان پرۆژەیەکمان هەبوو لە شوێنێکی بەرچاوی ناو هەولێر چەند جارێک ئەو تەبانە و نەخشانەکە تو تەواو دەکەی دەستە لیژنەیە کە مۆڵەتی بینە زۆر بەڕێک و پێکیکەن یا جاری وایە پێویستی بە عادە نەزەر هەیە لە شەریکێکی ترە بێ پارەی تر بێ ئەو بزانە کاگرند عفو چەند جارێک ئەو نەخشانە کە هیچ نەچێشەی هەندەسی هەبوونەی چەند جارێک ینی دایانگۆ دە غەڵەتی تێدا ئەوەی لە ئاخیری لە بۆمان ڕوون بۆ یەک لەو لیژنانە کە بەداخەوە قسە دەکەم لە دەرەوە نووسینگەیەکی ئەندازیاری هەیە بۆ ئێمەش ناچار بە صاحبی پرۆژەکەمان گوت ئەوە نەخشەکان بڕە باب ئەو مەکتەبە بۆ بکە یعنی کە بردێ لای مەکتەبەکە عیبی نەبوو بەڵێ بەداخەوە ئەم هەموو عیبیان لێ دۆزیتەوە بووی لە شوێنێکی دیاریکراوە بکێ ها بەڵێ زامن وا مەزانی هەر دەرمان سەرفەکرێ لەهەندەسەی تایبەت کەواتە نەخشە ژوە لە هەندەسە زۆر خراپ ێ باشە مە عاقیبەتی چییە بێت یعنی ئەم تخوا با بچمە ئەمریکا ئەچمە ئەمریکا بزانین ئەم گفتوگۆیی کە گوێت لێبوو ئەگەر بەپەلا خۆمان دکتۆر سامان عەلی تۆژەر ڕایشکار لە بواری دیزایانی بیناو باڵەخانەکان بۆ بوومە لەرزە کە ئێستا لە ئەمریکایی شەکەی ئەم کارەساتەی کە ئەیبینی لە بواری بیناسازیە لە نەخشا لە نەبوونی چاودێری چیت پێڵێ ئەگەر دوور بە کارەساتێکی بوومە لەرزە ڕووبا چیت پێڵێمە کە گوایە بە قسەیەمان لە سەدا هەشتای بیناکانی کوردستان هیچ مواسەفاتێکی بینایتیانە نەک مەقاومەی بوومە لەرزە زۆر سپاس کاکڕۆن خۆشحاڵم کە لەگەڵ جەناب و بینێرەکانتان ئەوەی کە پێوترێ فەوزایەکە لە کوردستانە هەیە لە هەر لە تەسمیمەوە بیگرێ هەتاوە بوو تەرکیزکردن پێشەوەی بچمە سەر تەفاسیلی کاتم بێتێ دەچم دەست لەسەر برینەکان هەم لە تاوەڕەکانمان کە دروست دەکەن نیشتە جێبوون هەتاوەکو بینا حقوقی و ئەو بینانەی کە چەند لە هەشتاکان و لە هەفتاکان و لە شەستەکانە دروستکراوان دەزە خەمە سەر هەمووی بەس پێشەوە حەزەکەم دووشت هەیە کە وترا ڕاستی بکەمەوەکو تەفاسیلێک ئێمە کە دیزاین بۆ بوومە لەرزە دەکەین دیزاین بۆ پلەی ڕێکخەرێکی دیاریکراو ناکەین لە تەسمیمە یاخود عیلاقەیەکی اینە لە بینی PGA و مەسەلەن پلەی بوومە لەرزەکە PGA کە لە شوێنێکا بوومە لەرزە ڕۆئەدا PGA لەو نقطەیە کە بوومە لەرزەکە ڕۆئەدا شتێکە و کە 100 کیلۆمەتر لەولا ئەوڕۆی شتێکی ترە ئەوە حەزەکەم بە ڕوون بێ لای برادران دووەمیشتی شەوەیە کە مەسەلەن بۆ نمونە هەمومان لێرەدا متفقین لەسەرەوەی کە ئێمە کێشەمان هەیە کە ئێمە مەسەلەن بۆ نمونە مەشاکیلمان هەیە ترسی بوومە لە زەمان لەسەر هەیە بەڕاستی هەندێک کەس هەیە ئەوێ وای پیشامدا کە ئیتر دنیا شامی شەریفە و دەست خەینە ژێر سەرمان و لێ بخەوین و پاڵ دەینە و تاوەڕەکانمانەکەوێ چەند ساڵە دروست کراون کێشیان نییە و لە هیچ ڕۆیەکەوە کێشەمان نییە یاخود ئێمە لەسەر خەتی بوومە لەرزەنین و پێویست ناکە بترسینەوەمانە بەڕاستی ئەو پێم وایە شتێکی بەرپرسیارانە نییە پێویستە ئێمە لە مەجاڵەکەیان ئاگامان لە یشەکەیە خەڵکی لێ ئاگادار بکەینەوە ئەوە نقطەیەکە دووەمیشتیش کاگرنج بەڕاستی من لە مەشاکیلەکانت بۆ باسەکەم هەر لە ڕێگە پێدانەوە لێرەکانە هەتاوەکو تەنفیسکردن و دیزاینکردن بە مەرحەلەیەکی زۆر ئاڵۆزە ئەڕوات لێرەکانە لێرە لە ئەمریکا لە زۆربەی وڵاتانی ژوە ئیجازەکردان بە بینا هەرەوە ئاسان نییە بە چەندین پرۆسەیەکی دوور و درێژە ئەڕوات تەسمیمکردن پێڵم بەس پێمەکەنا خۆ لە کوردستان بە حساب کۆدی ئەمریکی بەکاردێ ناکەوانیە کاگرنج من وانە بەڵام زۆر بیناکە دروستە کۆدی عێراقی تازە لەسەر ئەمریکیە بەڵێ بە حساب ئەمە کۆدی ئەمریکیە تخوا هیچی لە ئەمریکیە چێ ئەم پاشاگەردانیا
کاگرنج ڕاستە من لە ئەمریکا زۆر 10 ساڵە توێژینەوە کەم لە چەندین پرۆژەی گرنگا کە لەلایەن حکوومەتی ئەمریکا فەندکراوە لەم بوارەدا ئیشەکەم بەس لە کوردستانیشا ئیشەکەم چێکی ئیشی خەڵکەکەم و تەسمیمیشەکەم بەڕاستی فەوزایەک لەو ڕۆ دروست بە هەر کەسێ مەسەن بڵێ وڵا ئێمە لە کوردستانە لەسەر کۆدی ئەمریکی ڕۆن ڕاست نییە ئەمن بینیومە مصمم بینیەوە و توێتی لەسەر کۆدی هندی ئەڕۆم لەسەر کۆدی تورکی ئەڕۆم لەسەر کۆدی میسری ئەڕۆم لەسەر کۆدی ئێرانی ئەڕۆم لەسەر کۆدی ئەوروپی ئەڕۆم هەیە لەسەر کۆدی ئەمریکی ئەڕۆم ئەمە هەموو هەیە لە کوردستانە شتێکم پێ بڵێن کە ئیلزام کات مهندسە ئیلزام کا بەوەی کە بڵێ لەسەر کۆدی ئەمریکی یعنی مەسەڵەن قانونێکم پێ بڵێ لێرەکانە کۆد و ستاندارد هەیە کاگرنج کۆد و ستاندارد ڕێنمایی ئەدا بە ئەندازیار ئەم کۆد و ستانداردانەوە لەلایەن جێتە شارەوانەکانەوە لە خۆ ئەگیرە ئەبێ بە قانون لادان لەم کۆد و ستانداردادا ئەبێ بە تاوان و سجن و محاسبەی بەدواوێ لە کوردستانە ڕێنمایەکی حکوومەتم پێ بڵێ کە بڵێ مەسەلەن بۆ کۆدی ACI یاخود کۆدی ئەمریکی بەکارنهێنی ڕوبەڕووی چ حقوبەیە گەبیتەوە شتی وامان نییە ئەوەی کە لە فۆزانەی کە لە بواری تەسمیمان هەیە دووەم شتیش بەڕاستی کوردستان کۆد هەیە یا هەڕەمەکیە ئەمەی کە تۆ بینی و تو ئەی بینی هەڕەمەکیە کاگرنس هەڕەمەکیە من خۆم لە مەجالەکەدام ئیشەکەم هەڕەمەکیە کاگرنس موسەمیممان هەیە لە با من یەکشتە پێ بڵم تەسمیمکردن بۆ بوومەلەرزە کارێکی ئاسان نییە کاگرنس پێویستی بە باگراوندێکی علمی زۆر فراوان هەیە هەروە ئاسان نیە زۆر لە کوردستانە زۆر جار هەندێک موسەمیم هەیە هەندێک کەس هەیە ئەندازیار هەیە سەیری دوو ڤیدیۆ یوتیوبەکە کە مەسەلەن بۆ نمونە چەند پەرامترێک لە سۆفتوێرێکە داخڵەکە و خاتوو خۆی ناو موسەمیم و تاوەری زۆر بەرز تەسمیمەکە کە لە ڕاستیدا ئەو کارەساتە لەویا کاگرنج ینی هێزی بۆمەلەرزە هێزێکی لە ڕادە بەدەرە هێزێکی داینامیکی تاوەری تەنفیزکرا و بینیوە کە نەخشەکەی ترساندبیتی ئێستش بترسی لە مەسیری ئەم تاوەرە تەمیمە چۆن خەوی لەکەوێ شەو چۆن خەوی لەکە ئەو بیناوە ڕۆیشتووە کاگران سووا بکاتم بەرێ بسمە بینیوتە تەنفیزیش کراوە و نەخشەکەی هی ئەوە نییە بەدڵنیاییەوە کاگرانز ئێمە کە بینا کاگرانز ئێمە کە بینا بۆ بمەلەرزە تەسمیمەکەین بهێنە بەرچاوی خۆت ئامێرێکی کارەباییە لە ئامێری کارەباییە ئێمە فیز دائنێن ئەو فیزەیە کە مەسەلەن ڤۆڵتێ بەرزونزمی کرد فیزەکە ئەسووتێت ئامێرەکە سەلامەت و فیزەکە ئەگۆڕیت لە هەمان تەسمیمی بوومەلەرزەیە ئێمە هەمان شتەکەین لە کاتێکا کە هێزێکی ڕابگوزەرە زۆر بەقوتە دێت و دەڕوات ئێمە ئەبێت لە بیناکانمانەکە زۆر مهندیزەوە نازانێت یعنی زۆربەی ئەو مسلمانانەوە نازانن کە دەست چەند فیزێ دابدرێت لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیە ئەو هێزی بوومەلەرزەیە لە بیناکەتا لەو فیزانەدا خاڵی بێتەوە کە تەسیر نکاتە سەر بەشە ڕئیسەکانی بیناکەت ئەوەمان نییە زۆر جار هەندێک کات مەسەلەن من تەسمیمەکەواتە بەپێی لۆجیکی تۆ بێت بەپێی قسە زانستیەکانت بێ بینا ئەگەر مقاومەی بوومەلەرزەشی بۆ کرابێت ئەگەر بە علمی نەکرابێ هێشتا مەترسی ڕوخانی هەیە ئەی ئەگەر بینایەک هەر هیچ حسابی بۆ نەکرابێت وەڵاوە کارەساتە کاگرنج ینی بەڕاستی من ئەڵێم چی وەکوتم زۆر بینامان هەیە فیزیتیان نییە وەکو بڵێمەوەی ئەو فیزە کارەبایان نیە بەس هەندێک لە مێمبەرەکانی هەندێک لە بەشەکانی بینا دەبێ وەکو فیز بەکاربێنێ بزانی لەکوێ داێنێ زۆر جار هەیە فیزەکە لە هەموو بەشەکانی تری بیناکە بە قوترە چی ڕۆدا ئامێرەکە دەسووتێ بیناکە دەڕوخێ ئەوە زۆر حاڵەتە من بەدیم کردووە لە بیناکانە دووەم شتیش کە جەماعەت دەستیان خستە سەرەویژەوەیە با من هەر تەسمیمێکی جوان بکەم با من تەسمیمێکی باش بکەم لە ڕووی ئەندازیاریەوە لە ڕووی بیناسازیەوە تەسمیمێکی جوان بێ کە ئەو تەسمیمە چۆ بواری جێبەجێکردنەوە و جەماعەت پێشانیاندا هوکێک دائنێم شتێ دائنێم قەفیزێ دائنێم کە قەفیزەکە جێبەجێ نەکرا ئیتر تەسمیمەکەی من مانایەکی نامێنێت بەڕاستی جەماعەت باسییان کرد کۆنکریت مەوادێکی ڕقە ینی پێویستەکە مەسەلەن بۆ منێمە بیناکان مەواد تەسمیم بکەین کە خەواسێکی لاستیکیان هەبێت ئێمە چۆن واکەینەوە خاصە لاستیکی هەبێت و لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیە بلێرێتەوە نەڕوخێت یەکێ لەو شتانە شێوازی دانانی شیشەکانە لە ناو بیناکەدا ئەمە زۆر تەسمیمەکەم کابرا دێتەوە بۆ منیان کابرای مقاولەڵێ دکتۆر کاکەگیان وەڵی ئەم شیشە دەسەگرێ ئەم شێوازە شیشە دەسەگرێ من ئەم شیشە چۆن بێن بکەم ئەم شیشە چۆن بچەمێنمەوە لەوێ ئەم هەموو قەفیزە چی ئەم هەموو نازانم چیە لەوێ یعنی دەستی وەستا و کرێکاری ئێمە ڕانە هاتۆلەوەی کە شتێکی ئەندازیاری جوان پێشکەشکە هەر لەسەر شتە پۆخڵەواتێکە ڕێهاتووە کۆ قەفیزەی کە پیشانیاندا جەماعەت کە ئاسانە و یەکسەر باشە ئەگەر دکتۆر من پرسیارێک لە ئێوارەوە لە ڕوودا و بڵاوەکەمەوە بڕوا ناکەم پرسیارێک هیچ پرسیارێک هەڵە نییە بۆیە جارێکی ترم پرسیارەکەمەوە و پرسیارەکە لە کێ بکەم خۆ پرسیارەکەم لە بەقاڵێک نەکردووە لە دکتۆرایەکی ئەندازیاریەکەم مەسەلەن مەبەستم کە ئەڵەم بەقاڵی لە بەقاڵی هەزانێ بێ پرسیاری بەقاڵی لێ بکەی من ئەم پرسیارە لە مهندسێکەکەم بینەرانی بەرز بیناکانی هەرێمی کوردستان بەپێی ئەزمموی تیۆری و مەدانی خۆت لەگەڵیان مقاومەیان بۆ بوومەلەرزە چۆنە بترسین لە بینا حکومیەکانەوە تا بینای وەبەرهێنان تا بینای ماڵان
بە دڵنیاییەوە پێویستە بترسین کاری ڕاست ئەوەیە خۆمانی بۆ ئامادەکەین بینا هەیە لەم سلێمانی هەولێرەیە 3 تابقە و 12 ماڵی تیاژە هەر تابقەی 4 قات و بە بلۆک دروست کراوە کە هەمومان متفق بوون لەسەرەوەی کە بلۆک شتێکی خراپە بینا هەیە وەکو وتم لە تەسمیمەوە ڕاحی تۆش متفقی کە خراپە کاگرنسخوا باش شتێکە پێ بڵم کە هیچ ڕقابەیەک نییە لەسەر بینا هەبوو لەم هەولێرەیە من تەسمیمم کردو چەند تابقێک چۆتە سەرەوە لە دوای ئەوە مصەمیمە هاتەوە توێتی وەڵام نەتوانم بە ساحەبی لە قاتەکانی سەرەوە دسرەکانت بۆ لابەرم خۆشبەختانە کابرای خاوەنی ڕازی نەبووە ئەنی ئەم شتانە ئەکرێت مەسەلەن مصەمیمێکی تر دێڵە فڵان شتت دەتوانم بۆ لابەرم فڵان شتت بۆ بکەم کە هیچ ڕابطی نییە بە هەندەسەوە ینی پێی پرسیاری لەکەی لە چ ڕوویەکەوە بە چ کۆدێک یعنی ئەڵێ ئەوە نیە لە فڵانە شوێنەکە الحکمۆلی لە ئێمە تازە ماڵەکانی کەتیا ئاژین بلۆکە قەدەرمان بلۆک بووە وەنیە ئێستا چی بکەین ممکنە بیناکانمان تەقویە بکەین کاگرنج بە دڵنیاییەوە ئەکرێ ئەو بینا بلۆکانت لەوانێت تەقویەکردنیان زۆر ناڕەحەت بێت ینی کارێکی ئاسان نەبێت وەکو جەماعەت باسییان کە یەکێک لە سارەسەرەکان ئەوەیە کە ئەم بینا بلۆکانە کە دروست دەکرێن شیش لە بینیانەدا بدرێ ئێمە ئەم بینانە خەواسێکیان هەیە لە کاتی بە کەمترین لەرزە دەست لێک بەرەدا دیوارێ بەم لا دیوارێ بەولا دیوارێ بەولا ئەڕات سەقفەکە گوێتە خوارەوە شیش دابرێ لە بینی تەبقاتەکان یەکێکە لەوە هۆکارانی کە وا ئەکات بیناکە بەرگەی ئەم لەرینەوەیە بگرێت ئەمەش لە حاڵێکە ئەم هەتاوەکو بە گوێرەی کۆدی ئەمریکا تاوەکو ئەگە شیشیش دابنی لەبەر لەگەڵ تەبقاتی لەگەڵ چینەکانی بلۆکەکانە تەنها لە شوێنێکا ڕێگەی پێدراوە کە منتیقەکە شاخاوی بۆ لەسەر بەرد یعنی نەک لەسەر گڵێکی فشل هەتا ئەگەر شیشیش بۆ دانی ئەو ڕێک بینایە بە گوێرەی کۆدی ئەمریکی ڕێگەی پێ نەدراوە دروست بکرێت لەو ناوچەی ئێمەدا کەواتە لەمە بەدووا بێ شیش بخرێتە بینی بلۆکەوە شیش بخرێتە بینی بلۆکەوە زۆر باش زۆر بە دەقات باشترە لەوەی کە ئێستا هەیە لە کوردستانە یان ئەگەر ماتریاڵی تر هەیە کارگەی بلۆکەکان بیگۆڕن بۆ ماتریاڵی تر کە لە دنیادا چی بەکاردێ بکرێ بەوە وەنیە خۆ ئێمەش لە چارەمان نەنووسراوە تا دنیا هەرە بە بلۆک بەکاربێنێن لە ئەمریکا ژێم بینای مەسنری لە زۆر شوێنە کە ترسی بوومەلەرزەی هەیە ڕێگەی پێنەدراوە دروست ناکرێت زۆربەی بیناکانی خانوخانی ماڵان لێرە لە تەختە دروست دەکرێت تەختە چەند خەواسێکی باشی هەیە لە ڕووی بوومەلەرزە وەزنی سووک ئەگە وەزنی سووک بوو ئەو تاودانەی کە تیا دروست دەبێ هێزی بوومەلەرزەی کەمتر تیا دروست دەبێت تەختە بەراو بە بلۆک و ئەمانە مرونەتێک ینی خەواسێکی لاستیکی باشتری هەیە هەموو خانوەکان بۆ دروست دەکرێن ئێستا لە سلێمانی بوومەلەرزەش و ڕەشە باشمان هەیە بەپێی نەخشە لە زۆنی بوومەلەرزەیان ڕەشە باشمان هەیە لە پێنجۆن بە هەمان شێوە ینی لەو شوێنانەی کە زۆنی بوومەلەرزەیە تۆزێکی تر بۆم باس بکە لەما ئەبێت چی ئیجراعەتی تازە بکرێلانی کەمەوە غەڵەتانەی کردمان بۆی لەمە بەدووە یەکسەری کۆنفرانسێ بکرێ یا لیژنەیەک پێداچوونەوە کۆت دەستنیشان بکرێ چی بکەین زۆر سپاس کاگرانجێکە لەو شتانە من لەگەڵەوەشە بەڕێوەبەری جێبەجێکاری چاپتەری ACI پەیمانگای کۆنکرێتی ئەمریکیم چاپتەری کوردستان کە کۆمەڵێک توێژەر و کۆمەڵە مامۆسای زانکۆ کۆبووینێتەوە لەم ڕۆژانەدا ئیشەڵا لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەرکشۆپێکمان دەوێت بۆ ئەوەی بتوانین نەخشە ڕێگایەکدا بنین یەکەم بۆ بینا تازەکانمان چی بکەین دووەم بۆ بینا کۆنەکانمان ئەو بینانەی کە دووقات و سێقاتن لە کۆڵان و جادە و شەقامەکانەدا بوونەتە مزگەوت بوونەتە دوکان بازار بوونەتە شوێنی لە جوانی بوونەتە مەکتەب خەستەخانە بچی بکەین بۆ ئەم بینانە چۆن هەڵیان سەنگێنی تا ڕادێک من لەسەر پرۆژەیەکە ئیشم لێرە لە ئەمریکا لەلایەن حکوومەتی فیدراڵەوە فەندکرا بۆ ماوەی 7 ساڵ ئیشمان کرد لەسەر ئەوەی کە طریقەیە بدۆزینەوە بۆ ئەوەی لە شارێکی وەکو سلێمانیا بۆ منە 10,000 بینات هەیە لە ئەم 10,000 بینایە چۆن بتوانین بە ڕێگەیەکی خێرا هەڵیان بسەنگێنی بزانین لەم 10,000 بینایە چەنی زۆر خەتەرە کە پێویستە ئیلزام بکرێ خاوەنەکەی لە ماوەی ساڵێک 2 ساڵە چارەسەری بیناکەی بکە ئەینا لای بێت یاخود مەسەلەن بۆ هەندێک بینە هەیە خەتەریان کەمترە ئەوە لەوانم کاتێکی زیاتری دراوە پێ بۆ ئەوەی 5 ساڵی دراوە پێ کە لە ماوەی 5 ساڵە بێ خاوەنەکەی علاجی بیناکەی بکە ئەگەر علاجی نەکات ئەبێ لای بەرێ بیناکەی ئەبێ بە شێوازێک تیمێکی ئەندازیاری مختص بێنێ بیناکەی بۆ هەڵسەنگێنێ تا چەند بۆ ڕادەی بوومەلەرزەی لەسەرە کەواتە ئێستا ئەبێ خەمی پلەیەکی ئێمە لە وڵاتەدا لەبەرەوەی بە پێی قسەی ئێوە کە بێگومان لە پاشخانێکی زانستیەوەیە ئێمە لەبەردەم مەترسی گەورەداین بەهۆی بیناکانمانەوە نیە؟ بەڵێ کەواتە ئەبێ لە تەرتیبی ئەولەویاتی حکوومەتە بەپەلا مەسەلەی دانانی کۆت مەسەلەی گۆڕینی سەرتاسەری
لە سیاسەتی شارەوانیەکانە بۆ لە پێدانی مۆڵەتەوە تا کلیل وەرگرتن ئەبێ هەمووی پیاە بچینەوە. تخوا لەو ئەمریکایی تۆە با خانوو بۆ خۆ دروستکەی، هیچ کەسێک دەتوانێت بەبێ حکوومەت بە ئارەزووی خۆی خانوو دروستکە، خۆی ئازاد بێ مهندسی سەرپەرشتیارەگریا نایگرێ؟ کاگڕنج ئەگەر لەم ئەمریکایادا لە هەر شوێنەکە خانوو دروستکەی بەبێ ئەوەی موافقەتت هەبێ بەبێ ئەوەی ڕقابەی شارەوانی و جیهەتە حکومیەکانی لەسەر نەبێ ئیلیگەڵە، ئیلیگەڵ واتە ناقانونی و لێرەش ئەم پرۆسیجەرە هەیە. بەڵام لە تەنفیزا شتێکی ترە. تۆ مهندس سەگری کاکە مهندس ئەوەتان جەناب دکتۆرات لە ئەندازیاریە پێ مەڵی خانووی بلۆگ هەمووی غەڵەتە، هیچ مقاومێکی بۆ بوو مەلەرزە نیە. تەنانەت مۆدڵێکی دروست کرده بوو دکتۆر سەردەشت، بەرگەی تەقینەوەی غاز ناگرێ، بەرگەی بوو مەلەرزە ناگرێ، بەرگەی ڕەشەبای بەقوت نەگرێ. کەسیش پێی نەوتوین ئێمە مهندسیش سەرپەرشتی کردو. ئەی ئەمە ناوانەیەکی کاگڕنج لێرەکانە وەکوتم ینی وەکوتم زۆنەکان دیاری کراوە لەم زۆنەیە ئەڵێ مەسەلەن ئەم جۆرە لە تایپە بینا ڕێگەی پێ نەدراوە. اینجا کە ڕێگەشی پێدراوە جا خانوو دروست دەکەی بە 4-5 طبقەی چاودێری و سەرپەرشتی ئاڕوات. بۆ نمونە بینایە دروستەکەی، بیناکە جیهەتی شارەوانی و حکومیەکان بەرسەریەوە ڕقابن چاودێرن. بخاوەنی پرۆژەکە مهندسی تایبەت بەخۆی هەیە ڕقابەیە و بەسەر بەڕێوەچوونی ئیشەکانە. ئەو کەسەی ئەو جیهەتەی کە تەسمیمێکە مهندسی تایبەتی خۆی هەیە لە مۆقعەکەدا چاودێری بە ڕێوەچوونی ئیش و کارەکانەکە. مقاولەکەش کە چاودێری کە ئیشەکە جێبەجێ دەکات مهندسی تایبەت بەخۆی هەیە و ڕقابەیە بەسەر ئیشی دەست وەستا و کرێکارەکەەوە. چونکە لێرەکانە ئەگەر مقاولی خوانە خواستە غەڵەتێ بکە و غەڵەتەکەی بەسەرا ساغ بێتەوە کارەساتی گەورە ڕۆدا. لێرە قانون هینات ئەخرێتە سجنەوە، ناڕوە بۆی دەرناچێت بە فرت و فێڵ. یعنی مقاولێکە غەشکا لە ئیشەکە ئاچێتە سجنەوە بۆ ئەوەی ئەوە ڕوونەدات مهندسی خۆی ئەکا بە ڕقا بەسەر ئیشەکەەوە. کاگڕنج لێرە ئەو بۆ ئاسانی ڕەت نابێ. من لە ئەو وەرکشۆپەکەیە دەستان خۆش بێ ئەمە شتێکی باش وەزارەتی ئاوادانکردنەوەی کات. زۆر سپاس. ڕاستی وەزارەتی ئاوادانکردنەوە پێش ئەو وەرکشۆپەش لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ بەڕێزان ڕاوێژکاران لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەمان هەبووە پێشەوەی ئەم بوومە لەرزە ڕووبدا. پێشنیاری ئەومان کردووە کە لە کاتێکا دەستەی وەبەرهێنان ئەم بینایانە دیزاینێکی بۆ دێ لە ڕووی ئەندازیاری میکانیکیەوە مەدەنیەوە تەلارسازی و هەم شارستانیشەوە بنێرێ بۆ لای ئێمە بۆی لای ئێمە چێک بکرێتەوە. لەبەرچی لەبەرەوەی ئێمە بەشی نیشتەجێبوونمان هەیە کە جێیشێک لە ئەندازیار لەو دایرانەی ئێمە لە هەموو پارێزگاکان ئیش دەکەن. بۆ ئەگەر لە لای ئێمە چێک بکرێتەوە بە دڵنیایەوە کاریگەری ئەرێنی دەبێت. ئەس بەخوا مەجموعای مەشروع هەیە عایدیەوە خۆزگەم بۆی کە نەیبین. ئێستا باسی ئەو مەشروعانەکەینەوە مەشروعانە جیاوازەوانەی ئەگەر لەبەرەوەی زۆر دەمێکە وەستاوە لەبەر قەیرانی دارایی ژنا لە ڕووی ئەندازیاریەوە باوەڕ ناکەم کێشیان هەبوو بێت. ئەو مەشروعی سیتە کە کەس نازانێت چیەوە عایدیەوە ئایدی ئێمەیە بەڵام لەبەرەوەی هەر بینایەک ئەم بەڕێزانە هەمویان ئەندازیارن ئەگەر بۆ ماوەیەک بۆستێ و ئیشیتیان نەکرێ و کەس نەچێتە نایەوە حتمما ئێوە ئەو دووسێ مەشروع عایدیەوەیە کە زۆربەی کێشەی تێدا. ئێستا ئەشتانەوە بۆ نمونە لەسەر دەستیەوە کێشەکان چارەسەر بوو. ئێمە ئەو بینایانە لەبەر قەیرانی دارایی ئیشیتیان ناکرێ بۆ هیچ کێشەیتیا ژنا لە ڕووی تەکنیکی و لە ڕووی ئەندازیاریەوە حتمما وەزارەتی ئاوادانکردنەوە بەشی ئەوە توانای مرۆیی هەیە کە بتوانێت چێکی ئەم دیزاینانە بکاتەوە و جگە لە دیزاینەکەش ئێمە پێمان وایە کاتی تەنفیز زۆر گرنگە لە کاتێکە ئێستا نووسینگە ڕاوێژکاریەکان سەرپەرشتی پرۆژەوە بەرهێنانەکان دەکەن. بەڵام زەڕوورە وەزارەتی ئاوادانکردنەوە سەرپەرشتیارێکتر بێ بەسەر نووسینگەکانەوە بۆی ئێستا بەڕاستی ئەوەی ئێمە لە درۆئی بیسین و بەرهێنەرێک لەگەڵ نووسینگەیەکی ڕاوێژکاری ڕێگەکەوە نووسینگە ڕاوێژکاریەکە ناچێ بەلای ئیشەکەیە هەر خۆی مهندسە خۆی هەموو شتێکە بە زەوق خۆی بەبێەوەی هیچ فەحسێ بکە. ئێمەڵێنەوە تاقیگانەکە یاوە بەرهێنەرەکە کامیان سبەینە بەرپرسیارە بن خوا نەخواستە گەر کارەساتی ڕووبا ولا هەر ئەمڕۆ 20 کەس لە تورکیا دەستگیر کران. خۆتان بینیتان خاوەنی ئەو پرۆژە گەورەی کە ڕووخا لە هاتای قۆڵبەست کرا لە ناو فڕۆکەخانەدا وەنیە ئەی سبەینە ئەم وەبەرهێنەرەکە ڕێەکەوێت لەگەڵ نووسینگێکی ڕاوێژکاریا و کەسیش ناچێ بەلایە لە ڕووی قانونی و کامیان بەرپرسیارە هەردووچان مەسوولن هەردووچان نووسینگەی دوم نووسینگەی دووەمەڵە نەقابڵێ نووسینگەی دوم نووسینگەی تر بەرپرسیارەکە و نەبێ بەڵێ یعنی حسابی بۆ کراوە نییە کە بە هەر حاڵ ئەمە لە وەزارەتی ئاوادانکردنەوە نیە ئێمە پێشنیارەکەین وەزارەتی ئاوادانکردنەوە ئەمە بکە و هەروەها ئەو موادانەی کە بەکاردێ بەڕاستی و موادانی بەکاردێ پێویستە
لە تاقیەکان بۆ نمونە بەپێی ستاندار ئەوە نەمەتن مکعب کۆنکریتی ئەکرێت بێ فەحسی خۆی لێ وەرگیرێ ئەوەنە ڕێگە دروزەکرێ بێ فەحسی لێ وەرگیرێ بکە کەڵەکیم دێتە ئەم وڵاتە ینی ملیۆنان دۆلاری ئێمە ڕوا باوەڕم پێکی بەسەرچوە هەر بە ئەکسپایری هاتوۆتە وڵاتە ئەم حاڵەتە هەمووتان سوتفە نەکردووە زۆر بۆیا خاتووە ئەکسپایر بووە ئەساسی بۆیا خاتووە ئەکسپایر بووە لە ناو کاملی مەشروعەکە دیسان هەمویان بە شەفرە لێ کردوێتەوە ئەمە هەمووی بە هەدەردانە ئەمە هەمووی بێ ساحێبیە زۆربەی ئەو مەوادانەی کە دێت پێویستە لە سنوور کە داخڵە بێ فەحز بکرێ و دواتریش کە لە شوێنەکاندا ڕێبوونە نوێنەری وەزارەتی ئاوادانکردنەوە داوای ئەوەشمان کرد کە بە خۆشحاڵی و موافقەکرا لەگەڵ لیژنەی قایمقامیت سەردانی شوێنەکانیان بکە مەحەلەکانیان بکە بۆی بزانێ ئەم کەرسە بیناسیازیانە ئایا بەسەر چوە بە کەڵکیەوە دێ بەکار بێت چکە هەر ئەوە نیە تۆ ڕێگەیان پێدای داخڵ بێ دوای ئەوەش لە مووقعی پارێزی چۆن هەڵیەگری چکە هەنێک کەرستەی موادی معالجەیە بۆ نمونە لە دەرەجەی ژێر سفرە لە زستانە هەموو تایبەتمەندیەکانی لە دەزەدا کەڵکی نامێت کەی وەرکشۆپەکە دەست پێکەن و کەی ئەنجامگیریە بێت وەرکشۆپەکە جیان لەمانەی کە باسمان کردەوە وتمان لەگەڵ ئەنجومەنی وەزیران قسەمان کردو و توانەکە دانیشتێک بە بەشداری بوونی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی نووسنگاندازیاریەکان دێنەوە ژێر دەسەڵاتی ئێوە نووسنگاندازیەکان ئیشی خۆیانەکان چونکە کۆمەڵێ مهندسی باشی مۆنیتەرین و چاودێری دێتە لای ئێوە ئێمە تەشجیع ئێوە ناکەین هەر مهندسێ بێت لە حکومەتایشکان نەخێن نووسنگاندازیارەکانی شی خۆیان ئەمێنێ بەڵام ئێمە پێمان باشە پێشنیارەکەین چاودێری و مەسئولیەتەکە ئەتانەوێت بێتە لای حکومەت پێشنیار ئەەکەین بەڵێ حکومەتیش چاودێریکی ئەوان بکاتەوە ئەو کاتە چاودێریانەکە لە ئێستا دەستەی وە بەرهێنان خۆی چاودێریانەکە مانگانە داوای تەقریریان لەیەکە بەس کاکاردۆڵێ وەڵام من نازانم ئەو شتانە هەبوو باسی شتێکی تر کردکاوی ڕنجوتی مەسەلەن قانونەکە ئەما زانن کە ئەم ڕێکەوتنانە هەیە چۆن بزانین ئەم مەشروعی وەبەرهێنانەی کە بۆ نمونە شوقەی دروست کردووە فرۆشتۆتی بە خەڵک ئەمە یەکێکنیە لەم ڕێکەوتنانە ئیزافەتەن لەسەر قسەی برا ئەم حاڵەتە هەیە ڕاستاوە هەیە بخۆی بەس بزانە کاگرن کێشەکە لە چێن دەرەوە ئەخرنا پرسیارم لەو کردووە گەر ئیزافەت هەیە بۆ پرسیارەکەم وەڵامێکت هەیە من ئیزافم هەیە بۆ پرسیارە بەڵێ باشە چۆن ینی میکانیزمی مراقبەکە چییە بەسەر ئەو مەشروعانەوە جگە لە بڵین کە سەرپەرشتیاری نووسنگە ئیستشارەکان یەوەکو جیهەتی حکومی چونکە معقول نییە شیژ نەبینرێت چێک نەکرێتەوە ئەنج کۆنکریتی تێ بکەیت یعنی ئەمانەش ڕوویاوە ینی چۆن چێک ناکرێتەوە ئەبێ جیهەتێک چێکی بکاتەوە کە جیهەتێکی ڕسمی حکومی فەرمی مەسەلا ینی وەکو قانون ڕێکخراوە ئەڵێ ئەبێ ئۆفیسە سەرپەرشتیاری ئۆفیسێکی ئیستشاری سەرپەرشتی بکە ئەو چێک بکاتەوە مقیم بێ لەسەر مەشروعەکە بەڵام ئێستا هەمومان نەزانین شتەکە ڕۆتینە وەکو کاکتۆر ئارەزیش باسی کرد شتەکان ڕۆتینن ینی ئۆفیسە ئیستشارەکە لەوەیە ئەو مهندسێک کە ئەم مەفروزە لەوێ دای بنێ ئەڵێ مهندسی سایتی ینی وەبەرهێنەکە لەوێ بۆ خۆی سەرپەرشتی ئەکا شتیوانیە بۆ خۆی سەرپەرشتی ینی ئەڵێ من بۆ دوو معاش بم بۆ ئیستیخدامی دوو مهندس بکەم وابیرەکات ئەم حاڵەتانە هەیە مامەسای گەورە ئەم حاڵەتانە هەیە یعنی چی تۆ ئەزانی ئەگەر لە دوو مەشروع ئەمە بکات و بۆ قازانجی خۆی یعنی چەند ماڵی تایە یعنی مەشروع هەیە 1000 ماڵی تیاژی براکەم بەس بۆ برادرانی ڕوونکەمەوە مەسائلی ئەو پرسیاری کردوتی چۆن مەسەلە متابعی مەکاتبی ئیستشاریەکن ئێمە هەر کاتێکی کە سەردانی پرۆژە ئەەکەین مەکاتبی ئیستشاری وەکو بۆ لێرە بۆ برادرانی ڕوندەکەمەوە ئێمە جار وایە هەیە چین مهندس لەسەر مەقانە باعقوبێ مەکتەبی ئیستشاریماندەوە یان مشکلەکە لە چیە لێرە سندیکای ئەندازیاران مەسئول لەسەرەوەیەکەوە مەکتەب عقوبە بدە کتابیشمان بۆ کردوون یعنی دواتر دەتوان بخۆتە نووسراوەکان ببین کە نووسیمانە لەبەرەوەی پابەند نەبوو بە دەوامی لەسەر بچکە ئەو مقیمە قەت ئیجازەتان وەرگرتوتەوە لەم حاڵەتانە ئێمە وەری ناگرینەوە سندیکا وەرگمە ئیجازە نادەین بە نووسینگە سندیکا ئەبێ ئیجازەی مەشروعی استثماریەکەکە چۆن یعنی کە ئەم حاڵەت و فرت و فێڵانەتان ئەم ڕێکەوتنانی کە دکتۆر ئارێز باسەکە حاڵەتی کە کەسێک نییە متابعی قانونێکە ئەی باشە ئەگەر نیوەی مەشروعەکە تەواو بوو بوو هیچ مواسەفاتێکی نەبوو ها بەس با بڕوونیکەمەوە بۆ برادران مەسەلەن باسی ئەوەی کرشتان جوابی ئەوم نەداوە فحوساتی مختبەری لە هەموو پرۆژێکی وەبەرهێنان ئەکرێت ئەتوان بۆ خۆتان چەک بکەنەوە ئەو پرۆژانەی کە ئێمە حەزێکی بڕۆ لە ئالەتە ئەمڕۆ پرۆژێک هەڵبژێرە لەوانەی تاوەرەکان وانەی کە باسی خەتوڕەتی لێ دەکەن مەسەلەن بڕۆ تەماشایکە
بزانە فحوساتی مختبری بۆ کراوە یانە ئێمە خۆمان لەگەڵ مەکاتبی ئیستیشاری یەک لە شەرتەکانمانەوەیە کەرەستەی بیناسازی ئەبێ فحص بکرێ کۆنکریت ئەبێ فحص بکرێ شیش ئەبێ فحص بکرێ هەمووشی بە تۆکیمنت مۆجودە نسخەشی لای ئێمە هەیە لە دایرە هەر بابەتێکیش ئەتانوێت بێن سێریکەن لە پرۆژەکان هەیە مەکاتبی ئیستیشاری و برادرە باسیر قسەکەی نانە ماتریال نا ئەو پرۆسیجەری بەڵێ پرۆسیجەرەکەش ئەم بابەتی ئەو باسێکە جەنابی دکتۆر قسەکەی ڕاستە ئەوە مەکاتبی ئیشاری لێ مەسئولەکە بزەبت ئەوها دروست بکرێ لەبەرێ ئەو جیهەتی منەفیزە و چاوی حکومەتە لەوێ ئێمە لەبەرێک کە ئەندازیارمان دکتۆریش باسی کرد بۆ مەسەلەن وەختی خۆی لەگەڵ ئەوەدانکردنەوە پێکاتین کە ئیشراتی مەشروعەکان بکەن ئێمە کادرمان نییە کاک ڕەنج کادرمان زۆر کەمە لەو بەرهێنان ئێمە بۆ کادرمان نییە تۆ ئەزانی مهندسی تەخەتازە آخر نیمە حکومەت تەعین ناکە کاکە من چ بکەم کادرمان کەمە لە ماڵەوەدا ئەزانی ئێستا هەر سەیریکە ئەوە سەیریکە چۆن هەندێک یەک دنیا تاقەی ئەم وڵاتەیە پرد بووە ئەوە دکتۆر سامان لە دەرێ ئەوە جەنابەت لە دەرەوەی ئەوە دکتۆر پێشەوا لە دەرێ ئەزانی هەموو ئەمانە بڕۆسەیری بەحسەکانیان کە لە جۆرناڵە جیهانیەکانە ئەمانە هەمووی خەڵکی چۆنەڵێ عەمالیقەی مەجالی ئەندازیاری یعنی ئێمە کەوادری بەشەریمان زۆر هەیە یعنی ئەمە ئەهێنێت کە یعنی گوناح نییە ئەم هەموو کۆلژی هەندەسە ئەم هەموو ئەندازاراخینە سەرجادا هەمووتان متفقن لەسەر وێڵەن لە ساڵ هەشتای بینایی کوردستان ئەگەر کارەساتێک ڕووبات بەسەرمانە ڕوخێت کاگران حەزەکەم داواکاریەک لە دکتۆر بکەم تکام وایە بەڕاستی حکوومەت ئەبێ دەست و پەنجەر لەگەڵ زانکۆکانە نەرمکە نەک زانکۆ حکوومیەکان بەتەنها زانکۆ ئەهلیەکانیش بێنێتە پێشەوە وڵات توێژینەوە بەس بۆ تەرقیە بۆ ژیان نییە لە وڵاتێمە ینی بۆ نمونە من داوات ینی بەڕاستی داوات لێ یەکەم بۆ ئەم وەرکشۆپەی داهاتوو با زانکۆکان وەکو زانکۆدا بانگێشت بکرێن نەک سەردەشت و ئەحمەد و محەممەد و من ڕوونکردنەوە لەسەرەوە دەم بەڵام ئەمێ و مۆزوعە تاواکەم کە لە سەردەسەوە بەرهێنان باسم کرد ئەوە مانای ئەوە نیە دەستەیوە بەرهێنان میکانیزمەکەی میکانیزمێکی هەروە بەغەڵەت هاتووە بەپێنیە کە دووربات ئەم ڕۆوایلاتۆ یا تۆ لەوەی بووە بەپێی توانای خۆیان بەپێی ئەو کادرەی کە لە بەردەستیانە میکانزمیان هەیە من خۆم بینیمە ئینزاریشیان داوە بە نووسنگە ینی لە دەرەوەی ئیشەکەی خۆم بینیمە ئینزاریان داوە بە نووسنگە بەڵام تواناکەی ئەوان توانای مرۆیی و کادری ئەوان وأخوازي كشت بسريانا الرواد وأخوازي أبديتك بكرتوا أجنا أوني بلين بميكانيزم بالمراسي أنا لسر ورقة عيب ماني أنا هر لسر ورقة بفعليش ما قانا أبي تقرير بالروا ما قانا أبي تقرير بالروا إنزال دبون سينجا كان أجر يعني كشيء بيخو أوي كمن أيلم للدروي زانيني أوانا بون من لواني أو شو زاني مقاولك یان وەبەرهێنەرێک لەگەڵ نووسنگەیەکی ڕاگەشتکاری ڕێککەوتووە ئێمە مشکلێتمان ینی مشکلەمان هەموو لەسەرەوە متفقین حکومەتیش خەڵکە ینی ئەوە بەڵام دەستەی وەبەرهێنان میکانیزمەکەی هەمووی نە ئەکرێ ئەبدەیتێکی باشتر بکرێ ئەکرێ بەیەکەوە هاوکار بین شتەکان بەرەو باشتر بێن بۆ مۆزوعی ئەم وەرکشۆپە لە دوای ئەو بوومە لەرزە ڕوویدا جەنابی وەزیرێک سەر فەرمانی کرد کە ئێمە سنتەری لێکۆڵینەوە و توێژینەوەمان هەیە زۆر بەپەلە لەگەڵ ئەیسی چاپتەری کوردستان بۆچی لەگەڵ ئەوان لەبەر ئەوەی ئەوان یەکەم ئەیسی جنابتان خۆتان نەزانن مؤسسەیەکی تعلیمی تەکنیکیە کە بۆ پێشکەوتنی دیزاین و کۆنستراکشن و دروستکردن ئێستا دێمە سەر ئەوەش هەموو ئەمانەی تایە باشە ئەیسی کێیە هەر ئوستازێک لە زانکۆی سلێمانی لە زانکۆی دوهۆک لە زانکۆی هەولێر لە زانکۆ ئەهلیەکانیش کە حەزی هەبوو بێت توانیوێتی بێتە ئەیسیای ئەندامە لە ئەیسیای لە لیژنەیەکی ئەنسیای یان لە بۆردی بەڕێوە بۆچی ناگەڕێنەوە بۆ زانکۆکان کە ئەزانی ئێستا ئێمە لە حاڵەتێکی تاریعین ئێمە دەوروبەرمان لە دوای بوومە لەرزەش بەبەر چاوی خەڵکەوە ئینستاگرامە کاتەوە ئاپارتمانە ڕوخێت ڤیددیۆی یوتیوب کاتەوە ئەڕوخێ ئەی خاتە سەر تەلەڤیزۆن ماڵە ڕوخێ ئەم وەرکشۆپەی ئێوە زۆر جار وەرکشۆپمان بینیوە و کۆنفرانسیشمان بینیوە کۆڕ و شتەکانمان بینیوە هەمووی ڕاستپاردەی هەبووە ئەم وڵاتە لە حەیزی خەتەرە یعنی لە بەردەم ڕوخاندا بە پێی قسەکانی خۆتان من خەڵک ناترسێنم تۆ لە سەرەتای قسەکە وتە فاکتەکە چی ئەوە بە خەڵک بڵێ بترسین باشتر لەوەی کە دڵنیایەکی لەوەی کە بمرین هەمومان هەر مردنێکمان لەسرە بەڵام بۆ بە بلۆک بمرین وانە بۆ بە بلۆک بمرین ئێوە ئەبێ ئەمە بخەنە بواری تەنفیزەوە چونکە خۆت دکتۆریت
لە بەردەم کارەساتانیا لە بەردەم کارەساتانین ئێمە لە بەردەم کارەساتین بۆیە ئێوەش بڕیارتان ناوەڕ بەڵێ بەشی ئەوە مەترسی هەیە کە ئێمە گرنگیەوەی پێ بدەین بێن ئەوە وەرکشۆپە بکەین ئەوەی کاک دکتۆر بازەکە ئێمە لە بیدایەتی ئەم کابینەیە لەگەڵ هەموو زانکۆکان پەیوەندیمانە بۆ بەعکسەوە پێمان وایە هەموو زانکۆکان ئەبێ ئەوە ئێمەین داوا ئەکەین خوێندکار با بۆ دەرەجە بە حەزنەکە مامۆستا با بۆ تەرقیە بە حەزنەکە نەخێر وەرن کێشەکانی ئێمە دیاری بکەن بە حەز بۆ ئەوە بکەن کە کێشەیە چارەسەر بکەین نەک بە حەز بۆەکەی بەس بۆی تەرقیە بکەین بەس فترێکی زۆر مامۆستا بێ بە فترێکی زۆر هەر پارەی بە حەز نەما لە وڵاتە ئەوە نەبوو ئێستا ئەوەتانێ بەحسێک لەسەر هەولێر ئەڵمانیا پارەکەی با بە هەولێر بڕوخێ بەسەر ئەڵمانیا ناڕوخێ بەسەر ئێمە ناڕوخێ وەرکشۆپێ ئێمە 4 بەحث کراوە لەسەر ئەم بوو مەلەرزەیە یا 5 کراوە یەکێک لەوانە کاگوریا و هاوڕێکانێتی کە من ئەم لە زانکۆی سلێمانی دوو پەیپەریان کردووە کاک دکتۆر کاوە لە دوهۆکیشدانەیە لە دوهۆ کاک عەبدولحەمید ئەم بەڕێزە تەکنیکال ریپۆرتێکیان کردووە لەگەڵ لەسەر لەگەڵ دکتۆر بەڵێ هەولێر 4 بەحث بەڕاستی آخر لە هیچ شوێنێکی دنیا هەیە 20,000 خانوو مەترسی ڕوخانی هەبێ کەچی ژمارەی لە ساهشتا لە ساهشتای بینای کوردستان بە پێی قسەی ئێوە مەترسی ڕوخانی لەسەرەوە بەرگەی بوو مەلەرزە ناگرێ کەچی بەرهەمی زانکۆکانمان 4 توێژینەوە ئەمە کارەسات نییە خۆی ئەمە خۆی بوو مەلەرزە نییە ساهشتاکە بێنە بچین سا بیسەکە بەپایە دروست نەکراوە ئەڵێن ساهشتای بە بلۆکە بۆیە مەترسی لەسەرەوەیە ئێخۆمە بەپایە دروست کراوە فەرموو ئەمە لەو توێژینەوەی ئەزانێ ئەمە کێشەی چییە؟ کێشەی بیرکردنەوەی موسەممی ئێمەیە ئێمە ئەمبێ لەوە تێبگەین کۆڵۆن دنگە دڵی مەسەلەکەیە کەسێک قاچینە بێ ڕێناکە هەموو بینایەکە بچێ بەسەریەکە بڕوخێن نابێت دنگە بڕوخێن نابێ ئەبێ ئاخرشت دنگەکان بڕوخێن یەکاکە لێرەیە سەخت لە هەولێر دەنگە زەرەری هێناوە لەم بوو مەلەرزە نەمبینیوە نە کاک ڕۆژ تەماشا ئێمەکە ئەمە شتێکی باش سەقفەکە وەکو خۆی ڕووخاوە هیچی لێ نادۆ کاکە کابرا هەرەڵێ با 25 سانتیم بێ چی لەکەی کە ڕووخە بەسەرتا قورسەکەوێ بەڕوو زۆر باشە بینەرانی بەڕستپاش ئەم ناوبڕاوکارم ڕەنجە جەمال ریپۆرتێکی حاضر کردووە و بەداخەوە من داوای لێبوردنەکەم کە ئەڵێن لە ساهشتای بیناکانی کە بە بلۆک دروست کراوە مەترسی لەسرە و ئەڵێن بەشێکی لەوانەیە کە پایش دروست کراوە هەر دیسان لە هەرێمی کوردستان مەترسی لەسرە بەڵام سەرە ڕای هەموو ئەمانەش ئەکرێ خۆپارێزی بکرێ بزانم پێشنیاری ئەمان چیە لە ڕووی زانستیەوە چۆن خۆمان بپارێزین کام قاتە سەلامەتە شوقە سەلامەتەیان خانوو یەک قات سەلامەتە یا دوو قات ئیتر ئەو پرسیارانی کە بۆ منتان نووسیوە ئەم بەشەی بە تەواوی دانم بۆ ئەم جۆرە پرسیارانە ئەگەر کاگاوار کۆمنتی ترینە بێت پاش ناوبڕەکە فەرمە ڕانی بەڕێزداری کرد سڵاوتان لەبێ ئێستا بۆ تێگەیشتن لە هەر شوێنێک هەر دنگەیەک هەر بینایەکتان بینی ئەمەی ئاوا بوو کەواتەمە ئەم دنگەیە مقاومەی بوو مەلەرزەی هەیە ئەم سادانەوانی هەڵبەتە تەفاسیلی هەندەسی زۆری تری هەیە اینجا با بچینە لای ئەوەی لە حاڵەتی دوور باڕوودانی بوو مەلەرزەیە بزانین دکتۆر ئەمەی هێناوە بزانین ئەمە چییە؟ ئایا قاتەکانی سەرەوە سەلامەتن یا خوارەوە ئەمانە دوورخینەوە ئەمە چییە؟ بەڵامدا بنیشە دوای ئەم ڤیدیۆ بۆمان شەرح بکە بینەرانی بەڕێز بزانین ئەمە چییە هێناوێتی بۆ شەرحکردنی مقاومەی شوقەکانە بەرزیە بەڵام با سەیری ئەم ڤیدیۆی هاوکارم ڕەنجە جەمال بکەین ڕەنجگیان دەستە خۆش بێ درەنگ هاتمە لای ڕاپۆرتەکە سەیریەکەین و اینجا بینەرانی بەڕێز دەستەکەم بۆ پرسیارە عملیانەی کە چی بکەین چۆن خۆمان پارێزین چۆن ئیمکان هەیە ڕابکەین ئەگەر مەجای ڕاکردن نەبوو چۆن بمێنینەوە ئەگەر ماینەوە بچینە ژێر قادرمەوە بچینە ژێر بۆشایی جسری دەرگاکان ئەگەر لە مزگەوت بووین چی بکەین لە یاریگا بووین چی بکەین ئەم پرسیارانە چونکە بەڕاستی میوانەکانم لەم لایەنەوە پێم وتون خۆیان ئامادە کردووە هەر هەمویان فەرمونون
دیمەنی درزی شوقەیەکی پرۆژەیەکی نیشتەجێبوونە لە هەولێر کە بەهۆی کاریگەری بوومەلەرزەکەی شەشی ئەم مانگە دروست بوو. کۆدە کۆنەکانی ئەمریکی و بریتانیا زۆری هینەیە. پسپۆرێکی بیناسازی دڵنیایی دەدات ئەگەر لە کاتی بوومەلەرزە کۆنکرێت و دینگەی ڕاگری بینا و باڵەخانەکان سەلامەت بن درزی دیوار مەترسی ڕووخان دروست ناکات. بەڵام هۆشداری دەدات نەبوونی کۆدێکی تایبەت بە سروشتی زەوی هەرێمی کوردستان لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان گومان دروست دەکات لە سەلامەتی بەشێک لە بینا و باڵەخانەکان. مەسەڵەن بینایەکی ئاومان هەیە ئەگە بەرزەکەی هەندە بڵند بوو دەبی دینگەکان چەند بە چەند بی دەڵێ منیمەم ئۆندەیە ئایا ڕێژەی ئەو شیشەی لە ناویدا لە چەندی کەمتر نەبی لە چەندی زیاتر نەبی سەقفەکان مەسەڵەن کەمترین ئەستوریان دەبی چەند بیتن کەمترین بڕی شیشی دەبی چەند بی چەند ڕێپێدراوە ئەو سەقفە بێتە خوارە دیفلێکشن بکە بیمەکان چەند پانی لە چەندی کەمتر نەبی لە چەندی زیاتر نەبیتن بڕی شیشەکەی چەندە ئەوانە پێیان دەڵێن کۆد. بە گوێرەی پێوەرە نێودەوڵەتیەکان بوومەلەرزە لە سەرووی 5.5 پلەی ڕێختەر مەترسی دروست دەکات و دەکرێت زیانی لێ بکەوێتەوە. بەڵام بوومەلەرزەکەی هەولێر تەنیا 4.7 پلەی ڕێختەر بوو کە مەترسی لەسەر چەند پرۆژەیەکی نیشتەجێبوون دروست کرد ئەو پرۆژانەی کە خاوەنەکانیان دڵنیایی دەدەن. ئەو مەکتەبە ڕەزامەندی بدا برێکاکە مەسەلەن ئەو شیشانێک کە ئیشتان پێ کردووە ئەو نەجارانە ئەو عەدادانە کە ئیش دەکەن کاکە دێن چێک دەکەنەوە ئەوە تەواوە ئەگەنا ئەمە ناتانی سەر بەخۆم مەسەلەن بینایەکی دروست بکەین 30 تابق 40 تابق ئەوە هەمووی ئیشرافی هەندەسەی مەکتەبی کە وەبەرهێن کە ئیسیسمار بۆماندادەنێ. ڕۆژی شەشی شوبات ڕۆژی بوومەلەرزەکە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار نووسراوی بۆ پارێزگا و شارەوانیەکانی هەولێر دهۆک و ئیدارەی زاخۆ کردووە کە لیژنەی هاوبەش پێک بهێنن بۆ پشکنین و بارودۆخی باڵەخانەکانی نیشتەجێبوون و بازرگانی هەروەها دەستنیشانکردنی ئەو باڵەخانانەی زیانیان پێگەیشتووە. لیژنەکان دەستیان بە پشکنین کردووە. ئەvە قەدەمیە وەڵ دووربیناتی دزەبڕی ئەvەژی لەبخە دیواری لەبخەیە قەدەمیە خۆش دیواری بەردۆی مەلڤێری بەری خدای مەشکۆن دەرزیا دیار نینە سەر دیواری ئەم بێگاوێ دیچینە سەردا بێ مقابلی ڕەخێدی مقابلی نەفسی دەرزێل مقابلی ڕەخێدی دەبینین کاچەوەیە نوکە ئەف پاشتا دیواری درست کەفتە بەرامبەری ڕەخێدیە یە دەرزی یعنی هەکە تشتێک هەبە دەڵوارە دیار کرد چه دەست دیاری نەیت بچی و نەیت مەزن چ مشکلەنین. ئێستا پرۆژەکانی نیشتەجێبوون کە بە مۆڵەتی وەبەرهێنان دروست دەکرێن بە 13 فیلتەری سەلامەتی تێدەپەڕن 6 کۆدی ئەمریکی و بەریتانیش کە لەگەڵ سروشت و زەوی هەرێمی کوردستان گونجێنراون کراونەتە بنەمای دروستکردنی بینا و باڵەخانەکان. هەموو ئەو پرۆژانەی کە پێشی دەستەی وەبەرهێنانیش مۆڵەتیان وەرگرت و دواتر بۆ سوودمەندبوون لە یاسای وەبەرهێنان مۆڵەتمان پێداون کەشفی دیزاینەکانیان کرایەوە و کەشفی ئەو باڵەخانانە کراوەتەوە کە دروست کراون. هەرچەندە بینا و باڵەخانە نوێیەکان لەژێر چاودێری دروست دەکرێن بەڵام بینا و باڵەخانە کۆنەکان کە بەشێکیان نیو سەدەیە دروستکراون هیچ چاودێریەکیان لەسەر نییە. بە گوێرەی زانستی بیناسازی تەمەنی گونجاوی هەر بینا و باڵەخانەیەک نزیکەی 50 ساڵەوە دەبێ دوای ئەو تەمەنا پشکنینی سەلامەتیان بۆ بکرێت. بەڵام لە هەرێمی کوردستان هیچ لیژنەیەکی باڵا نییە بۆ پشکنینی بینا و باڵەخانە کۆنەکان بە تایبەتی ئەوانەی کە تا ئێستا بەکار دەهێنرێن و خەڵک تێیاندا دەژین. ڕەنجە جەمال ڕوودا و هەولێر. دەستخۆش ڕەنجە مامەسا پێشەوە با دوا پرسیارم لە جەنابێت ئەوە بێت ئایا ئەو درزانە کە لە ڕاپۆرتەکە بینیت خەڵکی تری ژوێنەی بۆ ناردوین ئەمە مەترسی لەسەر ئەو باڵەخانانە دروست دەکات یان ئەم جۆینتانەی کە تەقیوە شتێکی گەورە نییە چۆنە؟ یعنی کاک ڕەنج ئێمە دروستبوونی درز لە کاتی بوومەلەرزەیە
بە سلایت دامج بە زەرەر زیانێکی زۆر کەم حسابەکەین کە ئەکرێت لە بوومەلەرزەیەکی زۆر بەرزە ئانی ئەو حاڵەتانە ڕووبا بوومەلەرزەیەکی عادەتەن نزبیشە ڕوو ئەدا بەس پێویستی بە بوومەلەرزەیەکی بەرزە لە بیە باڵەخانەیەکی وا گەورەیە کە بتوانێت لەبەرەوەی توانای هەڵگرتنی ئەو بینایە ئەبێ زۆر لەوە زیاتر بێت کە درز دروست ببێت لە حال لە بوومەلەرزەیەکی و ئاو بۆ شێوەیە پچکۆلەیە منەڵێم ئەگەر لە بوومەلەرزەیەکی پچکۆلەیە درزێک دروست بوو بێ ئەی بە بوومەلەرزەیەکی گەورە چی ئەبێت ئەوە بێت جوابی پرسیارەکە خۆی بێ بە بوومەلەرزەیەکی پچکۆلە درز دروست بێ بوومەلەرزەیەکی گەورە چی ئەبێت ئەخر من پرسیارم لە تۆ کردووە تۆش پرسیار لە بینەرانەکەیتەوە ئێمە دەردی خۆمان هێناوە بۆ لای حەکیم کەچی حەکیم پرسیار لە ئێماکە کاگڕۆ یعنی شتەکە مۆزوعەکە زۆر لەوە سادەترە کە حەکیمێکی پێویست بێ لە بوومەلەرزەیەکی پچکۆلەیە درزێکی ئاوا گەورە دروست بێ کە بوومەلەرزەیەکی گەورە دروست بوو بە تەئکیدی کارەساتێکی زۆر 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 گەورە ئەخڵکە ئاخر لێکبوونەوەی جۆین بە دەرس ئەژمارە کریا ئەگەر ئاسۆیی بێت حتا ئەگەر هۆریزۆنتەڵیش بێت ئەگەر ڤێرتیکەڵیش بێت ئەگەر ستونیش بێت یەک حاڵت هەیە شتێک هەیە لە ناو بینای بەرزا پێی ئەڵێن ئێکسپانشن جوین ئەگەر ئەو درزە ینی بینێکە دروست کراوە بە تایبەت بۆ بوومەلەرزە بۆی بەشێکی بیناکە لە بەشێکی تری بیناکە لە یەک جاکاتەوە ئەگەر ئەو درزە لە نزیکی ئێکسپانشنەکە لە نزیکی ئەو بینەیە بێت ئەو کاتە خەلەلەکە خەلەلێکی با بڵێن میعماریە یا لە کوالیتی بۆ یاقەکەی کوالیتی گەچەکەیە پەیوەندی بە جوینتەکەەوە نییە بەس ئەگەر لە شوێنێکی ڕاستی و پێ بڵام هەردوو نوع درزەکەی تیا بوو دانەیەکیان زۆر خەتەرە بەڕای ئێمە ئەوە زۆر خەتەرە بەڕای ئێمە زۆر خەتەرەوە دانەیەکیان بینی دوو دانێکیان ستونی بوو ئێستا ئەو خەڵکە کە لەو شوقانەیە ژین چاوەڕێی دەمی ئێوەن بچتە سایتەکە لەوێ لێکۆڵینەوەی لێ بکەی بیبینی هەڵی کۆڵی نەی شاریتەوە بزانی بەخەریکە بە کەڵکی لێن و بۆ ئەبێ بۆ بەرهێنان و بەرهێنان لیژنە پێکمە هەڵێ ئەگەر هەر سەریەکە نەبێ ئەم دی و ئەو دیوی درزەکە جوان ڕوتیکەنەوە لە ئەو لە بغوشتانە بزان شیشەکەی نەگرتووە بزانن مەوزوع چییە بلۆکە یا کۆنکریت بەڕاستیە ئەوە تا بێ لیژنەیەکی بچکۆلە دروست بکە کاک دکتۆر محەممەد شکری و نیدایەک هاوار بانگەوازێک بۆ خەڵک بڵێ چەند شوێن تەقیوە مەشروعەکانی وەبەرهێنان خۆم لە لژنەکەم پارێزگا کردووە چەند کەس بۆی پارێزگار نوێنەری وەزارەتی شارەوانی تە نوێنەری شارەوانی پەیوەندیداری تە محافظی خەڵک ڤیددیۆ شتی بۆ ناڕێن سەردانی ئەوڕۆ چون سەردانی پرۆژەیەکیانمان کردە و پرۆژەی کە باسی کراکە زۆربەی ئەوانە مەرم ئوستازەکان دەزانن دیواری پارتیشنەکە کڕێکیشی تا دروست ببێ کڕێکێکی خەتەر نییە کاگرنج مۆزوع لێرە درز نییە درز لە پارتیشنا زۆر بەسی پارتیشن بەڵام لێرە ئێمە یەک شتمانەیە ئەبێ زۆر بە عیلمی بچنە ناو مۆزوعەکە کە بۆ هاوڵاتیش گرنگە ئەمە تۆ مادەم ئەم بینایە جوڵەیەکی لێه بەسەر هاتووە بۆیە بەبێ ڕەچاوکردنی درز و ئەو شتانە ئەبێ لیژنە پێک بێنرێ هەڵسەنگاندن بۆ هەموو ئەو بینایانە بکە کە تووشی لەرە بوون لەو بوومەلەرزە ئێستا هاوپیشەکەت لە ئەڵمانیا و ئەڵێ کاکە بە لەرە درزی بردبێ ئەی بە بوومەلەرزە چی لێ دێ پرسیارەکەی معقولاننا یعنی ئەبێ هەتا بزانین هەڵسەنگاندن بزانین ئەم بینای ئەگەر بوومەلەرزەیەک بوو چی لێت وەڵام پرسیارەی ئەو منطقی نییە منطقیە پرسیارەکە منطقە کاگرانجە وەرکشۆپی ئێمە باسمان کرد کە برادران زۆر بەیانەوانەی لێرە ژامادەن و لە دەرەوەشتیا هەن یەکێ لە ئیشەکانی هەڵسەنگانی بینا کۆنەکانە ئیشێکی تری بەراوردی کۆدەکانە ئایا ئەم کۆدانە ئەنوا ئەشکال کۆد لەم وڵاتە بەکاردێ بەراوردیان بکەی بزانی چی کۆدێ بۆ ئێرە گونجاوە چی کۆدیان کۆدێکی تایبەت بێرە دروست بکەی لە هەفتەی داهاتوو جارە ڕۆژەکە دیاری نەکراوە لە بەرچی لە بەرەوەی وەرکشۆپ ئەترافی کردووە کە چەند کۆدێک بەکارهێنرێ بەڵێ ئێمە ئەزانین لە بەرچی لە کۆدی چەند وڵات لە کوردستان بەکاردێ خۆی سندیکا وەکو وتیان تەزدیقەکە سندیکا و یەکێتی ئەندازیاران نایەتە لای ئێمە بەڵام ئەوەی کە من بیستمە کۆدی تورکی بەکاردێ کۆدی هندی بەکاردێ کۆدی ئەمریکی بەکاردێ لەو بەرهێنان بەس ئەسیا کۆدمان لەو وەرهێنان بەس ئەسیا کۆد ینی لە شارەوانی کۆدێکی تر بەکارێنرێ و لە باسی ئاوادانکردنەوە ناکەم لە بەرەوەی بیناکانی ئاوادانکردنەوە کۆمەڵێ بینان ئەوە دیارەوانی کە بۆ خەڵکی کەم دەرامە دروستکراوە
دیزاینەکانیان ساڵی 2012 کراون باسیەوە ناکەم ئەوانەی زەرەری نییە لەبەر هێشتا زەرەری کەسیتیان نیە ئینشاءالله زەرەری گیانی نییە بەڵام پارێکیان سەرف کراوە پارێکیان سەرف گیانی تێبینی چ تریش ببوورە عفو بەس ئەمیز ئەوە بگەێنم کە جەنابی دکتۆر ئیزنی کاک زۆر ناخۆشە لێەوە ئاوە لە دوورەوە مامەسا پێشەوە ئەگەر بەڕێزت فەرمایی شتێکت نییە نامەوێت زیاتر عەزێتت بەم سپاس بۆەوەی کە ئەم چەند ڕۆژە لەگەڵم بووی زۆر ماندوم کردی بە پرسیاری زۆر من لە خزمەتام کاکرنج بەس ئەگەر یەک بە بچووکی بڵێم ینی ئەم پرۆژەیە کە ئێمە دەستمان پێکرۆ پرۆژەیەکی بچکۆلە لە بەرەوەی بڵین مالیەتێکی کەمی بۆ تەرخان کراوە ئێمە ئەتوانین بە داهاتێکی کەمی زیاتر ینی بازی داهاتێکی زەبەلاح ناکەین بە داهاتێکی کەمێک زیاتر ئەتوانین کۆد و ستانداردێکی جوان بۆ کوردستان بنووسینەوە ینی شتێک بکەین کە لە کوردستانە جارێکی تر مشکیلەمان بۆ دروست نەبێ من بە حقت کردومە بە کاری ئەرکی ژیانی خۆم ینی لە دەرگای هەموو کەسێکە دەمە تا کەسێک قبول مەکە کە ئەو ستانداردە بنووسینەوە چکە ئێمە لێرە لە زیانکۆکەی خۆمان ئەو مامۆستایی کە مدیری منە کە لێرە ئیشی لەگەڵاکەم خۆی یەکێکە لە نووسەرەکانی کۆدی ئەوروپی کە کۆدێکی زۆر زۆر معقد و کتێبەکەیم پێپشاندانیانی خۆی ئەمەی کردووە کە من ئێستا لە ژێردەستی ئیشەکەم من زۆر لەوە ئەترسم ڕۆژێک بەخەبەر بێمەوە و لە کوردستان بوومە لەرزەیەک ڕوویدا بێ کە ئێستا چۆن لە تورکیا ڕوویداوە من لە چۆن ئێستا بۆ هاوڕێکانم لە تورکیا نیگەرانم و پرسیان بۆ ئەجێڕم و خەمیان بۆ ئەخۆم ڕۆژێک گەستم بۆ دایک و باوکم و بۆ خوشک و برا و کەس و کار و دراوسێ و هاوزمانەکانم لە هاوشارەکانم هەستم بگریم من خەمی ئێمە ئەوەیە خەمی منیش ئەوەیە کە کۆدێک و ستانداردێک و پەیڕەوێکی ڕێک و پێک بنووسرێتەوە هەتا ئەوەی لە کوردستان پەیڕۆ بکرێت و لە مەلەرزەمان پارێزێت دەست خۆش ئینشاءڵڵا تۆ دێیتەوە لەگەڵ هاوڕێکانت و لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکانی کوردستان کوڕاسێکی گەورەی وەکو ئەڵمانیاش دروست دەکەن و هەمووشمان زیندووە بین و مناڵەکانیشمان هەمویان گەورە بن بە ساغ و سەلامەتی و تەمەندرێژ بن ئینشاءڵڵا حکوومەتی کوردستان هەموو ئەم توانە جوانانەی کورد لە دنیادا کۆ بکاتەوە دووبارە تەمەندرێژ بیت و ئینشاءڵڵا بەسەر هەواڵی ناخۆشانەیتەوە دکتۆر سامان ئیتر کاتەکەی ئێوە بێت دکتۆر سامان گرنگترین تێبینیت پێشەوەی خواحافیزیت لێ بکەم سپاس لەگەڵ جیاوازی کاتی شاکە لەگەڵمان مایتەوە زۆر سپاس کاگڕنج تخوا ئەمەوەیەک دووشت هەیە پێشەوەی خواحافیزیتان لێ بکەم ئاماژەی پێ بدەم ئێمە لە کوردستانە لە بەحث و عیلممان کەم نییە ئەوەی کە باسی دەکەن زانستان دازیاریە پێشکەوتووە وجودی هەیە بەس تەنها ئەومان لەسەر ئێمە بەکاری بهێنین من مامۆستان بە شانازیەوە لە کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانی بە ئیجازە لێرم بۆ توێژینەوە یەکێکیشم لە نووسەرانی ئەو کۆدای ئەمریکی کە باز دەکرێت ACI 318 من لە 40-50 ئەندامێک کە من یەکێکم لە ئەندامەکان کە نووسەر ینی تواناکەمان هەیە وەکو جەنابەت باسێکە توانای مرۆییەکە بەنسبەت هەڵسەنگاندنی ئەو بینانە لە دوای بوومە لەرزە با من تخوا شتێ باسکەم چونکە زۆر زەرورە ینی زۆر جار هەیە هەندێک کات خەڵک ئەترسێنرێ بە درزێک ئێمە بینا بۆ کە بۆ بوومەلەرزە تەسمیمیەکەن یاخود دیزاینیەکەن بوومەلەرزە هێزێکی لە ڕادە بەدەرە ناتوانانی بینایەک باڵەخانەیەکی سی40 قات تەسمیم بکەی بەبێ ئەوەی بۆ بوومەلەرزێکی بەهێز بەبێ ئەوەی درزێکی تا ڕووبدات فکرەکە لەویە یاخود زانایی و وەستایی ئەندازیار لەو شوێنەیە کە پێی بڵێ بە بیناکە لە کوێ زەرور دەتوانێت درز ڕووبدا لە کوێ ناتوانێت ڕووبدات وەکوتم ئەگەر کەسێک بکێتە حادیسەیەکە و ئەگەر مەسەلەن بۆ دوو تەقەڵ لە دەستیا دروست بێ پەنجەیەکی بشکێ ئاساییە بەڵام ئەگەر خەلە بە فەقەراتی بگا یاخو بە مێشکی بگا لەوانەیە ئەگەر نەشمرێتە هەتا لە مرۆڤبوون و لە چالاکی بکەوێت بۆیە پێویستە لە دوای ڕوودانی بوومەلەرزە یعنی تیمێکی شارەزا ئێمە من لێرەکانە 4 ساڵە خەریکین دانانی ڕێنمایی بۆ ئەوەی لە دوای ڕوودانی بوومەلەرزە بۆی بیناکانمان هەڵسەنگێنیم زانین کام بینایە پێویستە لێی دوورکەوینەوە پێویست بەوە ناکەم مەسەلەن خەڵک چێتۆ ناوی خەتەرە کامیان زیانی پێگەیشتووە ئەو زیانە چییە کامیان ئایا توانێت معالەجە بکرێت لە سلێمانی کە سوکارە لە سلێمانیا چەند بینا هەیە کە ئەبێ لێی دوورکەویتەوە کە مەبەستم ڕقم نییە و چەند بینا هەیە ئەگەر بەپێی مەعایرەکانی تۆ بێ هەرتیایە نەژیت زۆر بینامان هەیە کاگڕنج بۆم باس کردی وتم بینا هەیە 3 بە بلۆک دروستکراوە چۆن ماڵیتی ئەو خەڵکی تیاژیات ئەو ئەلوانەمان زۆرە لە بینای کۆرمان زۆرە کە من بە بۆ برا و کەس و کارە
ئەزانن تۆ پسپۆڕی بوارەکەی تەلەفۆنیان بۆ کردی پێدوتن چی بەڵێ عفون ئەو نەسیحەتانەی ئەوان کردووە بۆ ئێمەشی بگەڕەوەم و وابزانە کەس و کارتین ئەگەر بوومە لەرزە ڕووی یاد چی بکەین ماڵەکەمان بلۆکە یا لە شوقەیەکام لە قاتی 12 یا لە قاتی 4 یا لە قاتی 6 کاگرنج لێرە زۆر کاکە ڕێنمایی دەکرین ئەڵێ بڕۆ مەسەلەن ژێر تەیبڵێکەوە لێ ژێر شوێنێکەوە ژێر مێزەیەکی بەقۆتەوە چووکە بێ زۆر بینا هەیە بەوە تەسمیم کرا کە بیناکە نەڕوخێ بەسەر تا بەستۆ بەچی لە ژێر مێزە بۆی سەر بپارێزرێت لە بەربوونەوەی سەقفەکە یاخو لە شوێنێکە کە ڕوئەدات بەس کە بیناکە خوانەخواستە بڕوخێ لە هەر قاتێکابی تر مەسەلەن بۆ منە حساب ڕۆیشتووە کاگرنج ویسم باسی ئەو کەم تخوا فکرەکەم با تەواو بێت ڕوودانی درز لە بینادا ئاساییە بەس ئەو درزە ئەبێ لە کوێ ڕوو بدات ینی مەترسی ئەبێت تیمێکی مختص بچێ ئەیڤالوێتیەوە بکە نەک درزێ ڕوو بدا بڵێ تر بیناکەم لە کار کەوتووە ئەوە ناکرێت ئەو معیارە ناکرێت چونکە ئێمە ڕوودانی درز لە بینادا ئاساییە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیەکی گەورەیە هەندێک درس هەیە زۆر ئاسایە لە کوێ ڕووەدا چی بواغێکی یەکەی دوو لە هەندێک کات چاکی یەکەی تۆ پینۆپەڕۆیەکی یەکەی زۆر احتیادیە ئەنجا ئەبێ مەسەلا ئەو تیمی کەوتم ئەچێ هەڵی ئەسەنگێنێت ئەبێ مەسەرەن بۆ هەر نەچێ بە چاو سەیری کات و سەری بەژن و باڵای دیوارەکە کات و دووسێ هین لابەرێت و ئیتر بڵێ بیناکە سەلامەتە یاخونا پێویستی بە شیکاری ئەندازیاری هەیە تاوەکو بزانی ئەو بینایە تا چەند زیانی پێگەشتووە ئەنجا جگەلەوەش کاگرنج ئێمە بینامان هەیە بینا لە ناوە هەمووی تەغلیف کراوە کۆڵۆمەکانی دیوارەکانی سەقفەکانی ئارزیەکەی هەمووی تەغلیف کراوە تۆ هەندێک کات مەسەلەن لەوانێت زیانی پێگەشت پێ بیناکەت کە لەبەر ئەو تەغلیف هەر نەیبینیت ئەبێ مەسەلەن ڕێگایەکی ئەندازیاری جوان هەبێت پێت بڵێ بە مهندیسەکە بڕۆ کاکە گیان ئەم شوێنە بپشکنە بڕۆ لەم شوێنە بە دوای زیان و دامج و کراکا بگەڕێت نەک تۆ ناکرێت بینایەکی سیقاتت هەیە بچی بیناکە هەمووی ڕوودکەیتەوە وڵاتی من فەحس بۆ بیناکە ئەەکەم ئەبێ مەسەلەن طریقەیەکی ئەندازیاری هەبێ کە بۆ منە من شتێکە پێڵم کاگرنج بۆەوەی کەەوەی لە دوای ڕوودانی بوومەلەرزە ئێمە زۆر گرنگە خۆمان ئامادە لە ساڵی 2011 کاگرنج بوومەلەرزەیە لە شاری کرایستچێرچ لە نیوزیلندیدا باشە لە سەدا هەفتای بیناکانیان لە دوای بوومەلەرزەکەوانەی نەش ڕووخابوون ڕوخێنران ئەزانی بۆ چونکە لەو کاتەدا زانستی ئەندازیارەکە لە بەردەسانە بوو بۆی بتوان ئەو بینانە هەڵبسەنگێنن کامیان بۆ ژیانە بێ کامیان نابێ کامیان پێسی بە معالەجێت چ جۆرە معالەجەیە کابرا ناچار نەبوو کە تورکیا دەستی کردووە بە ڕوخاندنی ئەو بینانەی کە هەندێکی هەر نەڕووخاون و هێشتا بە پێوەن لە غازی عتاب و لەو شوێنانە نەڕووخابوون بە بێ ڕوخاندران لەبەرەوەی سەلامەت نەبوون بۆ ژیان بەس مەبەسم یعنی ئەبێ بە طریقەیەکی زۆر بڕوان نەکەڕ مەسەن تیمێک کۆبێتەوە بە چاو بچێ سەیری دوو بینا بکات و ئیتر بڵێ سەلامەتە یان سەلامەت نییە ئەوە طریقەیەکی عشواییە ئەندازیاری نیە ئەبێ شیکار بۆ بیناکە بکرێتەوە دووبارە یعنی بخرێتە ناو سۆفتوێرێکەوە بە طریقەیەکی صحیح بە چەند کرایتریا و معیارێک بیناکە دووبارە هەڵبسەگەندرێتەوە هەر شتەکە ئەوەندە ئاسان نییە تیمێک بچێ بە چاو سەیری بیناکە بکات و بڵێ سەلامەتە یاخودنا کاگرنج وڵی شتێکی کە مەسەلەن بۆ منەویستم باسکەم پێشەوەی خواحافیزی لەکەم چووکە زۆر گرنگە ئێمە وەکوتم پەکمان لە زانست نەکەوتووە زۆر جار ئەوانە ویشانەی لە کوردستان ئاکرێت زانست ئەبیوز دەکرێت نازان وشەی ئەبیوز لە کوردیا چییە بە خراپ بەکارهێنانە ئەتکردنە خراپ بەکارهێنانە باشە ئێمە زۆر سیستەممان هەیە یەکی لە سیستەمە باوەکان کە لە بینادا بەکاردێنێت بینایی دیواری کۆنکرێتیە زۆربەی لە هەولێر و سلێمانی بەکارێن دیواری کۆنکرێتیە باشە بە گوێرەی کۆد و ستانداردەکان لە ئەسوا حالەتان بینانە نابێت لە 73 متر کە تقریبا دەکاتە 22 قات بۆ 25 قات زیاتر بێت لە هەولێر و سلێمانیە بینا ئەبینم بەم جۆرە سیستەمە کراوە 35 قاتە 40 قاتە 30 قاتە بە چ شێوازە کراوە نازانم یعنی چۆن ڕێگەی پێدراوە نازانم جەماعەت ئەڵەن کۆدی ئەمریکی ئەمە بۆ مقاومەی بوومەلەرزە باشە یا خراپە وەکوتم ئەم سیستەمە بۆ لۆدێکی دیاریکا و دیاریکاوە سیارەیەکت هەیە محرێکێکی 4 پستۆنە مەسەلەن بۆ محرێکێکی 6 پستۆن کرا ناکرێت مەسەلەن محرێکی 4 پستۆنی بخەیت ئێمە وا تێگەین لەبەرەوەی هەمووی دیواری کۆنکرێتیە ئەمە بوومەلەرزە هەر نای ڕوخێنێ هەندە ساڵێکی شتیوانێکە کاگرنج ئەم سیستەمانە ئێمە لە کۆدا زیاتر لە 90 سیستەممان هەیە سیستەمان هەیە بۆ بینای کۆنکرێتی بۆ بینای ئاسن بۆ بینای یعنی بینای بیسقات هەیە هەر هیچ کۆدێکی سەر عەرز نییە لای ئەمە بەڕەوەڵا هەیە کاگرنج زۆر هەیە مەسەلەن باسی دەڵام چی مەسەڵ ڕۆژانە خۆمەی بینێ مەسەلەن بە گوێرەی کۆت نەکراوە بە گوێرە مهندیسێک کردوێتی کە هیچ خیبرەیەکی نییە لە بوارەکەدا کاگرنج تۆ بوومەلەرزە پێویستی بە باشخانێکی علمی زۆر فراوان هەیە ئەنی من نازانم چۆن خەویلی ئەکەوێ مەسەلەن دێ بینایەکی دقات تەسمیمەکە کە 30 عایلە ئەچێتە ناوی کە لە سلێمانیە ژیایت ماڵەکەتان بلۆک بوو بەڵێ
ماڵی خۆتان بلۆکە کە سوکارت بیناکەی فرەیمە بە کۆڵۆمە بەڵام ئەوەش معنای ئەوە نیە ئەو دینگە و پایەی کە مەسەلەن بۆ منە سەلامەتە تخوا ئاماژە بە هەموو شتێکدا هەموو سیستەمێکی بوومە لەرز هەموو سیستەمێکی بینا خەتەر ئەگەر بە ئەندازیاری دروست نەکرێت حتا ئەگەر جسر و پایەشت هەبێت ئەگەر بە شێوازێکی ئەندازیاری دروست نەکە ئەو جەماعەت ئاماژەیان پێدا هەر خەتەرە و هەر ئەڕوخێت چەندین بینامان هەیە بە شێوازێک گوتم قەفیزەکانی 70 سانتیمە 80 سانتیمە جاوە بە جسر و پایەشە خوار ئەڕوخێت کاگرانس خۆ گرنگەکە ئەوەیە بە شێوازێکی ئەندازیاری دروست بکرێت زۆر جار گرنگەکە لە سیستەمەکەدا نییە ئەبێ شێوازی ئەندازیاری پێڕۆ بکرێت هەر لە دیزاین و زۆر زۆر سپاس شەوێکی شادە هەبێ بەڕاستی خەفەتەکانمانە زیاتر کرد بەڵام تۆ ڕاستیت پێوتین ڕاستیە وە ناچەنە من بۆم نییە دادوەری کەس بکەم ئەو قسانە لە ڕووی هەندەسیەوە بۆچوونی هەمووتانە زۆر زۆر سپاس کاک دکتۆر سامان کاتێکی شادت هەبێ کاک مامەسا پێشەوەگیان زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ 4921 باڵەخانەدا 120940 حاڵەتی ڕوخان خێرات دەبێت بڕوخێت یان لەوانەی کە زیانی زۆر بەدی کراوەکە نەژ ڕووخاوە بێ بڕوخێت بڵێ کاگران بۆ خۆی لە دوای لەگەڵ هەموو بوومە لەرزەیەک مجموعەیە بوومە لەرزەیەک بچووکتر ڕوئەیە بوومە لەرزەی یەکەم جارە لە تورکیا دوو بوومە لەرزەی گەورە ڕوویە کە 9 سەعاتیان بەین بوو ئەو دوو بوومە لەرزە گەورە کە ڕوویە لە بەدوایە مجموعەیەک ینی لە بیناکانە درز و شەق و ئەوەی تیا دروست کرد ئەو تێکچوونی بینایە وای لێکراوە ئێستا بەو بوومە لەرزە گچکانش هەمووی ئەڕوخێ هێتە خوارەوە بۆیە تورکیا ئێستا ممنوعی کردووە لەو دەشارە کەس بچێتەوە ناو ماڵی ینی هەر درزێکی گەورە ڕوویە لە لەرەکەمەکانە ئێمە شتێکمەکانە دوای ئەبێ ئەگەری ڕوخانی زیاترە بڵێ ئەجا مەوزوعەکە لێرە ئەوەیە ئێمە شتێکمانێ پێوترە structural health monitoring یعنی چی یعنی چاودێریکردنی تەندروستی بینا ئەوە هەمومان ئەو برادرانە هەموو شارەزایی ئەویان هەیە بریتێ لە چی ینی بینا بۆ خۆی ینی کە تۆ دروستێکەکەی بینایەکی سەحیە ئەگەر لەژێر چاودێری هەندەسیە دروست کرد جاکەڵە لەژێر چاودێری هەندەسی مەجموعەیە بڕگە ئەگرێتەوە ئەم کەلیمە زۆر گەورەیە وەکو کاکتۆر سامان ئاماژی پێکرد یەک مەوزوعی جیۆتەکنیک بزانی ئەو سۆیڵە ئەو خاکە وەڵامدانەوەی چیە بۆ شەپۆلی ئەو بوومە لەرزەیە کە دروستێکە دوای ئەوە لەژێر چاودێری ئەندازیاری ینی چی ینی موسەمیمەکە چۆن تەسمیمی کردووە دوایەوە تەنفیزەکەی ئەزانی ئێمە لە تەنفیزا چەند مشکلەمانێت تورکیا خۆی ئێستا ئێمە تورکیا من گوێم لە بەرنامەیەک گرت باسی ڕۆشی بوومە لەرزەیە کرد بۆ وەسعی ئێستا کابرایەکی یابانیان بان کردبوو لە کابرای یابانیان پرسی ئەخیر جارکەی بوومە لەرزە ڕوویا لە یابان 2011 وتی چەند کەس مرد وتی کەس نەمرد بەزوتی بە سونامەکە خەڵک مرد باشە ئەجا پرسیاری ئەوان کرد ئەی ڕەوشی بیناسازی لای ئێمە چۆن هەڵەسەنگێنی بۆ هەموو بینای ئێمە ڕووخا ئەنجا لەوێش بینانە ڕووخاوە وتی لای ئێوە مشکلت ینی چ مشکلەمان هەیە ئێمە لی پرسی بۆ نمونە مشکلەمان لە کۆدا هەیە بڵێ مشکلەمان لە کۆدا هەیە وتی نەخێر کۆدی ئێوە لە ستانداردی کۆدی ئەوروپی لەگەڵ ئەمریکی ڕاستەوانە ئەڕوا چ مشکلەی نییە لە دوای ساڵی 2000 کۆدێکی باشەیە زۆر وتی ئەی مشکلەمان چییە وتی یەک مشکلەتان هەیە ئێوە لە تەنفیزا غەل و غەشەکرێ وتی بۆ نمونە لە ئێمە لای ئێمە ینی باسی چیەکەم لێرە مێ باسی کولتور یعنی ئەتەوێ بڵێ لێرەش غەل و غەش نەبێت ئەزانی چی هەمومان ئەبێ خۆمان بە پرسیار بزانین بەرامبەر بە یەکتر بەرامبەر بۆ مجتەمەعە پرسیارە بەڕاشکاوی تۆ هەم ئاگات لە بازار هەم ئاگات لە ئەکادیمیە غەل و غەش لە بیناسازی کوردیە ئەگەر ڕێی لێ نەگرین تووشی کارەساتمانەکە بڵێ زۆریش هەیە زۆریش هەیە ڕێکەوتنیش زۆرە بڵێ ئەم لاولایش زۆرە بڵێ هەمومان نەزانین ئەوە هەمومان متفقین لەسەرەوە ینی لە کاروباری دەرمان و بەرنامەیەک کرد هەفتی ڕابردوو لەسەر ئاسایشی خۆراک لە خۆراکە کە هەمومان بەکاربەرین بۆی غەل و غەشەکرێ چۆن لە بینایان ناکرێت چۆن لە کەرتی خانوبەرایان ناکرێت تۆ پسکیت تەزویرکەی بلۆک تەزویر ناکەی زۆر ئاسانە من ئەزانم ینی بانەچینە هەندێک تەفاسیلەوە بەڵام مەوزوعی وڵا با بچین آخر هەمووی ینی خەفەتمانێ هاتێ هیچی دیکە نییە ینی باشە ئەمە چییە ئەمە شوقە هێناوەتە بۆمان ئەمە ینی تەجروبەیەکی لەسەر چۆنێتی دروستکردنی بیناسازی و ئەوانە خۆی وەزعەکە ئەوە نەخراب نییە کە خەڵک بترسێ ئەوە نە باش نییە
کە گوێی نەدرێنێ ینی یەکجار وانە بۆ منە وەکو باسم کرد هەم شارەوانی هەم دەستەوە بەرێنان هەم وەزارەتەکانی تر بەشی خۆی تعلیمات و ڕێنمایان هەیە هەوڵی ئەو یابانەی یە قسەی کرد ئەوەی ئەخیرم باز نەکردنیزم هەیە پێویستی بۆیە باشتر مەسەڵەن بۆ نمونە جەنابەت تویست مهندسەکان بڵن لە سەدا سەتی ئەڕوخێ ئەگەر کارە سادە بێ مەسەڵەن بۆ نمونە بەبەر چاوتەوەڵێن لە سەدا هەشتای مەترسی لەسەرا یعنی لەمە خراپتر چییە جەنابی ئەسڵەن پێش ئەوەی ئەوان بیڵێن من هەستم بۆەوە کردووە کە چۆن ئەڵێی بۆ نمونە خانووی بلۆک خراپە نە من لە تەنفیزی مەشروع لە ئێستادا باز دەکەم من شتێک هەر ئەساسەن غەڵەت بێت تەنفیزەکەشی غەڵەتەکەوە بینیوە پردم بینیوە کاگڕاش پردم بینیوە هەمومان لە ڕێگەی هەڵەبجە گردە نازێ کە ئەچتەوە بۆ هەڵەبجە ئەو جسرە لەسەر جادەی بۆ ینی جادەکەی هەڵەبجێ بەستەوە بە پێنجێنەوە ئەو جسرە مایەوە ماوەیەکی زۆر مایەوە ینی نیوەی شیشەکانی بەدەرەوە بوو ساڵ زیاتر مایەوە لەوێ آخر جسر هەمووی ئیمپاکت لۆدا ینی زەربەیە ینی ئەو زەختەی کە لە چێتە سەری سیارەکە کە ئەڕوا زەختێکی جوڵە دروستەکە لە سەری ئەبێ ئەو شیشە بە کاملی هەندێک جار ئێمە هین پۆستێنشن تەکنیک بەکارێنین بۆ ئەوەی تەحملی ئەو هینە بکات وانە بۆ جسر بۆ پرد بەڵام ئەو شیشە مایەوە لە ساڵ زیاتر مایەوە ئەو شیشە هەمووی ژەنگی گرت آخر زۆر بەسیتە تۆ بێ کاپینگی بۆ بکەیت قەپاتی بکەیت ینی زۆر ئاسان مەشروع هەیە دەدانە ساڵە بەجێ هەڵراوە ئێستا لە بغێکە کرێتەوە ئەمە ئەبێتەوە بە من تەلەفۆنم کرد بۆ برادێکم لە بینایە تەجمیلی کردووە چۆن ئەمە ئەبێت بینایە ئێستا شوقەکانی عادل متحیدە سبەینە دروستی بکەنەوە سەلامەتە ئەگەر شیش بە دەرەوە بێچی هەڵی سنگی نەخێر ئەگەر شیش بە دەرەوە باسی عادل متحیدە یەکێ لە پێشنیار بۆ نمونە بەدەمما بەزێکێ لە پێشنیارەکانەمە ڕوخاندنی هەموو بینایەکانە سەر لەنە دروست بکرێتەوە ئەو یەک لە پێشنیارەکانی ئەندازیارانی کێشەیەکی تر هەیە ئەوانەی عادل متحیدە ئێمە هەر باسی مرد نەکەین ئەو هەموو پارەیە کە بەها دەرەچێ ینی ئەزانی ڕوخاندن یعنی چی یعنی تۆ بینایەک دوو دەفتەرەتی سەرف کردو بڕیارەدەی بیڕوخێن دوو دەفتەر چەند بینە کاکە ئەمە کارەساتە بۆ بەڕاستی پێم بڵێ پێویست ناکە ئێمە بیڕوخێنین بالیژ نەبچێتە لیژنەی مختص با بچێتە سەری بزانین هی ئەوەیە بڕوخێ یان نەخێر ئەتکرێت چاکرێتەوە دکتۆرم نا قسەکەی بکە پرسیاری ئەوم لێ کردی بۆ نمونە ئەڵەی یەکجار ڕەوشەکە ئەوەندەش خراپ نییە کە چوار دکتۆر بڵێن لە سەدا هەشتای بیناکان کە بە بلۆک دروست کراوە اینجا ئیزافاتی تریشیان کردەڵێ وڵا ئەوەش کە بە پایە دروست کراوە مەرزنیە سەلامەتر لەمە خراپتر چی یەکشت هەیە لێرە ئەوەنی وەرکشۆپی بۆ بڵێم وەرکشۆپی بۆکەین ئێمەڵین خەلەل هەیە من پێم وتی یەکجار ئەوە نەخراب نییە ئەجینا بەس لێرە من لەگەڵ ئەوە نیم کابرا بیگری محکەمەشی بکەیت یەکسەر عدامی بکەیت نەخێر ئەوە پرۆسەیەکی نانا مەبەستم لە وەکو شەخص ناوەکو خانوەکە ئەڵەی بلۆک ڕەفزم کرد ینی یەکسەر ئەوە محکەمە و کردووی عدام کرد من باسیەوە کەم نەک شەخص باگەر سبینێ بلۆکەکە ئێمە عدامکە بۆ ئەگەر بۆ عدامی بلۆک تۆ وەکو خۆ دەڵی سەیا هەشتای ئەم خەڵکە لێرە بە بلۆک خانی دروست کردووە ئەبێ دیراسە بکەی عیلاجێکی بۆ بدۆزیتەوە چۆن ئەم بلۆکەی تەقویە بکە یان ئەوە تا ئەگەر زانیت هیچ نەتیجەیەک نییە تەقویە ناکرێت ئەو جا ئەو بڕیارە بدەیت تۆ بێ ئێڵێ عدامم کرد وەرن لە زانکۆکانزانستی کۆمنتێکی بێ ئەمێ باسی ئەمان بۆ بکەی بنەرانی بەڕێزەمە بینای بەرز و بەرزترا فەرموو ئەو لەسەر قسەی کاکە کاڵێ ئەکرێ ئێمە تازە و خەڵکە وەکو کللتوری لێ هاتووە کە بینا بە بلۆکەکە ئەکرێ شتێک ئیزافە بکەین هەر بە بلۆکیش بیکات و بەرگەی بوومە لەرزە بگرێ بەڵێ ئەکرێ بیناکە بە شێوەیەشی وا دروست بکرێ بلۆکیش بەکار بێنێ هەنێک لە دیوارەکانی پارچە دیوارەکانی بە کۆنکرێت مسەلح بکە ئەتوانێت بەرگەی هەناری وابزانم جەنابی دکتۆر فەرمووی معالەجەی ئەوانەی کە لە سا هەشتای کراوە وەنا ئەمە باسی تازەکانەکەم کە تۆ لەمە و دواکە خەڵک هەر ئیکا خۆ تۆ ناوەستەیە هەرزانە کاکە هەرزانە هەرەوە ڕێگای بەکارێنێ بۆیە ئەکرێ کە تۆ شتێک بەکاربیێنی کە هەم ئەو بتوانێت بە بلۆکەکە بیکە هەم لە ڕووی بوومە لەرزەوە سەلامەت بێ ئەتوانی ئەم ڕێگای بەکاربهێنیت بۆ کۆنەکانی ژەوەی کە مەسەن زۆر ئەوێت مەطلبێتی کە بیناکەی بە شێوەیەکی زۆر ئەندازیاری لە حاڵەتێکی ئەمانە بێ ئەکرێ هەنێک
عناصر داخڵکە بۆی بەشەلمانەتوانی معالەجە بکەیت بەستیلی ژەتوانێت و بە کۆنکرێتی ژەتوانێت بە هەردوو ڕێگاکردومانە و خانۆ کۆنەکان چارەسەرەکرێن خانی کۆن کاڵی کۆن خانوو تەمەەن تەمەنی هەیە ئێمە کۆنکرێت وەکو مرۆڤ وایە ئەگە تۆ زوو ئاگا و لی بێ مدەیەکی زۆر زیاتر چەنە لە بینی 75 بۆ 100 ساڵە خۆی بەڵام وەکو بینا بۆ بینای باڵەخانە لە بینی 40 بۆ 50 بۆ 60 خانوو لە بینی 40 ساڵەیە 40 خانوو چلە باڵەخانە لە بینی 50 بۆ 60 لە سلێمانی و هەولێر شوقە هەیە ئاپارتمانی عمری 70 ساڵە بەڵام دکتۆر دیزاینەکەین کە دیزاینەکەین بۆ ئەوە دیزاینەکەین بۆ ئەم بینایە دیزاینەکەن بۆ 100 ساڵ ئەو موادانی بەکاری هێنین بۆ 100 ساڵ ئەو دیزاینەیەکەین بۆ 100 ساڵین تۆی بڕیارەدەی ئەو تەمەنی لێرە ئەوە هەیە ئەبێ ئەیتر دیزاین بۆچی کراوە ئەی کۆ چیمان پێڵێ ئیمپۆرتانس فاکتەر هەیە عمری هەیە ئەم مەشروعانەی مۆڵەتی وەبرێنانیان هەیە کام ماشومە بەس نیشتە جێبوون بەڵێ بەڵێ ئەوی بە دیزاین ئەو دیزاینانەی بۆمان هاتوو هەر بە جۆرەی دیزاین و بە جۆرەوەکان ڕۆشتە بەڵام کاکە ڕەنجەمە پێویستی بە سیانە هەیە ینی ئەمە نییە تۆ بیناکە دروست کرد و جێبێڵی بڵێ بەشی 10 ساڵەکە بەشی 100 ساڵەکە سیانەی هەیە چونکە ئەم کۆنکرێتە ئاوی پێ بگا ئەگاتە شیشەکە ژەنگەکە و دۆ دەباری کە بێتەوە کۆنکرێتەکە هەڵەوەشێنێ ئەو عمری کە دامانەوە 75 بۆ 100 ساڵ بێ ئەبێ بە 40 ئەبێ بە 30 کەواتە ئەمەی کە لای خۆمان هەیە کە تۆ بینایەک دروستکی نەچی بەلایە شتیوان نییە باشە باڵەخانەیەک وە بەرهێنەر فرۆشتێتی هاو نیشتیمانیش مامۆستایە مۆزەفە ئەندازیارە بەیانی ڕاتە دەرەوە کێ سیانەی ئەمە بکە ڕاستیەکە ئێستا لە کۆستی هەبێ کاکڕنج ینی کۆستی سیانە لە زۆر پرۆژەیە لە کۆستی ینی ببوورە کولفەی سیانە ینی زۆر جار لە زۆر پرۆژەیە لە کولفەی بیناکە خۆی زیاترە ئێستا کێ سیانەی ئەماناکە قانون ملزم کراوە ساڵێک خۆی هینیان هەیە خیتاب زمانی نیشتە جێبوون دوای ساڵێ 150 ئەدرێتەوە کە ساڵەکە تاوا بوو ئەمجا چکە و کولفەی هەڵە گیرە بۆ سیانەکردنی پرۆژەکە 1 ساڵ تا 1 ساڵ سیانە ئەی دوای ئەوە سیانی نامێنێت ئێتر سیانی نامێن ئێمە لە دوای 20 ساڵ و 30 ساڵەوەڵێ نەک 2 ساڵ ئێتر نایمێنە سیانە نییە وەکو قانون نیمانە مەسەلەن بەس حەقا بە تێبینی لای خۆت بینوسی ئەمە بیرێکی لێ بکرێتەوە سیستمی سیسمۆ پرسیاری لەسەرەکە نەمە چییە چۆنە ئەزانچی کاگرن دوو جۆر چارەسەرمان هەیە بۆ ئەم کێشانە چارەسەرێک بۆ بینایە کە نەکراوە تازەیە چارەسەرێکیش بۆ بینایە کە هەیە لە کۆدی ئەمریکیە مەقطعێک هەیە پێڵێن سایزمیک ئیڤالویشن ئەن ریترۆفیتینگ واتە چارەسەر و هەڵسەنگاندن بۆ بوومەلەرزە لەوێ بابەت باسەکە بۆ نمونە شێوازی ڕوخانی یان شێوازی زەبری ئەم بوومەلەرزەیە بۆ سەر ئەم کۆڵۆمە چۆنە بەپێی ئەوە ئەچیتەواقع حالەوە بۆ نمونە هەندێک جار مادەیەک بەکارێنی ریترۆفیتینگ وەکو چۆن باندجێگە بەسی لە دەست لە ئاژنۆت ئەوانە ریترۆفیتینگ کۆڵۆمەکەی پێ ئەپێچیتەوە ئێمە کردومانە لە زانکۆی کۆمار دووسێ مەشروعی وامان هەبوو کە 100 تا زیاد ینی زیاد لە 3 جار قۆت ئەیاتەوە بەڕاستی لەبەرەوە ڕێگا هەیە بۆ ئەوەی چارەسەریکەین ئەوەی کە وتراوە تا ئێستا ینی چۆنەڵێ خەتەرەکانە دوای ئەوە گەر بێت پرسیار لە من بکەی چارەسەر چییە زۆر چارەسەرمانێکێک لەوانە هەرزانی شتێچە ئەگەر قەرار بێت بمرین کۆستی مردنەکەس لە هەموو شتێ زیاترە بەداخەوە لە کورسانە دوو جۆر کێشەمانەیە کێشەی مەوادمان هەیە ئەوە بابەتی کوالیتیە هەمومان ئاگادارین کێشەی دەستی کاریشمان هەیە یعنی باوەڕم پێ بکە بچۆرە بازار کابرا ئێمە هەرڵێن بیانی ئیش ئەکا بۆ بیانی ئیشەکە یەکاکە گیان وەساکەی خۆمان لی نازانێت چی لەکە یا بە 50,000 ئیشەکە بە 3 قات ئیشەکە باشە ئەم خەڵک لە خانووی بەرزا بژی سەلامەتترەیە لە 1 قات و 2 قاتە لە شوقەیە بێ باشترەیە لە خانوویەکی 3 قاتە ئەگەر ئەو پرسیارە زۆرە کرێ وەڵامدانەی ئەو پرسیارە مەجموعەیەک ینی هین هەیە بڵین شتی پارامیتەری جیاوازمانێ بۆی وەڵامی ئەو پرسیارە بینەوە ئەمە مۆدلێکی زۆر سمپڵە زۆر سادەیە ئەمە چیە ئەمە لە خەیاڵی خۆمانە ئەمە ئاپارت ئەمە باڵەخانێکی بەرزە بینایەکی بەرزە با بڵین ئەمە شوقەیە ئەمە بینایەکی بەرزە ئەمەش بڵین ئەو بارستەیە ئەو وەزنەیە کە لە بیناکە دروستی کردووە وەزنی کۆنکریتە وەزنی ئەو خەڵکێ لە ناوی ئەژی با بڵین ئەمە وەزنەکەیە ئەمەش بینایەکی بچووکە وەسەتە ئەمەش بینایەکی بڵین نزمە بۆ نمونە ئەمە چەند قاتێکە ئەمە با بڵین 20 قاتە سەر و 20 قات ئەمە 15 بڵێ بۆ خۆی عادەتەن کاگتور بۆ هەر تابقێک ئێمە ئەو هینمان هەیە پوینت 1 سێکەندا پێریە دەکەی
1 سێکەندە ینی 1 چرکەیە مەبەستمان لە پێریت چییە؟ پێریت هەمومان ئینمان بینیوە شەپۆلی دەریامان بینیوە شەپۆلی دەریابوون کەشتێکمان هەیە باخیرێکی زۆر گەورەیە کەشتێکی زۆر بچووکیشمان هەیە ئەگەر شەپۆلەکانی دەریا گەورە بێ تەسی لەسەر کام لەم دوو باخیرە گەورەکەکە بۆ لەرینەوە زیاتر یاخود لە باخیرە بچووکەکە کەشتێ بچووکەکە ئەو شەپۆلە گەورە تەسی لەسەر باخیرە گەورەکە ئەکا بۆ چکە باخیرە گەورەکە شەپۆلی گەورەیە بچووکەکان شەپۆلە بچووکەکان تەسیر لە لەرینەوەی بەلەمە بچووکەکە ئەکا چکە لەرینەوەی بچووکەکە سەریعە پێریەدەکەی ئەوەترە جا ئێمە زەویە با بڵێن ئەمە زەویە ئەم پارچە تەختە ئەمە بینایەکی بەرزە ئەمە بینایەکی وەسەتە برادران ئەو ئەڵێەوە زەویە ئێوە دەموچای من پیشانێن ئەو تەختەیە پیشان بن کە زەویە بۆی بینەران تێبگا کاکی دەرهێنەر ئەو تەختەیە ئەجا ئێمە ئەوە زەویە ئەمە زەویە ئەمە باڵەخانەیەکی بەرزە با بڵین ئەمە باڵەخانەیەکی وەسەتە ئەمە باڵەخانەیەکی نزمە ئەمانش کە دامان ناوە وەزنی باڵەخانەکەیە چکە ئێمە کە شەپۆلی بوومەلەرزە دروستە بێ هەژاندنێ دروستەکە لە زەویەکە ئەم هەژاندنە نقلی بیناکە ئەبێ باشە بینایەکەش چۆن وەڵامی ئەم هەژانە ئەیاتەوە چۆن بۆ نمونە یەکێک لەو فاکتەرە سەرەکیانی کە تەسیری لەکە ئەمە خۆی شەپۆلی بوومەلەرزە شتێکی فۆرسێکی ینی هێزێکی فیزیایی نییە وەکو با ئێستا هێزێکی فیزیایی دروستەکە فۆرسە ئەیدۆزیتەوە کۆتایی پێ بەڵام بوومەلەرزە لەرەلەرێکە لە زەویەکە دەرئەچێ شەپۆلێکە هەژانێکە ئەم هەژانە وەکو وایە بڵێن تۆ لەسەر فەرشێکی فەرشەکە لەژێر پێت ڕاکێشم کەس پاڵی پێوە نەناوی ئەمانی هێزێکی فیزیکی نییە من فەرشەکەم ڕاکێشاوە بەڵام تۆ لە سەریتی ئەو ئەبێت تەحویلی ئەو ڕاکێشانە بکەین بە هێز ئەنجاڵین هێز یەکسانە بە وەزنەکە لەگەڵ تاودانەکە ئەنجا ئێمە ئێستا ئەمە ئەجوڵێنین بۆ نمونە کە جوڵانمان جوڵانێکی هێواش ئەی جوڵێنین کە جوڵانە هێواشەکە ئی جوڵێنین کامیان تەسیری لێەکە با بزانین ینی ڕێمەگرەکە خرمە بەستم ئەوە هینەکەت فلکسبڵەتی نییە چ شتێک بۆی حرەکەکە دروستکە آخر ئەمە شەپۆلە چکە بوومەلەرزەکەی شەپۆل دروستەکەوانە ئەمە شەپۆلە ئەمە تۆزە ئایاری ئەوێ تا ئەیگرێت ئەو شەپۆلە ئەگەر دیقەت بین ئێمە بینا گەورەکان لە شەپۆلە گەورەکانە تەسیری لێەکە بینا گەورەکە جوڵە بەڵێ ئەگەر ئەم شەپۆلە ئێمە زیاتر بکەین ینی سەریعی بکەین سەریع ئەها وەیڤەکەوتمان شەپۆلی دەریا ئەگەر گەورە بێ ئەمە شەپۆلە گەورەکەمان پیشاننا ئێستا ئێمە شەپۆلە ئێستا لە شەپۆلی کەواتە لە بوومەلەرزەی گەورەیە بینایی بەرز ناتوانین بڵین بوومەلەرزەی گەورە هێزی ئێمە لەرەلەر ئەمەیە لە لەرەلەری زۆری زەویە مەسەلا بەرزەکە زیاترە جوڵە بەڵێ ئەمە لەرەلەری گەورەیە ئەمە لەرەلەری گەورەیە لەرەلەری خێرا و لەرەلەری خاو لەرەلەری خێرا چییە؟ ئەمە لەرەلەری خێرایە تێگەم باشە ئەنجا ئێمە خاوەکەمان کرد کە لەبەر ئەوەی بەرزی بیانی بەرزی بینایی بەرز لەرەلەرەکەی بە لەلەری خاو ئەجوڵێ ئاوها بەڵام ئەگەر بمانەوێت سەریعی کەین ئەم لەرە سەریعمان کرد ئەوەی ناوەند ئەنجا ئێستا هین سەریعتری ئەەکەین باشە سەریعمان ئەو بچووکەکە ئەجوڵێ ئەمە بنی تۆزە شل بووە ئەو بە سەریعی دروستم کرد بچووکەکە ئەجوڵێ کە ئەو لەرە سەریعەکەی جا بەپێی لۆجیکی تۆ بێ و بەپێی هینەکە بێت کەواتە بینایی کەواتە ئێمە لێرە چییە بەرز مەترسیمانەبی بەسیم بە چیەوە ئێمە تایپی ینی جۆری شەپۆلی بوومەلەرزەکە ینی خاکمان هەیە بێدڕۆکی پێڵێ ئەمە جوان شەرحیەکەی لە بۆ خوێنکاریان دەسا بەڵام من ئەمەوێ بزانم باجی قومری لە ماڵیان لە شوقەیەکی بەرزە بڵێ زوو بە باجی عتێڵێ بەخوا شوێنی ئێوە باشە لە قاتی 15 من لە قاتی 25م قوڕ کراوە بە سەرمانە کچەکەم شکر هیچ مشکلەی نییە لە قاتی یەکە لە ڕاستیە کامیان لە مشکلەی زیاتران ئەوم پێ بڵە ئێمە
ئەمە ڕەبتی بە تەسمیمەوە هەیە یعنی ئێمە ناتوانین قەراری لەسەر بین ڕەبتی بە تەسمیمەوە هەیە بەڵام ئەگەر هاتوو باسی جۆرەکانی خاکمان کرد بۆ نمونە ئەگەر خاکێکی بەردەڵانمان هەبێ خاکی بەردەڵان تەحویلی لەرەلەری بوومەلەرزە ئەکا بۆ بینا بە سەریعی باشە یعنی بینامان هەیە هەرسێکی لەسەر توربەیەکی ڕێکوپێکی بەردەڵان سەخەریە باشە سەخەریە دانێکیان بەرزە دانێکیان مامنۆن دانێکیان نزمە کامیان مەترسی زۆر نزمەکە مەترسی زۆری لەسرە بۆ چونکە لەرەلەری بێدڕۆکەکە کە تەحویلی بوومەلەرزەکە لەرەلەری بوومەلەرزەکە ئەکا سەریعە بچووکەکەش لەرەلەری سەریعە خۆی ئەم دوانە یەکە گرن کامیان ئەگەری ڕوخانی زۆرترە بینا بەرزەکە بچووکەکە بۆ چونکە بچووکەکە لەرەلەری لەگەڵ لەرەلەری شوقە سەلامەترە نەنا ئەخر شتەکان لێک جیا بکەینەوە ئێمە شتێکمانە پێڵەن زرنگانەوە زرنگانەوە چییە ئەگەر دوو لەرەلەر هەمان پێریەدیان هەبێ چوونە سەریەک ئەو شوێنە ئەڕوخێنێ خوا دکتۆر ئەگەر بێت لە حەوت پلەی ڕێختەرە خانوویەکی شەشقات و خانوویەکی بیسقات و خانوویەکی دووقات کامیان مەترسیان لەسەر هەمان توربە ئیستیجابەیان بۆ حەوت پلەی ڕێختەر طبعا ئەگەر بە هەندەسی دروست کرابێ هەرسێکیان سەلامەتن ئەگەر حسابی هینیان من ئەمەیکە لە کوردستان ئەزانین چۆنە کەوتۆتە سەر بەختی خۆمان لە ڕاستیە ئەو شەپۆلەی ئەو بوومەلەرزەی نێری ئەگەر درێژ بێ ئەوە بینابەرزەکە خەتەرە ئەگەر مامناوەند بێ بیناناوەندەکە ئەگەر هات و بوومەلەرزەکە شەپۆلەکە کە هات لە چرکەیەکە 400 جار ئاوهای کرد بینا بچووکەکە خەتەرترە بەڵام چۆن بتوانین ئەم تەسیرە سلبیەکەم بکەینەوە بە شێوازێکی هەندەسی دروستیانەکەین ئەزانیی کاکڕنج لە ڕاستیە تەسمیمکردن بۆ ئەوە نییە بینانەوەڵامە بە تۆ بڵام علمی نییە بەڵام ئەم وەڵامە یعنی بۆ نمونە کە هات بینای بەرز و نزم نازانێ ئەم وەڵامە ئاوا ئەزانی ئەمە باسی پەیڕۆمان کرد کاک دکتۆر باسی پەیڕۆمان کردێمە پەیڕۆمە بەسمان چییە بۆ بواری بیناسازی بۆ نمونەکە ئێمە توێژینەوەمان کرد لەسەر تایپی جۆری توربەکان قرار ئەدرێ بۆ نەڵ لەم جۆرە توربەیە نابێ بینای بەرز دروست بکرێ بۆ چونکە وەڵامدانەوەی ئەم توربەیە ئەم هەڵەش هەیە بەڵێ هەر نیمانە ئێستا مەسەلا لە تورکیا لە 1990 بوومەلەرزەیەک بوو لە ئیزمیت نزیکترین نقطەی شوێنی بوومەلەرزەکە ناوی ناحەیەکە ناوی تافشانجڵە تافشانجڵ هیچی زەرری بەبەر نەکەوت 10 کیلۆمەتر لە مەرکەزی بوومەلەرزەکەەوە دوورە هیچ زەرری بەبەر نەکەوت هاتن لێکۆڵینەوەیان کرد سەبەب چییە هۆکار چییە هۆکار ئەوە بوو سەرۆکی شارەوانی ئەو منتیقە هات لە وەختی کە بۆ سەرۆکی شارەوانی چوو لە ناوەندە ئەکادیمیەکان داوای هاوکاری کرد وتی شوێنی من لە بوومەلەرزە نزیکە حەلێکم بۆ بینەوە هاتن مەسحی توربەیان کرد وتیان توێژنەوەیان کرد لەسەر توربەکەت ئەم توربەی تۆ ئاوهایە هی ئەو منتیقە ئەم توربەیە تەحملی ئەوە ناکا بینای بەرزی لەسەر دروست بکرێ بۆیە نابێت لەوەندە تابق زیاتر بڕۆن 3 تابق 4 تابق ڕێگە نایە ئێمە ئەم بینا بەرزانە بە حساب و کتاب کراوە ئەبێ مەسحی سۆیلمان نەکردو ئێمە یعنی تازەکی فحسی توربەمان کردو مەسحی سۆیل مەسحی سۆیلمان نییە توربەمان نییە ئێمە ئەوە جیا بێرین کەپاسی شتی یعنی ئێمە نازانین ئەم ئەرزەی ئەم هەموو بینا بەرزە دروستەکەین من ئەو فحسە پێمانەڵێت دەتوانین یان ناتوانین نەمان کردووە ینی زۆن هەیە ئەڵێ نابێت تۆ بینا لە 8 تابق زیاتر بکەیت زۆن هەیە ناتوانانی لە 2 تابق ئەمانەشمان نەکردووە بەڵێ ئەمە ضرورە هەبێ بەبێ ئەمە ناتوانین دڵێ کاڵین چاودێری ئەندازیاری کاکتۆر سامان باس کرد هەموو ئەمانە لە خۆگرێ ینی معماری ڕەبتی زۆری بە بوومەلەرزە هەیە جۆ فیزیک یاخود جۆ تەکنیک ڕەبتی زۆری بە مولەرزەوە هەیە مصەمیمی ئینشایی چاودێری ئەمانە هەمووی پێکەوە یەک پاکێجن کەواتە تا ڕادەیەک دوای هەموو توێژینەوەیە ئەتوانی بڕیار بی کە لەم زۆنەیە بینای بەرز بکەی یاننا ئێمە ئەومان نەکردووە نەمان کردووە زۆر سپاسانەکەم ها فەندیشمان نییە بەڕاستی یعنی ئەم شتانە بە سوال و سەدەقە ناکرێ بە کورتی پاشاگەردانیەکی ئەندازیاری و بیناسازی لە هەرێمی کوردستان وەکو دکتۆرێک هەمووتان کۆکن هەیە پێم وایە حکوومەتی وەزارەکانیش
هەمان ڕایان کەس ئاگای لە جەناب شکۆکی بەڵێ من لەسەر ئەو مەسحی ئەو باسی کرد بڵێ بەڵام فحصی توربە و ئەم ئەکرێ مەسەن زۆر سپاس پاشا گەردانیەکەی و پێویستی بە چارەسەرا بەدڵنیەوە مامەسا تۆزش شڵەژاوی لە بازاڕی هەندەسەیە هەیە بەڵام هەنگاوی بۆنراوە بۆی کە چاک بکرێ و ئیشاڵا لە مستەقبلێکی لە ساڵێک بۆ 2 ساڵە ئەتوانین بە تەکید وەرکشۆپەکەت بیدایەت و دەستپێکە بۆ چاکردنی ئەم وەزعە ینی یەک ڕۆژ ساڵە 2 ساڵی تر هاتوانین چاکیکەن حتمما ئەگەر ویست هەبێت چونکە ئەمە ڕەبتی نییە بە تەنها بە حکوومەتەوە ڕەبتیە بەوە بەرهێنەرەوە ڕەبتیە بە تەنفیزکردنەکەشی بەڵێ تەنفیز ئەگەر بمانەوە جدی بینتیایە و دەستگای ڕقابی جدی بێت و سزا هەبێت ئێستا من پاداشتم بینیوە کراوە نازانم لەسەر بنەمای چی بەڵام قەت سزام نەبینیوە لەو مەجالانە لە چاو ئەو هەموو هەڵۆکەم و کورتێکی من نەموتۆ ئێوە کردوتانە زۆر زۆر سپاسانەکەم یەک تێبینی ئەخیر بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێ بێگومان ئەوەی کە ئێستا باس کرا بەس کێشەکان بوو بەس لە کۆتایی دەبێت چارەسەرێ چێ بێ بەڕێی من نییە من میدیا ئازانم ئەو قسەم بەرەوڕۆی حکوومەتە دەبێت دەستگایەکمان هەبێت دەستگایەکی بینا بەڕێوەبەراتیەک بێت تایبەت بێ بە کۆدی بینا ئێستا مەسەلەن وەبەرهێنان ئاگداری نیشتە جێبوون نییە ئەوەی کە لە شارەوانی دەکرێت دەبێت ئەوانە هەمووی کۆ بکرێتەوە لە بەڕێوەبەراتیەک کە کۆمەڵێک تەخەسوسی تێدا بێتن بۆ تووشێ و کێشانە دەستخۆش یەک ئاسۆزانم ئاوتم کردووە داوای لێبوردنەکەم لە ڕوودا و بەس ئەوەندە کوێ سەلامەتە لە ناو بینایە گەرمەجار نەبوو بینە دەرێ ناو دەرگاکان ناو دەرگاکان پێچێک کە بتپارێزێت چونکە ڕێژەی مردنی ڕاستەوخۆ بە بوومەلەرزە لەوە چێ 1970 مردنەکان بێ هەندێکی بەبەرکەوتن ئەمرێ هەندێکی لەسەر مای ڕق بۆتەوە چونەگەر هاوین بواە ئەو ڕێژەیە لەوە چووکە زۆر سپاسانەکەم یەکشتی تر لە شوقەیە بۆ هاوڵاتیان زۆر گرنگە لە کاتێک بوومەلەرزە لێ ڕوو ئەدات ئەگەر بیناکەت بڕوخێ لە 30 بۆ 60 چرکەیە ڕوئەدا بۆیە پێویست ناکاتەوە لە قاتی 5 و 6 محاولە بکەی ڕابکەی لەم ڕاکردنە خەتریاتی خۆت زیاد ئەەکەی لەسەر قادرمەکان باشترین حەلەوەیە لە سوچێکی ژوورەوە لە دووری پەنجەرە دابنیشی چونکە ڕاکردنەکەت زیادکردنی مەترسیە بۆ سەر ژیانی خۆت ئارام بە لە ژوورێک دابنیشە خوا هەموو لایەک بپارێزە ئینشاءڵڵا خەڵکانی دڵسۆز لە حکوومەتە لە دام و دەستگا پەیوەنددار دایماڵم بە دام و دەستگا هەڵەیە دا و دەستگا واتە موسسە دا و دەستگا پەیوەنددارەکان هیوادارم سوودی هەبێ ئەم بەرنامە و ئەم سەرنجانەی میوانەکانم خوا هەموو لایەکمان پارێزێ خوا کوردستان پارێزێ و هەموو گۆی زەوی بپارێزێت لە کارە ساتی سروشتی دووبارە بەخێرەوە سەرچاوم حافیز